بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە 5 ئاسایی خولی پاییزە ساڵی چوارەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان دەست پێەکەین. سەرەتا داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەم بۆ خوێندنەوەی پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو بەرنامەی کار و ناوی ئامادە نەبووان. فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 بڕگەی یەکەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 بڕگەی یەکەم لە مادەی 52 مادەکان 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 5 ئاسایی خولی پاییزەی ساڵی چوارەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر دەی بەیانی ڕۆژی چوارشەممە ڕێککەوتی 28 نۆی 2022 بەم شێوەیە بێت. یەک بەردەوامبوون لەسەر خوێندنەوەی دووەم بۆ پرۆژەی یاسای پەروەردە و فێرکار لە هەرێمی کوردستان بە پێی حکمی مادەکان 1970 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 4 ئاسایی بە پێی حکمی بڕگەی دووەمی مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 4 ئاسایی خولی پاییزەی ساڵی چوارەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر دەی بەیانی ڕۆژی سێشەممە ڕێککەوتی 28 نۆی بەم شێوەیە خوارەوە بوو. 27 نۆ ببرن بەم شێوەیە خوارەوە بوو. دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان دووەم خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتنی ناوی ئەندامانی ئامادەنە بە مەمۆڵەت و بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سەیەم دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. چوارەم خوێندنەوەی دووەم لە مادەی 2 تا 13 لە کۆی گشتی 181 مادە بۆ پرۆژە یاسای پەروەردە و فێرکار لە هەرێمی کوردستان کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز جێگەری سەرۆکی پەرلەمان. لیستی بە مۆڵەت و بێمۆڵەتی ئەندامان لە دانیشتنی ژمارە 4 ئاسایی 27 نۆی 2022 بەیانیەکەی. بەهمەن کاک عەبدوڵڵا ئەحمەد مۆڵەت، دابان محەممەد حوسێن مۆڵەت، ڕیڤینگ محەممەد مۆڵەت، سەلام عەبدوڵڵا حەسەن مۆڵەت، سەلمە فاتح تۆفیق مۆڵەتی نەخۆشی، سەباح محمود محەممەد مۆڵەتی نەخۆشی، عمر عەبدوڵڵا فەتاح مۆڵەت، فەرید یعقوب ئیلیەن ئەحمەدە نەبوو، لەنجە ئیبراهیم عەبدوڕەحمان مۆڵەت، لەیلە عەبدوجەبار حەدۆ مۆڵەت، مەم ئیسکەندەر مەم مۆڵەت، هاوڕێ بەنا محەممەد مۆڵەت، هەدیە مراد حەیدەر مۆڵەت، هێرش حەسەن محەممەد مۆڵەت. لیستی بە مۆڵەت و بێمۆڵەتی ئەندامان لە دانیشتنی ژمارە 4 ئاسایی 27 نۆی 2022 ئێوارەی باپیر کامەلە سلێمان مۆڵەت، بەهمەن کاک عەبدوڵڵا ئەحمەد مۆڵەت هەمویان مۆڵەتیان پێدراوە، جەنان جەبار بۆیە، دابان محەممەد حوسێن ڕزگار عیسە سوار، ڕێڤینگ محەممەد سەروان محەممەد عەلی، سەلمە فاتح تۆفیق مۆڵەتی نەخۆش، شوان کەریم محەممەد مۆڵەتی نەخۆش، سەباح محمود محەممەد مۆڵەتی نەخۆشی، عمر عەبدوڵڵا فەتاح مۆڵەت، فەرید یعقوب ئیلیە ئامادە نەبوو، لەنجە ئیبراهیم عەبدوڕەحمان مۆڵەت، لەیلە عەبدوجەبار مەم ئیسکەندەر، هاوڕێ بەنا هەدیە مراد، هاوڕەمان حەمەد شەریف مۆڵەت، هێرش حەسەن حەمەد مۆڵەت. زۆر سپاس. بەڵێ داوا لە سەرۆکایەتیە دوو لیژنەی پەروەردە و یاساییەکەین بفەرمونون بەگەرمی بەخێراتنی بەڕێز وەزیری پەروەردە و هاوکارانیەکەی. ئەم کۆبوونەوەی درێژکراوی کۆبوونەوەی دوێنەیە بەڕێزە دوێنێ نقطەی نظامیمان وەرگرت 15 مادەمان تەواو کردووە بێ ئەم پرۆژەیە تەواو بکەین دوێنێ وەرمان گرت بەیانیش دانیشتنی پەرلەمانە بەڕێزان سوور دەزانن نقطەکان تا نقطەی نظامی نییە هەر پێشەوەی بێ ئەمە درێژکراوەی کۆبوونەوەی دوێنەیە کاک سەروان برای عەزیزم ئێوە خەڵکی بەڕێز و بە تەقدیرن تەقدیری جەلسەکەی پەرلەمان بکەن ئەمە درێژکراوەی کۆبوونەوەی پێشوە بەڵێ مادەی 15 بخوێنەوە دکتۆر عەبدوسەلام بیخوێنەوە فەرموون دوای مادەکە وەرتەگرم ئەگەر فەرموو پەیڕەوی وەرناگرم فەرموو بیخوێنەوە مادەی 15 دوێنێ وەرمان کرد بەسە بابەت بەوەی کە ئەوەی ئەیڵێن دەزانم پەیڕەوی نییە فەرموو کاک دکتۆر عەبدوسەلام بیخوێنەوە بێ زەحمەت یاڵا بەڕێز سەرۆکی پەرلەمان بەشی سێیەم خوێندنی ئامادەیی تەوەری یەکەم بنەماکانی خوێندنی ئامادەیی مادە 14 یەکەم قۆناغی خوێندنی ئامادەیی لە خوێندنگە و کۆمەڵگەی پەروەردەیی لەس بەڕێز سەرۆکی پەرلەمان تەوەری دووەم ئامانجەکانی خوێندنی ئامادەیی مادە 15 یەکەم بەهێزکردنی توانەکانی خوێندکار سەبارەت بە گەشەکردنی بیرکردنەوەی زانستی قۆڵکردنەوەی توانستی توێژینەوە و تاقیکردنەوە
بەکارهێنانی سەرچاوەکان و ڕاهاتن لەسەر شێوازە هاوچەرخەکانی خوێندن و تەکنالۆژیای پێشکەوتوو. دووەم، ئامادەکردنی خوێندکار بۆ درێژەدان بە خوێندن لە ئەستە هەمەجۆرەکانی زانکۆ و پەیمانگەکانی خوێندنی باڵا. سێەم، بنیاتنانی بناغایەکی بەهێز بۆ گەشەپێدانی کەسایەتی خوێندکار و بەشداریکردنی لە ژیانی کۆمەڵایەتی و هەندان بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە. چوارەم، گەشەپێدانی توانستە زانستیەکانی خوێندکار و بایەخپێدانی تا بتوانێت سربەخۆیانە کار بکات و توانای هەماهەنگی لەگەڵ کەسانی دیکەدا هەبێت. پێنجەم، بنیاتنانی توانستی پێشەی خوێندکارانی بەشەبیشەیەکان و ئامادەکردن و مەشقپێکردنیان بۆ بازاری کار. باڵێ بەڕێزم. لیژنەکان هەردوو لیژنە یارمەتیمان بدەن بۆی تۆزێ یعنی هەندێ مادە بڕۆین 182 مادەیە بەڕێزان ماوە. فەرموو قسە بکە نیزامی نەبێ بەس کاکاوە جنتڵمانی و ئەخلاقی نیزامی نەبوو دەیبڕم بەس مەڵێ بۆ دەیبڕی ناڵین قسە بکەین. فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان کەس لە خۆمان بە ئەخلاقتر نازانین لە مەسەلەی ئەوە داوای لێبوردنەکەم. بە پێی مادەی 6 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان خولی پەرلەمانی 4 ساڵە. دکتۆر محێدین، دکتۆر ئیسماعیل، کاک سیپان، کاک دیاری بەدرێخان، مامۆستا عومەر، کاک مەم هەڵەسخان سەرچنارخان، دکتۆر شێرکۆ مامۆستا ئەبوبەکر، کاک جەمال، کاک کاروان ڕووپاخان، ڕۆژان خان، دکتۆر زێدان، کاک ئازاد، کاک گویسی، کاک چیا، کاک جەلال، سارا خان، کەیتر تکای یارمەتیماندەن لیژنەکان لەگەڵ لیژنی خۆتان قسە بکەن. کاک عوسمان، کەیتر بەڕێز سەرۆکی پەرلەمان پرسیارێکم هەیە. کاکاوەش هەروەکو ئێمە ئەندامێکی ئەم پەرلەمانەیە. قسە بکە فەرموو. ئێمەش ئەندامی ئەم پەرلەمانین. بۆ ئەم جیاکاریە دەکرێت کە بە ڕێزێک ڕێگەی پێ بدرێ قسە بکات بۆ ئێمە ڕێگەمان پێ نادرێ قسە بکەین. تەنها ئەوە کارم شیرخان یعنی بەڕێز سەرۆکی پەرلەمان وتم وەرتانەگرم هەر جارە یەکێکتان. ئەزانی چۆن بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەسەر دوو تێبینی ویستم قسە بکەم بە پێی مادەی 54-56 فەرموو بگەڕێرەوە بۆ پرۆتۆکۆل هەر کاتێک من بە خاڵی پەیڕەوی ویستم تێبینیەک سەرنجێک بگەێنم ئەگەر خاڵی پەیڕەوی نەبوو وەکو سەرۆکی پەرلەمان مافی خۆتە مایک بکوژێنیتەوە وەکو هەمیشە کە کوژاندوتەوە قسوورت نەکردۆ دەرحەق بە من. بەڵام بگەڕێرەوە بۆ پرۆتۆکۆل دووبارەیەکەمەوە دەیان ئەندامی بەڕێز لەم پەرلەمانی کوردستانە بەبێ ئەوەی ئاماژە بە خاڵی پەیڕەوی بکات بەڕێزتان ڕێگەی پێ ئەیەن قسە. بەڵێ دکتۆر محێدین فەرموو. دکتۆر محێدین قسە بکە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕۆژتان باش. سەبارەت بە مادەی 15 بەڕاستی یعنی جێگەی دەستخۆشیە پرۆژەکەی کە هاتووە باس لە توانای قوتابیان و قوڵکردنەوەی توانستی توێژینەوە و ئەو بابەتانە دەکات. بەڵام دەپرسم ئایا پێداویستیەکانی توانستی توێژینەوە لە ئامادەیەکانی ئێمە بەردەستە؟ بۆیە پێش ئەوەی ئەو بابەتە ئەو بکەنەوە پێم وایە پێویستی بە هەندێک پێداویستی هەیە کە ڕەنگە هەم پسپۆری لەو بابەتە و هەم بابەتی منهەجی و هەم پێداویستەکانی تر بۆ توێژینەوە چکو توێژینەوە بڕێک زەحمەتە پێویستی بە مامۆستای بابەتی تایبەتی هەیە و پێویستی بە بابەتێک هەیە کە بخوێندرێت لە منهەجەکان. بۆیە پێشنیاری ئەوە دەکەم ئەگەر ئەو بابەتە بچێتە بواری جێبەجەکە بە تایبەتی سەبارەت بە توێژینە لە قۆناغی ئامادەیی بە تایبەتی لە دێم و 11هەمدا کە ڕەنگە قوتابیانی ئێمە نەتوانن ئەو کارە ئەنجام دەن. بۆیە پێویستە ڕاهێنانم پێ بکرێەوە مامۆستای تایبەتە بێ و منهەجێک هەبێ بخوێندرێ. سەبارەت بە برگەکانی یەکەم و چوارەم پێشنیاری ئەوە دەکەم هەردوو برگە لێک بدرێن چکو زۆر لێک نزیکن. لە کۆتاییدا لەو مادەیە باس لە 5 ئامانج دەکات بۆ هێنانەدی ئەو بابەتانە. ئایا ئەو هێنانەدی ئەو ئامانجانە پێویستی بە میکانیزمێک نە بۆ چۆنێتی جێبەجێکردنیان؟ بۆیە یەکێ لە ئەرکەکانی وەزارەت پێم وایە
کار بکات بۆ هێنانەری ئەو ئامانجان لە ڕێگای هاندان جانی فێربوون داهێنان پەرەپێدانی تواناکان و ڕاهێنان و خولی شیاندن و دابینکردنی پێدەویستەکان لەگەڵ ڕێزمدا. زۆر سپاس کاک جەمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی وەزیرە بەڕێزەکان و شاندی یاوەریان دەکەم. مادەی 5 دەکات تایبەتە بە ئامانجەکانی خوێندنی ئامادەیی دیارە لە 5 برگە خۆی دەبینیتەوە بڕگەکان لە یەک نزیکن دەکرا لە 2 برگە چڕ بکرێنەوە. بەڵام دیارە لە قۆناغی ئامادەیی جەنابی وەزیریش لێرەیە دوێنێ ئاماژەی بەوەدا گوتی ئەو برگە و مادانە بۆ خۆشبەختکردنی خوێندکارانن. لە مەرحەلەی ئامادەیی تەڵەبە خواست و ئارەزوو بڵین ئامانجی لە بۆ خۆی دیاری دەکا بزانە دەچتە چ کۆلیجێک. بەڵام بەداخەوە ئەو 3 ساڵێک لە ئامادەی خۆی ماندوو دەکا ئەو ئامانجەی کە هەیەی لە دەرسە علمیەکان دەرەجەی باش دەینی بەڵام بەداخەوە لە کوردیان لە زمانی عەرەبی هەفتا دەینی ئەوە تەئسیر لە کۆی نمرەکانی دەکا. لێرەوە دەرونیان ئەو تەلەبەیە تێک دەشتێ. ئایا جەنابی وەزیر ئێوە بەرنامەیەکتان نییە هەلا ئامادەی پسپۆریەکان یەک جیا بکەنەوە؟ سوپاس. بەڵێ زۆر سپاس. ڕۆژان خان. برای سروکا پارلمانی یا من خاله پیروی بی اگر مجال بدید بحث کنیم. میله خالی پیروی. دکتر زیدان. برای سروش پارلمان سبارت با ئەوەی ڕای بەخێر هاتنی میوانە بەڕێزەکان سەبارەت بە مادە 15 پێشتریش لە ئامانجە گشتەکانیش ئاماژەم پێکردیە بە تەواوەتی لەگەڵ ئەوەدانیم مادەی جیاواز هەبێت لە هەمان ناونیشاندا بۆیە لە ئامانجە گشتەکان و ڕێکم خستوتەوە دایتمان لێژنە. بەڵام لێرە پرسیارێک دروست دەبێت. پار ساڵش لە بیرۆکەی خوێندنی باڵادا ئاماژەم پێکرد. یەک لە کێشە گرفتەکانی ئێمە بۆ قوتابیان بەتابەت لە قۆناغی ئامادەیی ئەوەیە کە قوتابی بە خوێندنێکی ئاسایی دەخوێنێت بەڵام دوای تەواوکردنیام قۆناغا بە شێوازی کریدیت لە زانکۆ وەردەگیرێت. ئایا ئێمە بەرنامە و پلانمان چۆن دەبێت بۆ ئەو قوتابیە لێ ڕابێنین کە شێوازی وەرگرتنی لە زانکۆ بەو شێوەیە جیاوازە کە دەیخوێنێت. ئەو یەک لەو گرفتانەیە دەبێت لە نێوان وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا چارەسەر بکرێ کاریگەری لەسەر ئەم قۆناغە هەیە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاگازات. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە جۆرەی مادەی 15 پرسیارەکەم لە جەنابی وەزیر دەبی لە بڕگەی یەکەم و بڕگەی دووەم و بڕگەی سێم و بڕگەی چوارەم دەڵێ بەهێزکردنی توانەکانی خوێندکار و قوڵکردنی توانستی توێژنەوەی تاقیکردنەوە و ئامادەکردنی خوێندکار بۆ درێژەدان بە خوێندن و بنیادنانی بناغەیەکی بەهێز بۆ گەشە پێدان و کەسایەتی گەشە پێدانی توانست. کاگازادمەی خوێنەرەوە پێشنیاری چ دەکەیت؟ نا دەمێ ئەوانە بڵێم ئەخرمەی خوێنەرەوە باش دەڵێم بە جۆرێ ئەو برگانە 29 ساڵە مەکتەبی تورکمانیمانەیە. ئەوڕۆ کە کتاب تەوزیع کرایە لە 30 کتاب زیاتر نەچوویتە مەکتەبەکانی تورکمانی. ئەوجا تەرجمە نەکرایە تەبع نەکرایە ئەلمهم کتاب نەچوویتە مەکتەبی تورکمانی. باشە لەو مادەی اختصاص مامۆستامان نییە. باشە بە جۆری ئەو مادانە تەڵەبە کو پێڕادەگا و کو واز لە مەکتەبێ نانی زۆر تەڵەبەمانی هوردە واز لە دەگەنە سەفی 10 و 11 و 12 واز لە مەکتەبێ دەین لەرێن دەنە کە مامۆستای اختصاصمان نەبی کتابمان نەبی. باشە بە ئەو باندانە چۆن دەتوانین ئەمە خەڵکی ئامادەکەین وەکی خەڵکی ئومێدبارکەین لە بۆ مستەقبەلی خۆی. زۆر سپاس. هەڵەسخان. برای سروکا پارلمانی تبینیت مثل ماده 15 سر برگا 1 و برگا 4 گلک لیک نزیکن هر دوکا بحثی بهز کردن و گشه پیدانا تواناکانی زانستی خویند کارن. اگر سیاق کادیتر بو بیت کرنه هر دو پیک و بین دمج کرنه دا ماده توی برگتوی جی کم تلین. برگا دوام تحصیل حاصله يعني البرينو كمال ماده دي جي اماجه بكر طبعا اگر قطابی قناغ آماده تمام کرده برهف بد بچتن زانکو یام پیمانگه ها بیت ورگرتنه بر هندی از گل هندی دام برگا دوام بیت لادان. بله زور سپاس. مامۆستا عومەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من تقریبا پرسیارێکم هەیە لە سەر بەرگەی پێنجەم
بۆ بوورە قسەکە من کراوە زۆر سپاس. بەڵێ بەڵێ فەرمو کاک دیاری. بەناوی خوای گەورە بەڕێسەرۆکی پەرلەمان لە هەموو بەشەکانی خوێندن لەم پرۆژە یاسایەدا ئامانجەکانی خوێندن بەجیا دیاری کراوە و ئەمە کۆمەڵی بڕگە و مادەی هەم هاوشێون هەم پێم وایە بەشێکی زیادە بۆیە دەکرێت ئامانجەکانی خوێندن هەر لە بنەڕەتیەوە تاوەکو ئامادەیی و خوێندنی پیشەی و هونەری ئەوانی دیکەی هەمووی بە یەک جار بکرێت بە یەک ئامانجەکانی خوێندن. بۆیە پێشنیازەکەم ئەم هەموو بەشە لە ئامانجەکان هەر بەشێکی خوێندن و ئامانجێکی تایبەت بەجیا ئەگەر سەیریکەیت لە ئەسڵا هەمویان وەکو یەکوان جگە لەوەی کە بۆ نمونە کە دەکرێت دڵی گرنگی بە تواناکانی بۆ نمونە خوێندکارە درێت لە بواری پیشەیی هونەری زانستی ورزشی ئەتر هەتا دوایی. بۆیە من پێشنیازەکەم هەموو ئەم بەشانە هەر بەشێکی خوێندن کە ئامانجەکانی تیا ئامانجەکان بکە بێگ ئامانجی هاوبەش بۆ هەموو بەشەکان. سوپاس. زۆر سوپاس. ڕووپاخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە 15 بڕگە سێیەم و هەروەها هاوتای دەکەم لەگەڵ خاڵەکی پەیڕەوی هەر لەسەر ئەو بڕگەیە مادە 58 کە لە پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان دەڵێ پرسیاری زارەکی و نووسراو هەیە. من لەو ڕانگەیەوە پرسیار لە وەزیری پەروەردە دەکەم کە بۆچی وەزارەت دەستی بردووە بۆ دەستکاریکردنی وانەی پەروەردەی ئیسلامی لە پۆلی 11 لە چاپی ساڵی 2022 پۆلی 11 ئامادەیی کە هەر لە پەرتوکەکەی بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕێم پێ بدە. ئەم دانیشتنە بڕگە قانونیت قسە بڕێت پێ دەدەم. ئەم دانیشتنە دانیشتنی مناقەشەکردنی قانونە. ئەو دانیشتنەی کە تایبەتە بە پرسیاری زارەکی دانیشتنێکی جیاوازە. بەڕێز سەرۆکی پەرلەمان تایبەتە بە بڕگە سێم بنیادنانی بناغەیەکی بەهێز بۆ گەشەپێدانی کەسایەتی. بۆچی لە پۆلی 11 ئامادەیی لە سەرەتای پەرتوچی پەروەردەی ئیسلامی کراوەتە پەروەردەی ئیسلامی و ئاین ناسی و بەشی پێنجەم لە لاپەڕە 81 هەتاوەکو 88 ئاینی جوولەکە دەخوێندرێ. چ پێویست دەکا قوتابی مسلمان ئاینی جوولەکە بخوێنێ؟ هێشتا تەمەنی یاسایی تەکلیفی تەواو نەکردووە کە 17 ساڵە بۆ ئاینی جوولەکە چ پێویست دەکا؟ و هەروەها پۆلیەکی بنەڕەتی لەسەر ئەوە کە نووسراوە لە دوای بەرگەکە کە فرموودە و ئاەتەکان بۆ لەبەرکردن نین. چ عوزرێک هەیە بۆی بۆ لەبەرکردن نەبێ؟ ئەگەر مەسەلەکە ئەوەیە کە تەمەنی بچووکە ئەی بۆچی لە باخچەی ساڵایانی ناحکومی بە زمانی ئینگلیزی دەخوێندرێن و فێریش دەبن؟ سپاس. ئەوە بکەرە پرسیارێک بێنە بۆ وەزیر مولزەمە وەڵام بداتەوە بەس ئەم مەجلیسەنیە. بەڵێ. من دوێنێش لە چەند مادەیەکی پێشوو مناقەشەی و بابەتەمان کردوە تەرحیەوەم کرد کە ئەم یاسایە بەڕاستی شتی زۆر دووبارەی تێدایە. و ئامانج یاساوەیە کە تۆ لە ماوەیەکی کورد وە کۆمەڵێک وشەی کورد ئامانجێکی گەورە پێشی. ئەم یاسایە ئەوەی کە من خوێن بێتمەوە زیاتر لە 2 جاریش بریتە لە واقع لە غایە لە ڕۆئیە کار سێشیان بەرجەستن لە یاساکەدا. بەڵام بۆ دووبارە لێرە ئامانجمان هەیە. ئەم ئامانجانە بۆچی لە کاتێکدا کە لە مادەکانی تریش دووبارە بۆتەوە ئەگەر هەر دەمێنێتەوە من پێشنیاز دەکەم کە لا بدرێ ئەگەر هەر بمێنێتەوە. جەنابی وەزیر لە مادەی 15 لە بڕگەی یەکەم لە کۆتا دێر نووسراوە تەکنۆلۆژیای پێشکەوتوو واتە شارەزای وەرگرتن لە تەکنۆلۆژیای پێشکەوتوو. من پێم وایە ئامان تەنها و شەستازی نییە تەکنۆلۆژیای پێشکەوتوو کۆمەڵک شت دەگرێتەوە کە زۆر متەتەوڕن کە ڕەنگە لە جامیعەش نەتوانین دەستەبەری بکەین بە ئاسانی. خۆ من تەمەنام دەکرد لە مەکتەبەکانی خۆمان ئەوەندە پێشکەوتوو بوونە کە زۆر باشن لە ئاستێکی باشیشدان بمانتوانێت تەکنۆلۆژیای پێشکەوتوو لە سەرەتای قۆناغی ئامادەیی و ناوەندی دەستەبەر بکەین و بەدەستی بێنین. وەکو ئینتەرنێت ئارتفیشەڵ جەنابی وەزیرم پێم وایە کە ئەمە بابەتێکی زۆر قورسەکە لە خوێندنگەکاندا بتوانین بەرجەستەی بکەین. ئەم تەکنۆلۆژیای پێشکەوتووە بەس لە چییە؟ بڕگەی دووەم وەکو هەڵەسخانیش ئاماژەی پێکرد ئەمە تەحسین حاصڵە تۆ خوێنکار ئامادە دەکەی بۆی کە بڕاو پەیمانگا و زانکۆکان پێچەوانەکەی ئەوەیە کە کەسێک خۆی واز بێنێت بۆچی لێرە ئاماژەی پێ بکەینەوە دووبارە. بڕگەی سێم بنیادنانی بناغەیەکی بەهێز من ئەمە دادەڕێژمەوە دووبارە بناغەیەکی بەهێز بۆ گەشەپێدانی کەسایەتی خوێنکار و بەشداریکردنی لە ژیانی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و ئاینی. سوێن بە نەتیجە دەمانەوێت کادرگەلێک پەروەردە بکەین کە بیان نێرین بۆ کۆمەڵگە بەشداری هەموو کایەکانی کۆمەڵگە بکەن نەک تەنها بەشداریکردنێکی کۆمەڵایەتی بەڵکو بەشداریکردنێکی سیاسی بەشداریکردنێکی ئیداری بەشداریکردنێکی ئابووری. بڕگەی پێنجەم ئەمە بە پرسیار ئاڕاستی جەنابتیانی دەکەم کە بابەتێکی زۆر میمە بەلامەوە بەستنەوەی خوێندنگاکان و خوێندکاران بە بازاڕی کارەوە. ئەمە چۆن دەکرێت؟ چۆن من دووبارە کۆی یاساکەم خوێندەوە بەڕاستی شتێکی وانییە کە تەنسیق و هەماهەنگێکی تەواو بکە لە نێوان بازاڕی کار و لە نێوان خوێندنگەکانماندا بۆی کە بتوانین ئەمان بازاڕی کارەوە بەستینەوە.
ئەمە بە استراتیژی ئێوە بە ڕوئیای خۆتان بەرنامەتان چییە و تێڕوانتان چۆنەوە چۆن دەتانێت بەرجەستەی بکەن و سپاس بۆ ئێوە دووبارە دەستان خۆش. بەڵێ زۆر سپاس. کاک چییە؟ بەڕێز سەرۆکە پارلەمانی تێبینیا من یەکێش لای هەڵسخانێ بە هات گوتن تکرار ناکەم پشتەوانیە ڕایەوەکەم تێبینیا دوێ ئامادەکردن و مەشقکردن بۆ بازارێ کار بگشتیە هەم حکومی هەم نەحکومی تێتە بەحسکردن من بێ باشە گرنگی دان کارتە تایبەت لێ بێتە زێردەکردن و زۆر سپاس. سپاس کاک چییە؟ کاک جەلال. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان پڕ بەدڵ بە خێراتی گەرمی وەزیرە بەڕێزەکان و شاندی یاوەری وەزارەتی پەروەردە دەکەم. باسی قۆناغی دوازدەیە کە یەکێکە لە قۆناغا ڕاستیارەکان و هەموو تاچێک لە وڵاتە هەموو خێزانەکان ڕاستەوخۆ کە تاقیکردنەوەی پۆلی دوازدەی ئامادەی دێ هەموو دەستی سەردڵیانەوە بۆ ئایندەی کوڕەکان و کچەکانیان هەیە 2 ساڵ جارێک 3 ساڵ 5 ساڵ ماوەتەوە بار هۆکارێکی سیاسی کۆمەڵایەتی ئابووری نەیتوانیوە وەکو پێویست دەستبێنێت دواتر دەرچووە ینی دەرەجەی بەدەستێناوە لە هیچ زانکۆ و پەیمانگایەک وەرنەگیراوە دواتر ئێستا دەڵێن دەبێت تاقیکردنەوەی نیشتیمانی زارش ئەوانە ئەنجام بدەنەوە بۆ ئەوەی بێنەوە ناو ملبنانێ لە زانکۆن وەرگیرێن باشە ئەگەر ئەو قوتابیە دەرەجەی نەهێنا پێشتر دەرچووە ئەو جارە لە تاقیکردنەوەی نیشتیمانی دەرنەچوو چۆن مامەڕێی لەگەڵ دەکرێت و زۆر سپاس. بەڵێ سپاس. کاک مەلاویز. چی بکەینە بێ هەموو ئەرزیەتەکە هەڵگرین مشکلەکە لە ژێرەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 15 کە تایبەتە بە ئامانجەکانی خوێندنی ئامادەیی پرۆژەی ئامادەیی لەم یاسایەدا هاتووە ئەم مادەیە پێویستی بە وەستان و لێوەربوونەوەی زیاترە چونکە بەستنەوەی خوێندنی ئامادەیی بە تایبەتی لە پۆلەکانی 10 و 11 و 12 لەگەڵ تەکنۆلۆژیای سەردەم و شۆڕشی تەکنۆلۆژیا خاڵێکی جەوهەریە بۆ گۆڕانکاری و بەرەو پێشبردنی سیستەمی پەروەردە لە ڕووی کوالیتی و چۆنیەتی و چەندایەتی هاوشێوەی وڵاتانی پێشکەوت و ئامادەگرتنی قوتابی بۆ قۆناغی زانکۆ بەڵام پێویستە هەر لە یاسایەکەدا میکانیزمەکانی دابینکردنی تاقیگە و ئامێرەکانی ئەلکترۆنی وەک کۆمپیوتەر لەلایەن وەزارەت بۆ دامەزراوەکانی پەروەردەی دابین بکرێت و بکرێتە ئیلزامی ئەگینا بەبێ بوونی تاقیگە و ئامێری کۆمپیوتەر ناتوانرێت ئەو ئامانزانەی خوێندنی ئامادەیی بهێندرێتە دی و زۆر سپاس. زۆر سپاس. مامۆستا بوبەکر. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا پشتگیری لە قسەکانی دوکتۆر محێدین و مامۆستا هەلز دەکەم تێبینی دووەمم لەسەر بڕگەی دووەمە کە ئامادەکردنی خوێندکارە بۆ درێژەدان بە خوێندن بەڕێز وەزیری پەروەردە ئەگەر ئێمە لەم یاسایە یەک ئاراستە بگۆڕین ئەویش ئەوەیە کە ئامادەکردنی خوێندکار بۆ زانکۆ پەیمانگا ئاراستەکاری سەرەکی لە پرۆسی پەروەردە تاوەکو ئێستا تەنها تاقیکردنەوەکانە ئێمە لە جیاتی تاقیکردنەوە جۆراوجۆری هەڵسەنگاندنیش بکەین بە بنەما یعنی هەردوو جۆرەکە هەبێت مەسا هەم تاقیکردنەوە هەم هەڵسەنگاندنی جۆری ئەو هونەرمەندە بەڕێزەی کە مۆنومنتی هەڵەبجەی دروست کرد کە شێوەکارێکی گەورەی لێ دەرچوو معقولە خۆیان لە 3 ساڵ لە پۆلی 6 لە زمانی عەرەبیا من بکەم چ پێویستم بە زمانی عەرەبیە بۆ نمونیانی جارێک من گوێم لە کۆنسڵیەکێک لە وڵاتام و کۆنسڵی ئەمریکاوتی ئێمە بۆ سەیرە لە وڵاتی ئێوە بۆ وەرگرتن لە کۆلێژی پزیشکی تەنها پشت بە نمرا بەستن ئێمە لە ئەمریکا 9 پێوەرمان هەیە یەکێکیان نمرەیە یەکێک لەوانە هەستی مرۆڤ دۆستی و هەندێک بابەتی تری دەرونی هەیە بۆیە ئەوە بیکەین گۆڕانکاری تیا بکەین کە هەڵسەنگاندنی جۆریش بکرێ خاڵی پێنجەمیش لە ڕاستیە مەسەلەی بازاڕی کار چەمکێکی زۆر ئاڵۆز و کێشەدارە لە جیاتیەوە بیکەین بە بەشداربوون لە پێشخستنی ئابووریدا بەشداربوون لە پێشخستنی ئابووریدا زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس مامۆستا بوبەکر. کاک سیپان. بەڕێز سەرۆکا پەرلەمانی ئامانجێن خوێندن ئامادەی بە تەمامی بجوانی گەلێک هاتینە داڕشتن لە یەکەم بێ پرسیارە ئاراستەی وەزیرێ پەروەردە دکەم ئەم هەمید گەلوێ چەندێنە خاندنگی هتمە لە ئاستێکی هەری باش من گەلوێ چەندێنە سەرجەم پێتیڤیەن زانستی بهێن دابینکردن بە تایبەت مادەن کیمیا
ئەحیا فیزیا ئایا ئەف تاقیگەهە دناوە سیستەمی خاندنە دناوە خاندنگەها داهاتیە بەرجەستەکردن هاتینە ئامادەکردن بە شێوازێکی باش چکە هنگی ئەس خوێندکار ئەف تشتە بەڕاستی مەلخاندنگێت خۆ نەدیتن دەمەک ئەس خوێندکار لەوان قۆناغا کوڤی چەندێ ببینم بەڕاستی و هەتا کوڤی دەمیش دەما پرسیاتکردن زۆربەی خاندنگەهات بێ تاقیگەهن لەو ڕای گرنگە دیگەل بێ یاسایک و بجوانی ئاماجێتی هاتینە دیاریکردن پلانە وەزارەتا پەروەردەیژی بۆیەکی پێشخستنە ئەوان تاقیگەها بچی شێوازی بی لێ بەرەف باشتشی هەروەسا پشگیریە گوتن دکتۆر محیدین و هەلسخانێ و مامۆستا ئەبوبەکر هەڵەدنیت کەم و زۆر سپاس. بەڵێ سوپاس کاکسیپان. کاکمەم. بەڕێستەرۆکی پەرلەمان ئێمە بە درێژایی دوێنێ کە دیژنەی پەیوەندیدار تێبینیکی وە وردیان هەستمان نەیەکرد کە بینوسن هیوادارمەم قسانی کە یکەین تێبینی لای خۆیان تۆمار بکەن و چه ئەوان چ لیژنەی نوێنەرانی حکوومەت و وەزیری پەروەردە کێشەی ئەم یاسایە زۆر لە درێژدا ڕیایە لەگەڵ خۆشەویستیم بۆ هەموو کەسانی پێوەی ماندوو بوون زۆر درێژدا دڕیتیاکرا بۆ نمونە لە کۆی ئەوانەی کە لە مادەی 5 هاتووە بە هەموو بڕگانەی کە 5 بڕگەیە من یەک پێشنیازەکەم بە 3 دێر هەمووی جێگەیەکی نەوەتیایە پێویست بەوە ناکە منم پێشنیازەیە خەمە ڕوو بۆ داڕشنەوەی کۆی مادەکان کە ضمنەن هەموو ئامانجەکان لە خۆوەگرێت ئامانجەکانی خوێندنی ئامادەیی بە بێبوونی بڕگە بەهێزکردن و گەشەپێدان و بودنیادنانی کەسێتی خوێندکار لە کایە زانستی و پیشەیەکان و خزمەتکردنی کۆمەلگا لە بوارە جیاجیەکان و زەمینە سازی بۆ بەرەو پێشبردنی زیاتری توانایان و بەدەستێنانی پلەی بەرز لە بواری خوێندندا لەم چواردێڕایە یەک شتیان یەکە لە بگرە زیاتریشی تایە و لێرە زۆر دووبارەیە بۆیە هیوادارینە و پێشنیازانە بەهێند وەربگرن و کارێک بکەین هەمومان بەشدار بین لە بچکۆلە کەمکردنەوەی وشەکانی ناوەم یاسایە و پوختکردنەوەی و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس کاکم. سەرچنار خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشگیری لە وتەکانی مامۆستا ئەبوبەکر و هەلسخان و کاکسیپانەکەم لەگەڵ ئیزافەیەک بۆ داڕشتنەیە کە بڕگەی یەکەم لەگەڵ بڕگەی چوارەمە ئەگەر دەمج بکرێت ئابم شێوەی لێ بکرێت بەهێزکردنی تواناکانی خوێندکار سەبارە بەگەشە ئەتر ئەوە بەو شێوەی بڕگەی یەکەم بانەی خوێنەوە بێت تا ئاخیر و بایەخ پێدانی تا بتوانێت سەر بەخۆیانە کار بکات و توانای هەماهەنگی لەگەڵ کەسانی دیکەدا هەبێت ئەمە خاڵی یەکەم بەو شێوەی لێ بکرێت خاڵی دووەم تەحسیل حاصڵە و زیادەیە و لا ببرێ خاڵی سێەم ئەو بنیاتنانە بکرێت بە بنیاتنان خاڵی چوارەمەوە دەمجمان کرد خاڵی پێنجەمیش وەکو خۆی بمێنێتەوە سوپاس. بەڵێ زۆر سوپاس. کاک عوسمان سێدەری. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 15 بڕگەی سێم پێشنیار دەکەم بەم شێوەی لێ بکرێت بنیادنانی بناغەیەکی بەهێز بۆ گەشەپێدانی کەسایەتی خوێندکار و بەشداریکردنی لە ژیانی کۆمەڵایەتی و هاندانی بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە و نیشتیمان پەروەریانە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. مامۆستا عەبدولستار. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە تەوەرەی دووەم کە مادەی 15ەیە ئامانجەکانی خوێندن لەخۆ دەگرێت خۆی ئامانج ئەو شوێنیان ئەو لووتکەیە کە دەتەوێت قوتابی پێی بگا و قۆناغێکیشە بۆ ئامادەکردنی ئەم کەسە بۆ قۆناغی ئایندە هەر بەخۆی ئامادەییە لە ڕووی توانای زانستی لە ڕووی هوشیاری لە ڕووی کەسایەتی لە ڕووی هەست و کەوت و حتا بەڕاستی لە ڕووی ڕەوشت و ئاکارەوە کەم پێم وایە ئێستا ئێمە گەنجەکانمان بە تایبەت دوای ئەم قۆناغا بە قەیرانی هەست و کەوت و یعنی بەڕاستی مامەڵەی تەندروست و جواندا تێدەپەڕین. ئەمە پێشنیار دەکەم بۆ مەبەستە لە جاتی خاڵی چوارەم یان ئەوەی کاگمەم باسی کرد کە پژگیری دەکەم بەڵام بە دەستکاریەوە ئەوەی کاک مەبەستا بەکر باسی کرد هەر پژگیری دەکەم بیکەینە پەروەردەکردن و پێگەیاندن و گەشەپێدانی توانای قوتابی لە ڕووی زانستی و هەست و کەوت و وێڕای بەرزکردنەوەی ئاستی خوێندن و زانستی چکە بەڕاستی ئەم بە پێویستی دەزانم لەو قۆناغەدا ئێمە زیاتر چاومان لەسەر قوتابی بێ لە دەرەوە ئەگە بینیتان زۆر جار هەر تەماشایەوەی ناکەن تەنها نمرەکانی چەندە لە ڕووی کردەیەوە زۆر شتیان فێر دەکەن کە بۆ داهاتوو و بۆ کۆمەلگاکەیان قازانجە دەبن بە کەسایەتێک کە دەتوانن لە داهاتوودا خزمەتی باش بکەن. سوپاس.
زۆر سوپاس. ساراخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش هاوڕام لەگەڵ هاوپیشەکانم ئامانجی خوێندنی ئامادەی و ئامانجی خوێندنی بنەڕەتی و هەموو قۆناغەکان ئامانجیان بۆ دیاری کراوە و لە مادە چواریش ئامانجەکان بەگشتی و باز دەکات ئەم مادەیەم پێ زیادە لە مادە 15 پێ زیادە و لە مادەکان بەگشتی لە مادە 11 مادە پێکاتوە. بەڵێ سوپاس ساراخان. دکتۆر ڕێبوار. بەناوی خوای گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز وەزیری پەروەردە بەخێر بێی ئەم بڕگەیە بەڕاستی کۆمەڵێک تێکستی بەهاداری تێدایە و من گومانم نییە لە دڵسۆزی بەڕێستان بۆ کەرتی پەروەردە بەڵام من ترسم لەوە هەیە کە ئەو ئامانجانە نەک لە ئێستا بەڵکو بگرە بۆ چەند ساڵی داهاتووش بەشێکی جێبەجێ نەکرێ کە دوجار هەندێک پابندبوونی یاسایە خاتە سەر ئەستۆی وەزارەتی پەروەردە لە کاتی جێبەجێکردن لە کاتی جێبەجێ نەبوونی بۆ نمونە باوکی قوتابیە یا قوتابیەک لە ماوەی چەند ساڵی داهاتوویان لە ئێستایان دوایەوەی کە یاسایە دەربچێ ڕەنگە پرسیاریەوە بکە بۆچی ئامێرەکانی تەکنەلۆژیا بەردەست نین بۆی کە بتوانێ سوود لە تەکنەلۆژیا ببێنێ. یەکێ لە تەوەرەکان ئاماژەی پێکراوە بریتە لە توانستی توێژینەوە. بەڕێز وەزیری پەروەردە پێم وایە توانستی توێژینەوە بابەتێکە لە قۆناغی زانکۆ خوێندرێ هەروانەیەک شەیە بە ناوی میتۆدەکانی توێژینەوەی زانستی. ئەم پێم وانییە قوتابی لە قۆناغی ئامادەیی بتوانێت توێژینەوە بکە. خاڵێک تر ئەوەیە کە بۆ مەسلەی بازار پێم وایە ئەوەی کە دەرچووی زانکۆی ئەتوانێت کاری دەستکەوێت لە بازار قۆناغی ئامادەی هێشتان ئەو مؤهلاتێ تیانیە بتوانێت کارێکی ئەو تۆی دەستکەوێت بە ژێرەی تواناکانی بێت لەبەرەوەی هێشتان لە قۆناغی ئامادەیی توانای زانستی و مؤهلاتی و کەفاەتی نەگەیشتۆتە واستە کە کارێکی ئەو تۆی دەستکەوێت شیانی مؤهلاتەکەی بێ. زۆریش گرنگە بەڕێز وەزیری پەروەردە جگە لەو ئامانجانە یعنی ئەندێ بڕگەش هەبێ پەیوەست بێ بە ڕێخستنی هەڵسوکەوتی قوتابیان لە قۆناغی ئامادەیی. چونکە خۆتان ئەزانن کە لە قۆناغی ئامادەی هەندێک هەڵسوکەوت هەیە لەلایەن هەندێک قوتابیانەوە کرێت کە جێی سەرنجە پێویستە ڕێگیری لێ بکرێ و ڕێک بخرێ. بۆ نمونە جگەرە کێشان قوتابیمان هەیە لە قۆناغی ئامادەی جگەرە دەکێشێەوە لە نێو ڕەنگە لە نێو هۆڵی بڵێن خوێندنی شابێ یا بۆ نمونە مۆبایل ئەوانە ئەکرێ لێرەدا جێگەی بکرێتەوە بۆ ڕێخستنی زیاتری هەڵسوکەوتی قوتابیان. سوپاسانەکەم. بەڵێ زۆر سوپاس. دکتۆر شێرکۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا من پشتگیری لە وتەکانی مامۆستا هەلز و کاکژیار و مامۆستا ئەبوبەکر و دکتۆر ڕێبوارەکەم لەسەر دوو خاڵ ئەوەستم. یەکەمیان کە بڕگەی سێهەم باس لە بنیاتنانی کەسایەتیەکە ئەویتریان پەیوەندی بە مەسلەی بازاری کارەوە هەیە. بنیاتنانی کەسایەتی تەوان 100 ساڵە کەسایەتی ئەم وڵاتی ئێمە لی ئەدرێ و تێک ئەشکێ بەخۆشمانەوە کە ئێستا لەم قاعەیە مەوجودین ئاسەواری جەنگەکان و شەڕەکان و کارەساتەکان بەسەر کەسایەتیمانەوە دیارە. ئەم ئامانجە ئەگەر بێت و وریای نەبین ئەبێتە ئامانجێکی زۆر ناواقعی چونکە ئێمە تەوان پێشتر یاسای مرۆڤسازیمان وەکو فراکسیۆنی یەکگرتوو پێشکەش بە وەزارەتی پەروەردە کرد و بەداخەوە ڕەفزیان کرد بەبێ بزانین بۆ بەبێ ئەوەی کە گفتوگۆشمان لەگەڵا بکەن کە مەبەستمان ئەمە بوتیایە کە ئەم مرۆڤە چۆن کەسایەتی بۆ بنیاد بنرێتەوە کاتێکا دەیان ساڵە ئەم کەسایەتێ تێک ئەشکێ. بەڕێز وەزیری پەروەردە بنیاتنانەوەی ئەم کەسایەتیە بەم پۆلانەی ئێستا و بەم مامۆستایانەی ئێستا و بەم توانە مرۆیی و مادیانەی ئێستا کە هەتە لە وەزارەتەکەتە ناکرێت و بنیاتنانی کەسایەتی فێرکردن نییە تەنها یعنی کتێبێک نییە بیخوێنیتەوە کەسایەتیت مۆزوعێکی پەروەردەییە پێوترێ پرسناڵەتی دیڤەلۆپمنت لە هەموو عالەما کە پەیڕەو ئەکرێ ئەوێ بە پرۆگرامی تایبەت بکرێ. بەداخەوە ئێمە پرۆگرامەکەمان پێشکەش کرد وەزارەت ڕەفزی کرد بەبێ بزانین بۆ. من پێشنیاری ئەوە کەم لەم بڕگەی سێهەمەیە ئیزافەیەک بکرێ بۆی کە فریای کەوین بەوەی کە تەنها ئیزافەکەەوە بێ بڵین لە ڕێی پرۆگرامێکی تایبەتەوە بنیاتنانی کەسایەتی لە ڕێی پرۆگرامێکی تایبەتەوە کە ئەو پرۆگرامە تایبەتە بەتاکید وەزارەت ئەوەی پسپڕ هەیە کە
کە کەسایەتی مرۆڤ لە ڕێی ئومێد و متمانە بوون بە خود و هەموو بوارەکانی تر بتوانێت ئەو پرۆگرامە دابڕێژێت و مامۆستا و کەسانی سپۆڕی بۆ تەهیل کات و دواتر جێبەجێ بکات سەبارەت بە بازاری کار. کاکتۆر 2 دقەتەیە تەواو زۆر سوپاس. دکتۆر ئیسماعیل زۆر سوپاس. بله سروک پارلمانی نسبت خالا ایکی و چارک و دمج ببین از پشتوانیا وان ماموستاد کم کاکچیا دکتر محی الدین خوشکه هلس ماموستا ابوبکر کاک سیپان خوشکه سرچنار دکتر شیرکوی دیسا بو خالا سی از پشتوانیا دکتر شیرکوت کم که فعلا او بیتا اضافه کرن او قید به بجندیف برنامه که تایبت بو خالا پینجی پشتوانیا ماموستا ابوبکر کم بو پیوا مشق کردن ببیتا بشکداری کردن باشتره و پتر الگل جیوی و عمریوی گنجیتن و سپاس. بله زور سپاس بدری خان. لیرنیا دکتور شان نقطه نظامی فرمو. بناوی خوای گەورە بەڕێ سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح بەپێی مادەی 16 بڕگەی 5 و بڕگەی 10 لە ئێستادا کۆماری ئێران 2 ڕۆژە تۆپباران دەکات تۆپبارانی گوندی گەڵاڵەی کردووە لە 2 ڕۆژی ڕابردوو و ئەم ڕۆژ زڕگوێز لە سلێمانی پردێ و هەروەها لە کۆیەش دیمۆکراتەکانی تۆپباران کردووە. بەپێی مادەی 16 بڕگەی 5 و بڕگەی 10 داواکارم دەستەی سەرۆکایەتی بەیاننامەیەک دەرکا یا هەڵوێستێک بنوێنین بە شێوەیەکی فەرمی چونکە ئێمە یعنی ناکرێ ئێمە هەمیشە تۆپباران بکرین لەلایەن ئێران و لەلایەن تورکیاوە ئەو خەڵکی مەدەنی تێدا بچن. زۆر سپاس. مناقشەیەکی لە نێوان خۆمانە. بەڵێ فەرموو بەڕێز دکتۆر ئالان وەزیری پەروەردە 5 دقەت هەیە بۆ وەڵامی ئەندامانی بەڕێزی پەرلەمان. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. تێبینیەشی گشتیم هەیە بە جۆرەی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان هەر مادەیەک دەخوێنرێتەوە دەبێت لەسەر ئەو مادەیە قسە بکەین بەڕاستی نەک لەسەر بابەتی دیکە هەندێک جار گفتوگۆکان دەستنە سەر بابەتی دیکە ئێمە بە جۆرەی ئەو عیلاقەی لە بینی هەردوو دەسەڵات هەیە ئامادەین ئەگەر جەنابتان ئیزم بفەرمونون ئامادەین بۆ وەڵامدانەوەی هەر پرسیارێکی دەرەچیش بەڵام زۆری یاساکە پرۆژەکە و زۆری ژمارەی بەشدار بووان و ئەو حاڵەتەش کەوا بێت تەسەورەکەم کاتێکی زیاترمان پێویست بێ لەبەرەوە پێشنیاری منەوەیە یان بە گوێرەی پێڕەوەکە مامەڵەکەین یان دەبێت تەحملێکی زیاترمانە بێت لەگە پرۆژە یاساکە پابند بە بەوەی کە مادەکە چی لەسەر وتراوە وەڵامی دواتر بەنووسرا وەڵامی پرسیاری ئەندامانی پەرلەمان سەبارەت بە ئەم یاسایە خوێندنەوە لەسەر ئەم مادەیە بەڕێزان ئەمە ئامانجە ئامانجە دانراوە تۆ لە ئامانج کە لە پرۆژە یاسا یان لە دەستور یان لە هەر بابەتێکی دیکەی قانون هەیە تۆ هەوڵی بۆ دەی بۆ جێبەجێکردن ئەگەر بە گومانێکی زۆرەوە لێ بڕوانی ئێ باشە با هەر نەینووسینکەوە بێ هیچ ئیلتیزاماتێک لەسەر حکومەت نییە دوو ئەمە ئیلتیزامێکە کەوێتە سەر حکومات بە گوێرەی ئەو ئیلتیزامە حکومەت لە چوارچێوەی ئەم ئامانجانە کارەکانی خۆی ڕێگە خاتەوە من تێبینیەکی گشتی دەدەم ئەگە پرۆژە یاساکەتان پێ زۆرە دەتوانین کورتی کەینەوە بەڵام بەڕێزان ئەم پرۆژە یاسایە بۆ لەبەرکردن نییە ئەم پرۆژە یاسایە ئێمە کە ئەومان کردووە ئەمە گەورەترین کارە کە پەرلەمانی کوردستان دەیکات دەمانەوێت پرۆسەی پەروەردە و فێرکردن لە کوردستان لە میزاج دوورخێنەوە ئالان حەمەسەعید بە ئارەزووی خۆی نەیەت ڕێنماییەک بگۆڕێ و بڕیارێ بگۆڕێ و هی وەزیریی پێشوو وەزیری شکێهی ئالان و بەم شێوازە پرۆسەکە نائیستیقرارێتی پێوە بێ ئەوەی کە بۆ ڕێنماییە ئێمە دامانناوە بۆ ڕێنماییە ئەوەشی کە بۆ ئەوەیە کە خەتێکی گشتی هەبێ سابت بێ ئیلا لە ڕێگەی ئەم پەرلەمانەوە تعدیل بکرێتەوە دەنا ئەگە خۆی بێتە سەر باوی واقعی خۆ کەس حەز ناکە هاتی دەسەڵاتەکانی خۆی هەیە بیداتە جێگەیەکی کە ئەوان بۆی بکەنەوە بەڵام ئەمە پرۆژە یاسای پەروەردە و فێرکردنە بۆ ئیستیقراری پرۆسەی پەروەردەیە لە مەدایەکی دوور و درێژ هەر خاڵێک لەمانە کە ئیبینن لەواچی وەکو ئیجراعاتێکی ئیداری بیبینن بەڵام بڕواتان بێ هەنگاوێکی استراتیژیە هەنگاوێکی گرنگە بۆ ئەوی پرۆسەی پەروەردە ئیستیقرار بکە لەبەرەوە من هیوادارم پێتان دوور و درێژ دادڕی نەبێ بۆ لەبەرکردن نییە دەبێت پێوەی ماندوو بین ئەوەندام پەرلەوانەی کە لە وڵاتانی کە 900 مادە بۆ پرۆسەی پەروەردەدا ڕێژن خۆوانیش هەر پێوەی ماندوو بن لەبەرەوە داواکارمەوەیە پێشنیارمەوەیە بۆیە ئەگەر ئەم بابەتەتان پێ دوور درێژە دەتوانین هەمووی بکەینە دوولاپەڕە و
بە دوو ڕۆژیش کۆتایی پێدەین بەڵام ئەمە بۆ ئەوەیە کە موەسسەسەیەکی تەشریعی لە کوردستان کە پەرلەمانی کوردستانە ڕۆڵی هەبێت لەوەی ئیستیقرار بۆ پرۆسی پەروەردە دروستکە سەبارەت بە بابەتی ئەوەی کە ئێمە جیاکردنەوەمان نەکردو لە بەشەکانی علمی یان ئەدەبی لەم پرۆژە یاسایە تیاتی لە خاڵەکانی دیکە بە ڕێزانەگە مادەکانی کە بخوێنرێتەوە دەسەڵاتەدا بە ئەنجومەنی وەزارەت کە بەشەکانی زانستی وێژەیی بە گوێرەی توانای وەزارەت دابەشکە بۆ نمونە دەکرێت بەشی زانستی تەقسیمی قسمی ئەحیایی و تەطبیقی بکرێت لەوێەوە ئەو ئامانجانە ڕوونە بنەوە ئەوانەی کە ئاچنە هەندەسە و ئاچنە توبوانە ئاچنە چ بەشێک و ئەوانەی کە دەستنە بەشەکانی دیکەی علمی کۆلێژەکانی دیکەی زانست و ئاناسنەوێت لەبەرەوە لە ناو پرۆژەکە هەیە گەر بە وردی بخوێنرێتەوە دەسەڵاتی یا بە ئەنجومەنی وەزارەت کە بەشی علمی بۆ نمونە یان بەشی ئەدەبی تەوزیعکە بۆ بەشی ئەدەبی و فەنی بەڵام ئەمە دەسەڵاتێکە دراوە بە ئەنجومەنی وەزارەت سەبارەت بە قوتابخانەی تورکمانیەکان مامە سەعازات بە مۆبایل بە نووسرا و بە نامە بە هامش من هەموو شتێکم بۆ جەنابتان کردوتومە هەموو ئیسیسنایەک لە ڕێنمایەکانی وانە بێژانەکەین بۆ مامۆسایانی تورکمانی لە قوتابخانە تورکمانیەکانە بەڵام ئەوە پەیوەندی هەیە بۆی کە ئێمە چەندێک دەرچووی مامۆسای تورکمانیمان هەیە ڕاستە بۆ پێکهاتەی هەم تورکمانی هەم سریانی ئەمە هەندێک جار تووشی ئیشکالە بین بەڕاستی لە تەرجەمەکردنی سوال تووشی ئیشکالە بین ئەو مامۆسایی کە دێ پرسیارەکان تەرجەماکە کاک دکتۆر سەیوان سەرۆکی لیژنەی باڵایە ئەوان زیاتر لە وردەکارین یعنی ئێمە ئەو مادەیە نازانین ئەو مامۆستا سریانە زمانەکە نازانین بۆ تورکمانیەکەش بە هەمان شێوەیە دەبێت هەر لە نەتەوەی خۆتان بێ و احتیمادمان لەسەر ئێوەیە بۆ ئەو بابەتەش بە جەنابتمان وتووە و بە ڕێزکردێری پەرلەمانیش ئاگادارەکە ئێمە ئامادە بووین هەموو ئیسیسنای بە قوتابخانەکانی تورکمانی بکەین سەبارەی بەوەی ئامانجەکان بکرێ بە یەک و زیادن ئامانجەکان ناکرێن بە یەک لەبەرەوەی ئامانجی قۆناغی باخچە جیاوازە قۆناغی بنەڕەتی جیاوازە قۆناغی ئامادەیش جیاوازە هەر هەمان شتە دەبێت بیبیتەوە بۆ یەک باب لە چوارچێوەی یەک بابادای بنی بەڵام دەبێت بینوسیتەوە بۆ ئەوەی ئەو سەلیەک تێکچوونە نەبێت لەگەڵ هەر قۆناغەکە ئامانجەکان دیاری کراون سەبارەت بەوەی ڕووپاخان پەروەردەی ئیسلامی و ئاین ناسی لە دەرەوەی بابەتەکەیە پەروەردەی ئیسلامی و ئاین ناسی ئێمە ئەم ساڵ نەمان گۆڕیوە و دەستکاریمان نەکردووە چەندین ساڵە کتێبەکانی ئێمە لە پۆلی یەکە تا پۆلی دا ناوی پەروەردەی ئیسلامیە ئەوانی دیکەش پۆلی 11 و 12ش ناوی پەروەردەی ئیسلامی و ئاین ناسیە ئاینەکانی دیکە خوێنرێ بەڵام هیچ بێڕێزیەک هیچ نەنجیەک بۆ ئاینی پیرۆزی ئیسلام یا بۆ هەر ئاینێک ئێمە نەمان کردووە لە ناو کتێبەکانی خوێندن و ڕێگەشی پێنادەین وەزارەتیش مەخەوە لە بەدانانی کتێبەکانی خوێندن بەڵام گرنگەوەیە کە ئەو بابەتە کە جەنابەت باسیەکە یعنی ئەم ساڵ گۆڕابێ کتێبێکەوێ بە ناوی پەروەردەی ئیسلامی ئاین ناسی ئەو شتیوانیە 11 و 12 ئامادەی عەفو 11 و 12 ئامادەی ناوی پەروەردەی ئیسلامی و ئاین ناسی ئێزیدیە خوێنرێ باسی ئاینی جوولەکە ئاکرێ باسیەکە و پێش چاوڕوونی بەڵام بەشی هەرە زۆری مادەکە تەرخان کراوە بۆ پەروەردەی ئیسلامی سەبارەت بە کاکاروان مەبەست لە تەکنۆلۆژیای پێشکەوتوو چییە؟ تەکنۆلۆژیای پێشکەوتوو سمارت بۆردە یان ئەو ئامێرانەیە کە لە بەشەکانی پیشەیی بەکارهێنرێن لە بەشی سناعەکان لە ئەو بەشانەی کە خوێندنی پیشەیان تیاکرێ مەبەست لە تەکنۆلۆژیای پێشکەوتوو دامینکردنێتی بۆ ناوەندانی خوێندن بەڕێزان ئەمە ئامانجە یعنی نەیوت و حکومت دەبێت 100% ئەمە بکە بە ئیلتیزامێکی مطلق ئامانجێکە وەزارەتی پەروەردە هەوڵی بۆوەدا تێکۆشانی بۆکە بۆەوەی لە قۆناغی ئامادەی ئەمە جێبەجێ بەڵێ زۆر سپاس بەڕێز وەزیری ئەگەر دوو خاڵیکە وەڵام بدەمەوە ئیجازە هەبێ بەڵێ فەرموو سەبارەت بە چۆن ئەمە ببەسینەوە بازاڕی کارەوە ئەگەر ناوەندەکانی خوێندن بە تایبەتیش لە خوێندنی پیشەیە کە ئێمە ئەم ساڵ ئێساوە دەستمان پێ کردووە لەگەڵ کەرتی تایبەتە ئەوەی ژەوە قوتابیانی یان خوێندکارانی خوێندنی پیشەیی دەستنە ناوەندەکانی خوێندن دەستنە ناوەندەکانی بازاڕی کار لە کۆمپانیاکان بۆ نمونەوانەی لە بەشی سیاراتە خوێنن لەگە کۆمپانیاکانی سیارات هەماهەنگیە کرێ بۆ ئەوی بچن لەوێ خول ببینن 14 ڕۆژ 15 ڕۆژ لەوێ مێننەوە خولیان لەگەڵە بینن یان لەگەڵ ئەو شوێنانی دیکەش کە بەشە جیاوازەکانی پیشەیی ئێمە چەندین پسپۆڕیمان هەیە ئایا تاقیگە هەیە بەڵێ تاقیگەمان هەیە بەڵام بەشێکی قوتابخانەکانیشمان تاقیگەی نییە ئەم ئامانجانەی کە لێرە دانراون بۆ ئەوەیە کە وەزارەتی پەروەردە ئیتارێکی قانونی لەبەردەسا بێ زیاتر هەوڵ بدا کە تاقیگەکان بەهێز بکە ئەوەی مامۆستا ئەبوبەکر فەرمووی ئێمە لەگەڵ پێشنیاری یەکەمین کە بەستەنها تاقیکردنەوە نەبێ هەڵسەنگاندنەوە بێ بۆیە لە ڕێبەرێک بە پێڕەوێک ئەمە دەرەچێ بەڵام
ئەو خاڵی دیکە وەرگرتن لە زانکۆکانەوە و عیدی وەزارەتی خوێندنی باڵایە و پەیوەندی بە ئێمە نییە هەروەی کاک جەلالیش پەروەردە زۆر سپاس مادەی 16 بخوێنەوە بەڕێزان 2 دقەی بۆ هەیە 8 دقەمان دابووە بۆی وەڵامتان بەڵێ فەرموو سەبارەت بە مادەکە هەرچیتان هەبێ ئەبێ وەڵام داتەوە فەرموو بخوێنەوە مادەی 16 فەرموو تەوەری سێم بەشەکانی خوێندنی ئامادەی مادەی 16 یەکەم خۆناغی خوێندنی ئامادەی لە بەشی زانستی وێژەی پیشەیی پێک دێت دووەم بەشی زانستی وێژەی هەریەک لە پۆلەکانی دەیەم یازدەم و دوازدەهەم لە خۆ دەگرێت سێم بەشی پیشەی لە بەشی جۆراوجۆر پێک دێت کە ئەنجومەنی وەزارەت بڕیاری لێ دەدات و پۆلی دەیەم و یازدەهەم و دوازدەهەم لە خۆ دەگرێت چوارەم ئەنجومەنی وەزارەت بە پێی پێوەری بڕیار لێدراوی ئەنجومەنەکە بڕیاری وەرگرتنی خوێندکارانی پۆلی دەیەمی خوێندنی ئامادەی دەدات و دەتوانێت لەسەر بنەمای هەڵسەنگاندن و شایستەی لەسەر بەشەکانی زانستی وێژەی پیشەییدا دابەشام بکات پێنجەم ئەنجومەنی وەزارەت دەتوانێت پاش ئامادەکاری و هەماهەنگی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا بەشەکانی زانستی وێژەی بە پێی پسپۆڕی دابەشیان بکات شەشەم ئەنجومەنی وەزارەت دەتوانێت بە پێی پێویستی خوێندنگەی ئامادەی پیشەی حکومی بۆ پەیمانگای پەروەردەی پیشەی 5 ساڵە بگۆڕێت بەڵێ زۆر سپاس کێ قسەی هەیە لەسەر مادەی 16 بەدرێخان کاک دیاری کاک سیپان دکتۆر ئیسماعیل مامۆستا ئەبوبەکر مژدەخان مامۆستا عومەر سەرچنارخان هەڵەسخان مام بورهان دکتۆر شێرکۆ کاک زیاد گوستان سعید کاک فەیسەڵ کاک مەلا ناسر جارێ وا ئەنووسێ کاتی ئەوە نییە شیرین خان کاک بەهجەت کاک جەلال ڕۆژان خان کاک شێخ زاهیر کاک هێویدار لیزا خان کاک شێخ زاهیر بەناوی خۆی گەورە بەڕێ سەرۆکی پەرلەمان مادەی 16 لە خاڵی سێم و چارەم و پێنجەم و شەشەم هاتووە باسی ئەنجومەنێکەکە من تەماشام کرد لە سەرەتا پێناسەی ئەنجومەنە نەکراوە هەرچەندە لە مادەی 106 باسی پێکهێنانی ئەو ئەنجومەنە و دەسەڵاتەکانی ئەو ئەنجومەنە کراوە بەڵام لە ڕووی سیاغەکردن وا باشترا کە پێناسەی ئەنجومەنەکە بکرێ اینجا باسی ئەرکەکانی ئەنجومەن بکرێ بۆیە پێشنیارەکەم لەم مادەیە پێناسەی ئەنجومەن بکرێت اینجا ئەرکەکانی دیاری بکرێت خاڵی پێنجەم ئەنجومەنی وەزارەت دەتوانێت پاش ئامادەکردنی و هەماهەنگی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا بەشەکانی زانستی و وێژەیی بە پێی پسپۆری دابەش بکات لێرە پرسیار دەکەم مەبەست لە پسپۆری چییە ئەگەر مەبەست لەوەیە کە ئامادەی و وێژەیە خۆ هێشتا پسپۆریان دیاری نەکرایە چۆن دیاری دەکرێت و زۆر سوپاس بەڵێ زۆر سپاس کاک جەلال زۆر سپاس بەڕێ سەرۆکی پەرلەمان مادەی 16 شەشەم ئەنجومەنی وەزارەت با نەخوێنمەوە لە هەموو دنیا گرنگجێکی یەکجار زۆر بە ئامادەیی پیشەسازی بازرگانی کشتتوکاڵی دەدێت خۆزگا بە جددی بیرەوە دەکراوە بێتە پەیمانگای پەروەردەی پیشەی 5 ساڵەش چونکە وەک دەزانین لە وڵاتان ئەمە وڵاتێکی کشتتوکاڵین وڵاتێکی پیشسازین لە هەموو شتێک لە هەموو ڕوویەکەوە پێشکەوتنی بەڕاستی ینی خەڵک ئەو لە وڵاتی میسر زیرانی خۆمان ئەوەندە شانازی دەکەن کە دەریانە خەریک کولیەت تیگارە یان سەناعە بۆیە گرنگە بەڕاستی پەروەردەی پیشەی 5 ساڵە بێتە لە زیادی 3 ساڵە بۆی زیاتر گرنگی بە و سێ بەشە بدرێت زۆر سپاس
بەڵێ زۆر سپاس کاک بەهجەت. ناوی خودی مزن و دلوان برای سروکی پارلمان بشکانی خویندنی آمادهی ماده 16 خالی 4 حقیقت الویره انجمن وزارت پیشگیری که شیخ زهاری کم تیویا بیتاد با پیناسا کردن که چیه بس الویره انجمن وزارت سربنمای حلسانگاندن و شایستهی قطابی و خویندکارا دابش که سربشت زانستی و ویژه‌ای و پیشه‌ای از پیشنهاد کم بو برای وزیر پرورده الویره اعتماد بکت سر نمرت در چویت قطابی يعني البولا النهي مثلا المادة زانستي بنمونه اگر قطابيه كي درجة ويل فيزياء كيمياء احياء يان بيركاريت باش بون درجة ويل توجيه بكم بچيتا بشكل ادبي وبرعكسي ويجي هر وصابو بشديجي و شويله بيتن بنمای هلسانگاندن و شایسته‌ای و نمرکانی قطابی در چوی پولی نوی بنارتی و آرزوی قطابیش برچاو بهت اول گرتن. زور سپاس. بله زور سپاس روشن خان. برای سروکا پارلمانی برگه چوارم شما در 16 هست کن زیادتر وزیر پرورده و رونکردن سر بدتن بوم همیا جه گمانه افعال سانگاندنا عجبا اجباریه ولد کتن حتی نو که مثلا تو بشی ویژه‌ای یا زانستی اختیاریه نزان اف انجمنه ولد کتن ببت اختیاری دیوی هال سانگ ببت اجباری دیوی هال سانگاندنه همون بوچونا که بهجت و که شیخ زهاری پیشگیری آخت نتوانات کم سور سپاس کاک زیاد برا سەرۆکی پەرلەمان سەبارەت بە بڕگەی پێنج دیارە لە ڕابردوو لە ئێستاشە تاوەکو سێژ وایە ڕاستە وێژەوی زانستی لە زانکۆ و پەیمانگەکانەوە گیراون بەڵام بەشێک لە پیشەیەکانی جێگە کراونەتەوە کە ئەوانەی خواسییان هەبوو تومەحیەوەیان هەبووە بچن لە زانکۆ بخوێن بەڵام لەم بەرگەیە و دەرکەوتووە کە تەنیا وێژەی و فرسەتێکی نەهێشتۆتەوە بۆ پیشەیەکان لەبەرەوە پێویستەکە بە شێوەیەک لە شێوەکان پیشەیەکانیش لەگەڵ وێژەی و زانستیەکان ناوی بێت زۆر سپاس. بەڵێ سپاس گوڵستان خان گوڵستان سەعید. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 16 بڕگەی یەکەمیان کە ئاماژە بە بەشی زانستی و وێژەی و پیشەیەکە پێم باشە ئاماژە بکرێت بە ئامادەیی و پەیمانگا پەروەردەیی و پیشەیەکان چکە ئەوە زۆر گرنگە ئێمە پەیمانگاشمان هەیە کە 5 ساڵی و لە سەی متەوەستەوە ئەڕۆن لە نۆوە ئەڕۆن. سەبارەت بە بڕگەی چوارهەم پشتیوانی لە قسەکانی بەڕێز کاک شێخ زاهیر کاک بەهجەت ڕۆژانخانەکەم سەبارەت بە بڕگەی پێنجەمیشیان پشتیوانی لە قسەکانی کاک زیادەکەم سوپاس. بەڵێ زۆر سوپاس شیرین ئەمین شیرین خان. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 16 بڕگەی یەکەم پشتگیری لە قسەکانی گوڵستان خانەکەم و سەبارەت بە بڕگەی سێهەم کە دەڵێ بەشی پیشەی لە بەشی جۆرا و جۆر پێک دێت کە ئەنجومەنی وەزارەت بڕیاری لێ دەدات و پۆلەکانی دەیەم و یازدەیەم و دوازدەیەم لەخۆ دەگرێت پێشنیازی ئەوە دەکەم سەبارەت بەو بڕگەیە بۆ چەسپاندن و گرنگیدان بە بەشی پیشەی پێویستە دەرماڵە یاخود هاندانێک بۆ خوێندکار دابین بکرێت بۆ ئەوەی ڕوو لەو بەشەیە بکەن و سەبارەت بە بڕگەی چوارەم کە بەپێی ئەو بنەمای هەڵسەنگاندنە کە بۆ بەشەکانی با بڵێن زانست و وێژەی و پیشەیی دابش دەکرێت ئەم دابشکاریە بۆ وێژەیی وەزانستی و پیشەیی ڕاستی ڕەنگە ناهاوسەنگی دروست بکات لایەنی کەم هیچ نەبێت بەپێی زانستی و خولیا بێت چونکە لە وڵاتی ئێمەدا تاوکو ئێستاکە ئەتوانین بڵێن خولیا زەربی سفر کراوەتەوە بۆی کە تۆ خواستت هەبێت لەسەر بەشێک و ڕەنگە تموحت هەبێت و هەوڵی زیاتری بۆ بیت وەک ئەوەی کە فەرز بکرێت بەسەرتا بۆیە پێشنیازی ئەوە کەم لایەنی کەمیان لە ڕێگەی لیژنەیەکی معنیەوە کە دروست با بڵێن هەڵسەنگاندن بۆ توانای ئەو خوێندکارەیان ئەو فێرخوازە بکرێت سوپاس. بەڵێ زۆر سوپاس کاک فەیسەڵ. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم وەڵام من لە مادەی 16 پێشنیار دەکەم خاڵی چوارەم و پێنجەم لا ببرێت خاڵێکی تردا بندرێت بەم شێوەیە دەبێت خوێندکار سەرپشت بکرێت لە دەست نیشانکردنی هەر بەشێک لە بەشەکانی زانستی ویژەیی پیشەیی و پشتگیری لە قسەکانی کاک شێخ زاهیر کاک بەهجەت ڕۆژانخان کاک زیاد دەکەم.
بەڵێ سوپاس کاک مەلا ناسر. بەنای خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 16 من پێشنیارەکەم خاڵی 4 و 5 لا ببرێ ئەو دابەشکاریە لەلایەن ئەنجومەنی وەزارەت بۆ بەشەکانی وێژەی و زانستی و پیشەیی ناهەوسەنگی دروست دەکات خاڵێکی نوێ بەم شێوە دابنرێ خوێندکار ئازاد بێت لە هەڵبژاردننی بەشەکانی وێژەی و زانستی و پیشەیی و پشتگیری لە قسەکانی مامۆستا زیاد و کاک فەیسەڵ و برادەرانیشەکەم لەسەر ئەو خاڵە زۆر سوپاس. بەڵێ زۆر سوپاس. بەدریە خان. بەنای خۆی بەخشندەی میرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام منیش سەبارەت بە کۆی پرۆژە یاساکە لەگەڵ دەستخۆشی زۆرم بۆ هەردوو لیژنەی ئامادەکار زۆرێک لە مادەکان یا یەک تەوەری لە خۆگرتووە یا یەک دێڕی لە خۆگرتووە گەر بکرێ بە چەند بڕگەیەکەوە باشتر و تۆزێک چۆنەڵی کورتترە بێتەوە. سەبارەت بە مادەی 16 بۆ خاڵ یەکەم پشگیری لە قسەکانی گوڵستانخانەکەم بەڵام کە هەر خاڵ یەکەم دەڵێ لە بەشی زانستی وێژەی و پیشەیی من پرسیارێک ئاراسی جەنابی وەزیرەکەم ئەی خوێندنی ئیسلامی چی لێدە چۆتە سەر ئەوقاف یاخودنا و سەبارەت بە خاڵی چوارەم پشگیری لە قسەکانی شیرین ئەمینەکەم و بۆ خاڵی چوارەم پشگیری لە قسەکانی کاک زیادی ژەکەم بۆ خاڵی پێنجەمیش کە بەڵێ ئەوە کاک زیاد باسی پیشەیی کرد و ئەگەر خوێندنی ئیسلامی نەچۆتە سەر ئەوقاف جەنابی وەزیر باز لە چۆنەڵی بڕوانامەی خوێندنی ئیسلامی دەکاڵە هاوتایە بە بڕوانامەی وێژەی مەمنونە بەگەر وەڵام باتەوە ئایا سابت بۆ چۆتە سەر وەزارەتی ئەوقاف دەستان خۆش بە زۆر سوپاس. بەڵێ زۆر سوپاس کاک دیاری. بەڵام دەرەجەی وێژەیەکانی ئەو ستاندارد و پێوەرانی کە دانراون بۆ وێژەی هەبێت ئەو کاتە قەرار بدرێت نەک بسەپێنرێ بەسەریا چونکە لە مادەی 20 دەڵێت ئەکاتویستی کە بەشەکەی بگۆڕێت بۆ نمونە دەتوانێت بەشەکەی بگۆڕێت بۆی نەچێتە حاڵەتە سەرەتا جۆرێک لە ئارەزوومەندانی تێدا بێت بۆی دوای بیر لەوە نەکاتەوە بەشەکەی بگۆڕیان بڵێ بە زۆر دایانەوە سوپاس ڕوونە. بەڵێ کاکسیپان. بەڕێز سەرۆکا پەرلەمانی لە مادە 16 یەکەم هەمان پرسیارە بەدریا خانت کەم کە ئایا خواندنên ئیسلامی بە تەمامی چوونە سەر وەزارەتە ئەوقافێڤە یان نە لە برگا پێنجێژی پشگیریا گوتنێن کاک زیادی دکەم لە خاڵە چارێژی وەکو زۆربەیە بەڕێزان ئاماژە بێ چەندێک کە ئایا ئەف بنەمای هەر سانگاندنێ و شایستەبوونێ بچ شێوازە ئەگەڕۆنکردنی زیاتر جەنابی وەزیرە پەروەردە بدەتەمە ji بۆ یەکی هەم خوێندکارژی بزان و هەمژی بزان کە شێواز و میکانیزم دێ بچەڕنگ بیت و گەلێک سوپاس. زۆر سوپاس سوورسمان. بله بسم الله الرحمن الرحیم سەرۆکە پەرلەمانی خاڵایەکێ جەنابی وەزیری ما دوو خواندنی تەنژێک بێتە فەرقکردن ما هەندە مەدارس هەبوون سەر ئەوقافی هاتنە سەر تەربیە جارەکەی زۆرینەوە ئەوقافێ ما نەبەحسوەیە ما خواندنێکە هەی تەربیە دەها بۆ خواندنێت ئیسلامی الدراسات الإسلامية إعدادية الدراسات الإسلامية صبح درتشوي وين مدارسهم مدارس إعدادية إسلامية سرب تربية بابون أو مدارس شلي هاتن مصيري وانا ديف في ياسوي معنوي نموينة مدرسة دينية أو مقصدا بيونين أو مدرسة دينية أو سرب أوقافه هات يسر تربية جارك دي بريار هات دام زفري تفا جبلي وانا مدارس هبون ثانوية الدراسات الإسلامية بجا هند باجيرا ثانوية بوش إيكي متوسطي حتى ششي هند عرداجي بس آماديبو آمادية إسلامي آمادية دراسات الإسلامي أهم مصيري فان آمادية نا جواب يعني حس كم جواب أو نبيت أف مدارس في ديمايكي زفرين في أوقافه أو يا معلومة آمادية إسلامي عن ثانوية الدراسات الإسلامية كو بشك بون بشكك بون سيستمي تربية وتابعي تربية بون هر صالة حفته ده صالة حفته ده حتى بقى أو مدارس شلي هاتن مصيري وانا أكل دي في دي بد معنوي نماينة وبوشي نماينة بوناميني وسباس بله زور سپاس کاک مەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 16
بڕگەکانی پێشنیازەکەم بڕگەکانی دووەم و سێم لا ببرێ بڕگەی یەکەم بەم شێوەی لێکرێ قۆناغی خوێندنی ئامادەی لە بەشی زانستی وێژەی و پیشەیی پێک دێت و هەرێک لە پۆلەکانی دەیەم یانزەیەم و دوانزەیەم لە خۆ دەگرێت چوارەم طبعا بڕگەی چوارەمە بێتە بڕگەی دووەم ئەنجومەنی وەزارەت لا ببرێ بەپێی یەکسەر وا داخل بین بەپێی پێوەری بڕیار لێدراوی ئەنجومەنی وەزارەت بڕیار لە وەرگرتنی خوێندکارانی پۆلی دێمی خوێندنی ئامادەی دەدرێت دەتوانێت وشەی دەتوانێت لێرە لا ببرێ یعنی ئەشتوانێ نەیکات یعنی اختیاریە بۆی ئەمە پێویستەکە ئەمر بێ لێرەیە دەتوانێت نا یەکسەر لەسەر بنەمای هەڵسەنگاردن و شایستەی بەسەر بەشەکانی زانستی و وێژەی و پیشەییدا دابەش دەکرێن ئەو یعنی ئەمرێ هێن بێت بەنسبەت خاڵی بڕگەی پێنجەم بێتە بڕگەی سێم دیسانەوە دەتوانێت لا ببرێت چونکە وەکو پێشتر باسم کرد کە مەسەلەکە اختیاریە بێت بۆیە بۆ ئەنجومەنی وەزیران نابێ اختیاری بێ لێرەیە ئەنجومەنی وەزارەت ئەنجومەنی وەزارەت پاش ئامادەکاری و هەمانگی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا بەشەکانی زانستی و وێژەی بەبی پسپۆڕی دابەش دەکات شەشەمیان هیچم نییە و زۆر سپاس کاکمام زۆر سپاس سەرچنارخان بەڕێز پەرلەمان لە بڕگەی یەکەم منیش پشگیری لە بەڕێزان بەدرێخان و کاکتۆ ئیسماعیلەکەم لەسەر ئەوەی کە خوێندنی ئیسلامی چی لێ هاتووە و ئەگەر چوەتە سەر وەزارەتی ئەوقاف ڕوونکردنەوەمان بنێ ئەگەرنا ئەبێ لێرە لە دوای بڕگەی یەکەم کاڵە قۆناغی خوێندنی ئامادەی لە بەشی زانستی وێژەی و پیشەیی و پێ بڵێ خوێندنی ئیسلامی پێک دێت ئەگەر چوو بێتە سەر وەزارەتی ئەوقاف ڕوونکردنەوەمان بێت چکۆ ناکرێت بە معەلاقی ئەو بابەتە بمێنێتەوە سەبارەت بە تەوەری سێم کە نووسراوە بەشەکانی خوێندنی ئامادەیی یعنی ئەبێ بەشی خوێندنی ئامادەیی بێت یعنی بڕگەی یەکەم و بڕگەی دووە مەگرێتەوە لەگەڵ بڕگەی سێمە ئەمما بڕگەی چوارەم و پێنجەم و شەشەم کە ئەنجومەنی وەزارەتە و لە مادەی یەک بڕگەی پێنجەمە باسی ئەنجومەتی وەزارەتی پەروەردەی کردووە ئەبێ بگەڕێتەوە بچێتەوە سەر مادەی 161 ئەم یاسایە چکە لەوێ باسی ئەنجومەنی وەزارەتەکات و ئەمەش لە ئەرکەکانی ئەنجومەنی وەزارەتە نەک لە بەشەکانی خوێندنی ئامادەیە بێت و سپاس بەڵێ زۆر سپاس لیزاخان لێرە نییە ڕۆبی ناخان ببوورە مایکەکان ئیش ناکات لە دکتۆرە بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا پشتگیری لە بۆچوونەکانی کاک دیاریەکەم بڕگەی چوارەم لە مادەی 16 تەناقض لەگەڵ مادەی 20 دروستەکە چونکە لێرە لە بڕگەی چوارەم ئەڵێ ئەنجومەنی وەزارەت بە پێی پێوەەر بڕیار ئەدا کە قوتابیەکە بچێتە چ بەشێک بەڵام لە مادەی 20 ئەڵێ خوێندکاری ئامادەی مافی گۆڕینی بەشەکەی هەیە بۆ بەشێکی تر بۆ جنابی وەزیرەکەم ئایا ئەم دوو ئەم مادەی و ئەم بڕگەیە چۆن ئەتوانین ببنە تەواوکەری یەکتر و زۆر زۆر سپاس بەڵێ زۆر سپاس لیزاخان کاکێ ویدار بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 16 مادەیەکی گرنگە حازری قوتابیە بۆ خوێندنی باڵا ئەمە پرسیارم هەیە لە بەڕێز جەنابی وەزیر بەشی سێم ینی ئێستا ئەم مادەیە سێ ڕەهەندیە دوو ڕەهەندیە خوێندنی میهانیە و خوێندنی پێڵێن مەدەنی دەشتە کولیاکانی تکە کە زۆربەی تەڵەبەکانی ئێستا لەو کولیانەی تر دەخوێنن ینی دەشتە و قانونە و علوم سیاسەیە و طوبەوەوانە بەشی پیشەیی چۆن پۆڵێنتان کردیە چەند بەشە یعنی ئەم پیشەیە وەختی خۆی من لە سەفی سێ متەوەسە بووم دەیانگوت لە زاخۆی عەدادیەتی سیناعە هەبوو خەڵ لەوێ گڵوب دروست دەکات ینی تەقەت باشترین تەڵەبەکانی زۆرترین نمرەی هەبوو دەچوویە ئامادەیی زیراعە لە زاخۆ کشت و کاڵ ئێستا نەماوە شکر اینجا ئەم بەشەی کە ئێوە باسیەکەم پێشەیەکە چۆنە چۆن تەتەوری دەکاتن ئەوە بناغەیەکی باشە بۆ هاندانی قوتابیەکانی ئێمە بۆ دروستکردنی کارگا دەستی کار ینی لە دهۆک لە بیرمە شەقامی خەیات هەبوو شەقامی حەدادەکان هەبوو هی نەجارەکان هەبوو ینی هی پیشەی بوو ئێستا بەس ناوەکەی ماوە پیشەکەی تێدا نەماوە لە زاخۆ باشترین ئامادەی پیشەسازی و زیراعە هەبوو ناوی نەماوە هەیە بەس ناوی نییە ئیجاد
اینجا ئەم پیشەیەکە گەر جەنابەت بۆ ئێمە ڕوون بکەیەوە چۆنە دەتانەوێت فکرت چییە لێ چەند تەتەور بکەن زۆر سوپاس. سپاس ڕۆبینە خان. بەێ بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 16 بڕگەی 4 دەڵێتن ئەنجومەنی دەتوانیت لەسەر بەناماری هەڵسەنگاندن لەسەر بەشەکانی زانستی وێژەی و پێشەیدا بەش دەکات ئایا قوتابی خۆی بەشی خۆی هەڵنابژێریت بۆ وێژەی یاخود زانستی ئەگەر جەنابی وەزیر لەسەر ئەم مادە تەوضیحێک بدات مەبەستی چی ئەنجومەنی دابەش دەکات بە چه مێکانیزم دابەش دەکات. بەڵێ زۆر سپاس. هەڵەست خان. بەڕێز سەرۆکا پەرلەمانی سەبارەت مادە 16 یەکەم پشتگیریە سەرچنارخانی و بەدریاخان و کاکسیپان و دکتۆر ئیسماعیل بکەم تەوزیحێک هەبێتن سەرخواندنە ئیسلامی. مادە 2 گەل مادە 1 بێتە دەمەچکردنێ پشتگیریە بورهانی دکەم. سەبارەت خاڵا 4 و 5 و 6 پشتگیریە سەرچنارخانی دکەم چونکە ئەوە مادە 161 هەی ئەرکێ ئەنجومەنێ وەزارەتی چوبانە ویرەخی دا باشتر بتن. بەڵێ زۆر سپاس دکتۆر شێرکۆ. خۆم پەروەردەی ئیسلامی مەوزوعی ئەوەی کە چۆتە سەر ئەوقاف پەروەردە و خوێندن اختصاصی وەزارەتی پەروەردەیە چۆن ئەمە ئەدرێتە وەزارەتی ئەوقاف کە اختصاصی ئەو نییە لەو لاشەوە وەزیری ئەوقاف کتاب دەرەکاڵێ ئەوەی پسپۆر ڕێبێ نابێ قورئان بڵێتەوە خۆشی ممارەسەی ئیشێکەکە کە اختصاصی ئەو نییە کە پەروەردە و خوێندنە بۆیە تەنها نەک ئەعدادیاتی ئیسلامی کە ئەوە یعنی داوای وەڵامەکەین لەسەری تەنانەت تەرحیلکردنی بە وەزارەتی ئەوقافیش جێی پرسیارە چۆن وەزارەتی ئەوقاف ممارەسەی اختصاصی پەروەردە و خوێندن بکە لە کاتێکە اختصاصی وەزارەتێکی ترە کە وەزارەتی پەروەردەیە بۆ ئەنێرێتە سەر وەزارەتێکی تر. سپاس. بەڵێ زۆر سپاس بەڕێزان مادەی 88 بڕگەی دووهەم ئەگەر لە کاتی گفتوگۆکردنی پرۆژە یان پێشنیازەکە وەزیری پەیوەندیدار ئامادە بوو دەتوانێت لەبارەی هەر مادەیەکەوە دوو خولەک بدوێ. ئێمە وتومانە پێنجیش کە مخالەفەمان کردووە لە سەروی پێنجەکەشەوە 3 دقەی تر 8 دقە قسەی کردووە. ئەگەر وا دەڵێ مادەکە وا دەڵێ دەستکاریکەن بەڕێزان هەموارێک بۆ پەیڕەوی ناوخۆ پێشکەشکەن بڵێن کاتی هەنجومەنی وەزیران و وەزیرە بەڕێزەکان کراوە دەبێت لە کاتی قسەکردن لە هۆڵی پەرلەمان بەڵام چەندین جار و تووتانە وەزیرەکان زۆر درێژ داڵدڕیەکەن. مامۆستا بووبەکر فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من کران لەبارەی هەموو خوێندنی پیشەی و خوێندنی ئیسلامی بۆیە پشتگیری سەرچنارخان و کاک زیاد و کاک دیاری و خاتو شیرین ئەمین و کاک مەرا ناسر و کاک سفان و دکتۆر ئیسماعیل دەکەم. سپاس. مامۆستا عومەر فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان من سەبارەت بە بڕگەی 4 طبعا لێرە میکانیزمێک خراوەتە ڕوو بۆی عیلاجی ئەو میکانیزمە بێکەوە تێنەگەێنرێت کە ئەنجومەنی وەزارەت بە ئیجباری یا لەسەر بنەمای هەڵسەنگاندن بەشەکان دابەشەکە وشەی خواستی خوێندکاری بۆ زیاد بکرێواتە دەتوانێت لەسەر بنەمای هەڵسەنگاندن و شایستەیی و خواستی خوێندکار. بەڵێ زۆر سەبارەت بە بڕگەی 5 عفومکە زۆر سپاس. پاش ئامادەکاری و هەماهەنگی لەگەڵ وەزارەتی خوێندنی ماڵەوە طبعا ئەم بڕگەیە زۆر گرنگە بەڕاستی من حەزمە کرد ئەم یاسایە نەک 176 مادە 400 مادەش بووایە و خوێندنی باڵاشی پێکەوە کۆک کردایەتەوە بۆ ئەوەی پەروەردە و خوێندنی باڵا وەکو سیستەمێکی متەکامل بەیەکەوە مامەڵەی لەگەڵ بکرێ بەداخەوە نەبوونی ئەم هەماهەنگی و پێکەوە کارکردنی وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا کە لە ڕابردووە لە کابینەکانی ڕابردووە ڕنگدانەوەی سیاسیشی هەبووە یعنی زۆربەی کات ئەگەر نەڵێم هەر هەموو کابینەکان وەزیر لە حیزبێک بووە هی پەروەردە خوێندنی باڵا لە حیزبێکی تر بووە ئەمە ڕنگدانەوەی بووە لەسەر پێکەوە کارنەکردن و هەماهەنگی وەزارەتەکان بەیەکەوە لە کاتێکە ئێمە ئەو مناڵەی لە 6 ساڵی ئەنێرینە پۆلی یەکی سەرەتایی ئەمانەوێت بەیەکەوە هەموو ئەو سیستم و منهەجەی تا زانکۆش تەواوەکە هەموو متەکامل بێ ئەو ئینسانە ساڵحە دروستە خزمەتکارە یاسا دۆستەی کە ئەمانەوێت دروستیکەین هەموو بەیەکەوە یعنی ئەتوانین دروستیەکەین هەم پەروەردە و هەم خوێندنی باڵا بۆیە ئەم بڕگەی 5 زۆر جوان و زۆر چاکە تەنانەت ئەگەر لە ئامانجەکانی شابووایە من هەر پێی ڕازی بووم بەڵام ئایا وەزارەتی پەروەردە هیچ پرۆژەیەکی لەم جۆرەی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا تاوتوێ کردووە چونکە ئەمەش ئەوەی کاگەوبەکر لە مادەی پێشوو مناقەشەی کرد تقریبا ئەوەش حەلەکە
کە بەشەکانی زانستی وێژەیی بۆ بەشی ورتر جیا بکرێنەوە کە ئێستا ئەزانین کە قوتابی و خوێندکار ئەکرێ باڵسەنگاندن پسپۆڕانەتر باشتر بابەتیانەتر بۆ اختصاسەکانی لە زانکۆ ئامادە بکرێت. زۆر سپاس مامۆستا عومەر. بەنای خی گەورە میهرەبان بەڕێستەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 16 پشتیوانی لە قسەکانی کاک دکتۆر شێرکە و کاک سیپان و دکتۆری ئیسماعیل و بەدریەخان و مامۆستا ئەوبەکر و هەلسخان و سەرچنارخان دەکەم سەبارەت بە خوێندنی ئیسلامیەکە و من پێم وایە خوێندنی ئیسلامی خوێندنە و ڕەبتی بە وەزارەتی تەربیەوە هەیە بۆچی دەخرێتە سەر وەزارەتی ئەوقاف چکەوە تەربیە. سەبارەت بە خاڵی دووەم پێشنیار دەکەم بەشی وشەی پیشەیی بۆ زیاد بکرێ چکە لە خاڵی سێمدا نیوە دێڕێک هەر بە زیادە نووسراوەتەوە. وەزیر باسیەوەی کرد کە ئەو پرۆژەیە بۆ لەبەرکردن نییە. ڕاستە منیش دەزانم هەمومان زین کە بۆ لەبەرکردن نیە نە خوێندەوارێکیشەوە دەزانێ بەڵام یاسایەکی کرچ و کاڵ و دوور و درێ بەس لەبەر دوور و درێژکردنەوە ئێستا بەس بە زیادکردنی وشەی پیشەیی لە بەرگەی دووەمدا خاڵی سێم هەل دەبێ ینی نیوە دێڕێکی لێ زیادە. سەبارەت بە خاڵی چوارەم پێشنیار دەکەم ئارەزوومەندانە بێ چکە لە خاڵی بیستدا کە دەڵێ خوێندکار مافی گۆڕینی بەشەکەی هەم کێشە بۆ خوێندکارەکە دروست دەبێ هەم کێشە لەوانەیە بۆ ئامادەیەکە دروست بێ ئەم ڕۆتینیات بۆ وەزارەت دروست دەبێنی پێشنیار دەکەم ئەو بەرگەیە ئارەزوومەندانە بێت. سەبارەت بە خاڵی پێنجەمیش وشەی دەتوانێت لا ببرێت و لە کۆتاییدا وشەی بکات بکرێتە دەکات و بۆچی ئەی پیشەی بۆ لێ جیا کراوەتەوە. سپاس. بەڵێ زۆر سپاس. پێشەوەی دەرفەت بدەین بە بەڕێز وەزیر بۆی قسە بکە بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی سەبارەت بە نووسینەوەی تێبینیەکان ڕوونکردنەوەیەکی داوە بە سەرۆکایەتی ئەمانەیە باسی بکەین بەڕێزیان نەک بۆ ئەم قانونە بۆ هەموو قانونەکان تۆماری دانیشتنی پەرلەمان ئەباتەوە بۆ ماڵەوە هەموو ئەندامێکی پەرلەمان هەر قسەیەکی وتبێ ئینووسێتەوە هەر دەقەی چەند بووە سانی چەند بووە ئینووسێتەوە و چەند ئەندامی پەرلەمان پشتگیری ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی کردووە ئینووسێتەوە و هەر پێشنیارێکی ئەندامانی بەڕێزی پەرلەمان کەسی کۆتایی و پێش کۆتایی بێ ئینووسێتەوە هەر هەمووی هێنێتە ناو کۆبوونەوەی لیژنەی یاسایی اینجا عەرزەکرێ واتە هیچ شتێک نییە بە ڕێزان ئەندامی پەرلەمان بیڵێن و پێشنیاریان هەبێ و پشتیوانی هەبێ بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی تەزجیلی نەکاو نەیهێنێتە بەردەمی لیژنەکە و ئێمە متمانەمان بە سەرۆکی لیژنەی یاسایی هەیە. بەڵێ بەڕێز وەزیری پەروەردە. بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆر سوپاس. سەبارەت بە تێبینی بە ڕێزان سەبارەت بەوەی سانەوەی دراساتی ئیسلامی نەماوە سانەوەی دراساتی ئیسلامی دایان ساڵە نەماوە لەبەرەوەی خوێندنی ئیسلامی لە وەزارەتی ئەوقاف بوو بەڕێزان بە فەرمانێک خوێندنی ئیسلامی گوازراوەتەوە سەر وەزارەتی ئەوقاف واتە لەسەر وەزارەتی پەروەردە نامێنێ و ئێستا پرۆسەکە لە جێبەجێکردنە لە جاکردنەوەی میلاک لە جاکردنەوەی باڵەخانەکان لە هەموو بابەتانە دەتوانن لیژنەی ئەوقافتان هەیە بە خۆتان لە ڕێگەی وەزارەتی ئەوقاف و متابعە بکەن و پرسیار بکەم پێشتریش لەسەر ئەوقاف بووە چەند ساڵێک هاتووەتە سەر پەروەردە بەڕاستی استراتیژی وەزارەتی ئەوقاف من تەوزیحی ناکەم دەکرێت خۆیان تەوزیحیکەم بەڵام لەوا چێمە بەسییانەوە بێت لە چوارچێوەی وەزارەتەکەی خۆیانە پێگەیاندنیان هەبێ بۆ دەرچوانە بۆ ئایمە و بۆ خۆتەباکان لە مزگەوتەکانە ئەکرێت لەوان زیاتر بپرسم بەڕاستی بەڵام لەگەڵ تیمەکانی ئێمە و ئەو لیژنە مشتەرەکەی کە هەبوو ئێمەش قەنەعەتمان هەبووە کە لەلای ئەوان بێ تەنها وەزارەتی ئەوقافیش نییە کە خوێندنی لەلا بێ پەیمانگەکانی ناویستانیش سەر بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتین پرۆسەی خوێندنە بەڵام وەزارەتی پەروەردە هاوکاریانە قوتابخانەکانی خوێندنگەکانی چاکسازیەکان لە زیندانەکانە ئێمە 369 مامۆسامان بۆ دابین کردو ئەفو 59 مامۆسامان بۆ دیاوین کردو کە 369 قوتابی خوێندکاری هەیە بەڵام وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی سەرپرشتیانەکە لەبەرەوە هەمانجیانە هەیە بەڕێزان سەبارەت بەم مادەیە وابزانم باش تێک نەگەیشتنێک لە بابەتی خاڵی پێنجەم لای کاک جەمال و مژدەخان بە تایبەتی هەبوو دەڵێ ئەنجومەنی وەزارە دەتوانێت پاش ئامادەکاری هەمانجی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵادا بەشەکانی زانستی و وێژەی بەپێی پسپۆڕی دابشکە لەبەرەوە
باسی پیشەیی نەکردووە لەبەرەوە بەشی پیشەیی خۆی دابەشکراوە بۆ ئەقسام 4 جۆری عەدادەی پیشەیی هەیە سناعەت تیجارە زراعە سیاحە بەڵام نزیکی 30 بەشیان هەیە ئەوانە ئەوان خۆیان دابەشکراون بۆیە لێرە باسی پیشەیی ناکە بەشی پیشەیی خۆی دابەشکراوە باسی علمی و باسی ئەدەبیەکە وەکو عەرزم کردن ئەتوانێت بەشی ئەدەبی بکرێتە بەشی وێژەیی و هەروەها هونەری ئەتوانێت بەشی علمی بکرێتە بەشی ئەحیایی و بەشی تەطبیقی ئەوە وەکو توانین وەگەر وەزارەت بە گونجاوی زانی بە هەمانجی لەگە خوێندنی باڵا ئەتوانێت و بەرنامەیە دابنێ سەبارەت بە وەرگرتنی قوتابیان ئەو پێوەرانەی کە دیاری یەکرێن بۆ وەرگرتنی قوتابی لە قۆناغی ئامادەی کە لێرە نووسراوە بەڕێزان زۆر مناقەشان کرد بەس کاکمەم پێی پێبرد کە بابەتەکاڵێ ئەتوانێ وەزارەت ئەمە بکە یعنی مەرج نییە وەزارەت بیکە بەڵام هەر کاتێک وەزارەت بە گونجاوی زانی کە دەرچۆکانی پۆلی نۆ لەسەر بەشەکانی زانستی یان وێژەی یان پیشەیی دابشکە بە میکانیزم بە پێوەەر دەتوانێت داوەشیان بکە ئەو بابەتەی هەر قوتابیەک دەرچێ ئەتوانێت بچێتە کولێ تۆ بخوێنێ بۆ چییە بۆ دوورکردنی هاوسەنجی نییە ئەو قوتا هەر کەسێ دەرچێت توانێت بچێت لە بەشی یاسا بخوێنێ حتمما پێوەەر هەیە بۆ وەرگرتن ئەمەش مەبەستەکە لێرە ئەوەیە وەزارەت ئەگەر بە گونجاوی زانی چونکە ئیتیجاهەکە بەرەو ئاراستەی ناهاوسەنجێکی زۆرە ڕوە ئەگەر داتای ژمارەی قوتابیان و خوێندکارانی پیشەیی و وێژەیی و زانستیتان پێ بڵم گاپێکی زۆر هەیە بەڕاستی ئەوە ئەگەر لە ئایندەش بەو شێوانە بڕوە لاچێ زۆر بێ ئەقسام هەردابخی وان هیچ ڕەغبەتێکی لەسەر نەبێ گرنگیدان بە خوێندنی پیشەیش پێویستی باندێ پێوەرە مەرزنی ئەو پێوەرانە 100% هەمووی پێوەری ئیجباری بن دیاری نەکراوە دەڵێ پێوەرەکان ئەنجومەنی وەزارەت دیاریانەکە حتمما بەهاندانەوە بۆ ئەوەی کە تۆ قوتابیەک بنێری بۆ خوێندنی پیشەیی دەبێ هانی بدەیت دەبێ و کولتورە لە کۆمەلگا کۆتایی پێبێنی کە خوێندنگا پیشەیەکانی ئەمە شوێنی ئەو کەسانە من کە نمری باشیان نێناوە ئەمە ئەنجومەنی وەزارەت لە کاتی خۆی بڕیاری لێدا بابەتەکە بابەتێکی اختیاریە هەر تەوزیحەکە لەسەر ئەوە بوو زیاتر کە بوو بە گرفت بۆ بەڕێزە بەڵێ زۆر سپاس بەڵێ فەرموو عفوا سەرۆکە پەرلەمانی مە دوو جوورێت خواندنەی تێی ما خواندنەکایە تەخەسوسی هەدەف ژێ ئەم بەرهەفکەین ئامادەکەین ببنە ئیمام و خەتیب وما خواندنەکە ئیسلامیە هەی وەکو خواندنەکە گشت یا عام وەکو هەمی خواندنێت دی بري نكاد قد ثانويات الدراسات الإسلامية أن إعدادية الإسلامية أو علاقات بنت فنابود نتطا ما ذكرن ببيت إمام وخطيب ممكن بيت مدرس اللغة عربية ممكن ببيت مدرس تربية إسلامية أجار تربية اكتفاء بندي كربيت بس شنكي أو مدارس الدينية هدف شيء ببنى إمام وخطيب نقل كينا أوقافه والفيري نمينيت أم بيشنيار كان بيشنيار أخوه جاركادي نبيجن تاهم مفنينه مدارس إسلامي جاركادي هكر هاد من اللغو كان نظام چه ادياتنا برياره كي قانونه كي نظام جاركادي بيتا تثبيت كرن وكو بيشنيار من أفا جاركادي بيتا تثبيت كرن فواز بيجم أفيت بسيار كري أكل جي بسيار كان هميجي بيشتجريا بيشتفانيا فيت كان شبرهن ده بسياره كري فببيتا بوچونك اقتراحك پشتوانی بو هی بیت کرد ناف بو خواندنا سیده و سپاس بله زور سپاس بله مادی دوای بخوێنەوە تەوەری چوارەم تەواوکردنی خوێندن لە قۆناغی ئامادەیی مادەی 17 بۆ تێپەڕکردنی قۆناغی خوێندنی ئامادەیی بەشی زانستی و وێژەیی و پیشەیی دەبێت خوێندکار تەواوی بابەتەکانی پرۆگرامی خوێندنی خوێند بێت و تیایدا سەرکەوتوو بێت بەڵێ بەڕێزان کێوێ قسە لەسەر و مادەیە بکە بەڵێ بیان نووسە
بەڵێ بەڕێزان ئەو بەڕێزانەوە لەسەر مادەی 17 گفتوگۆکەم بریتین لە بەڕێزان با دوای شیرین خانی دوا با دکتۆر ئیجازە هەبن بەڕێزان شیرین خان لە جێ خۆتەوە نا بەڕێزان 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 شیرین خان ئەگەر ئیجازە بی ئەگەر ئیجازە بن ئەگەر ئیجازە بی بەڕێز سەرۆکی پەرلەمانیش تێبینیەکی بۆ نووسیوی تکاتان لێکم بەڕێزان ئەم مەسئولیەتێکی مشتەرەکە چاوەڕێکەن بەڕێزان نابێت نابێت بەڕێز نابێت بەڕێزان بەڕێزان شیرین خان ئەگەر ئیجازە بی شیرین خان ئەگەر ئیجازە بی ئەم مەسئولیەتەی تەنایی جەنابەت نییە هیتام هەموو پەرلەمانی کوردستانە چاوەڕێیەکەین ئێستا برادرانمان ڕاستپاردوون زانیاریەکی پوختمان بنێ بۆی بە دوواداچوونێکی ورد بکرێتەوە لەسەری سەرۆکایەتی پەرلەمان هەر هەڵوێستێکی تند و ئیدانە بێت پێشەوەی گرینە بەر لەبەرەوە تکاتان لێکم لەسەر کۆبوونەوەکی خۆمان بەردەوامە بین ئەوە سەرۆکی پەرلەمان چۆتە دەرێ بۆی بە دوواداچوونێ بکات چاوەڕێکەن تا بتوانین سەرۆکایەتی پەرلەمان بە ئەرکی پەرلەمانی و یاسای خۆی هەڵەسێ ئەم بەڕێزانە ئەیانەوێت ئەم بەڕێزانە باشە شیرین خان چاوەڕێکە ئەم بەڕێزانە ئەیانەوێت لەسەر ئەم مادەی گفتوگۆکەن بەدرێخان مامۆستا عومەر کاکتۆر ئیسماعیل نەجات خان گوڵستان خان گوڵستان سعید شیرین ئەمین دکتۆر ڕێبوار ڕۆژان خان دکتۆر شێرکۆ دکتۆر ڕێبوار فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من لە دانیشتنی ڕابردووش ڕێنماییەکی وەزارەتی پەروەردە بوو لەبەرەوە کاتێ جەنابی وەزیری پەروەردە لەوێ نەبوو حەزەکەم دووبارەیەکەمەوە گرنگە ئەویش کە پەیوەستە بە چارەنووسی قوتابیان ڕێنماییەکەی لە وەزارەتی پەروەردە پەیوەستە بە تاقیکردنەوەکان ڕێنماییەکان جەخت لەسەرەوە کاتەوە کاتێک کە قوتابی بۆ 2 ساڵ لە پۆڵێکە بکەوێ دوایەوە بچێتە ئەزمموی دەرەکیەکان لەوێ شەو بکەوێت بۆی نییە بچێ درێژە بە خوێندندەم پێم وایە ئەمە ستەمێکە لە قوتابی و لە ئایندەی خوێندنی قوتابیە کرێ داوام لە بەڕێز وەزیری پەروەردەیە هەموارێکی ئەم ڕێنمایە بکە سپاس زۆر سپاس کاکتۆ شێرکۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە ئیزافەکردنی باسی ئیسلامی ئەڵێ زانستی وێژەیی پیشەیی و ئیسلامی لەبەرەوەی کە لە منهەجا تەسبیت کراوە لەم یاسایەشە تەسبیت ئەکرێت کە مادەی پەروەردەی ئیسلامی ئەساسیە وەکو مادەکانی تر سپاس زۆر سپاس ڕۆژان خان بەڕێز سەرۆکی پەرلەمانی دەستپێکێت دەستخۆشی لژنا تایبەتمەند دکەم و هەروەسا وەزارەتێ بۆ دروستکردنەوەی پرۆژە یاسایی ڕاستی زۆر گرنگە تیبینیا من سەر مادە هەفدە وشا بوو تێپارکردنی باشترە ئەگەر بنویسم بوو دەست بە ئینانە باوەرنامە بە کەلوریوسێ کو ئەف هەردوو بەشە تەواوت بتن و یا دیژە دیبلۆمەیەکیت بۆ پێشەیی هەرەوە زۆر سپاس زۆر سپاس گوڵستان خان گوڵستان سعید بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی حەڤە جاریکە من تاکید لەوە بکەمەوە لە بەشی زانستی و وێژەی ئامادەیی و پەیمانگا پیشەیەکان وەک پەیمانگای نەوت کۆمپیوتەر ئەوەی کە هەیە لە ئێستالەرینە ئەوانە ئیزافە بکرێت زۆر سپاس بەڵێ بەڕێزان مامۆستا نەجات بەڕێز سەرۆکی پەرلەمانی پێشەکی بخێرهاتنا ڕێزداران هەردوو وەزیران و شاندێتگەل دەکەین لیبرال پرسیارم بۆ جەنابێ وەزیریە تمامکردنەوە خوێندنێن قوناغن ئامادەیی دێ چاوە سەرکەفتی بیت ئەگەر ئەف قوناغا زۆر هەستیار و گرنگە ئەگەر بهێ قوتابخانێن بێ قوناغا دوازدێ لە دەربەی سەنتەرێت پارێزگەها تو ببینی مامۆستای تایبەتمەند زۆر تکێمن وەک فیزیا کیمیا بیرکاری و ڕێژاکە مازن جی تکێمن لوا قوناغێت دوازدێدا
لكن برای خود دینه بونمونه من دبر آمدی و بگیرین او دبر که چیاییه که برای خود حتی سه هیچ جدبورن اف ماده نه نگوتن قطبی ل باش بنون بیت زارمند کوب سرکفتی با قناغا درباس نکن دو پیشنهاد دو جانب رزداری هین او اگر بیره پیشنهاد من او که بهتر دامازراندن ها و بابت حسیار بو سنتر در وی پارزگاه ها بهتر کردن دو آمانجی هبن اوجی پرکه نام و شایا و همان وقت دانجی دلیبتکاری با داورا چون دلیبتکاری جنینن با داورا به هنده دبها دو بشایا پرکت هکم برای خمدن سالانو تو هفته حتی 2005 سیاست کبو وزارت پرورده اوجی او بو کو هندان مامستان بهتر کردن بو وقت خانه اوید مامستای تایبتمند کم لشتی اف مدت بینو کما اشارت بداین آنجی بلکه انگلیزی جیت دابیتون ما بابت ویژه‌ای جیت دا هبن هندان هبیتن به حالتی داد همه قطبخانه ها نپرکرن و داد پروری سرانسر حرم کردستانی جبهه بیتو زور سپاس. زۆر سپاس شیرین خان شیرین ئەمین بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی حەفە قسەکانی من کرا پشتگیری لە ڕێی دکتۆر شێرکۆ و زایدە گوڵستان خان بەدرێ خان بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان من پێشنیارەکەم ئەم دوو تەوەرەیە بکرێ بە یەک لەبەرەوەی مادەکە تەنها یەک تەوەرەی لەخۆ گرتووە و منیش هەمان پێشنیاری کاک دکتۆر شێرکۆم هەیە کە وازە پرۆگرامەکە بۆ پرۆگرامی ئیسلامی تێدا نییە کە بڕیاری لەسەردراوە کە لە پێشدا پەروەردەی ئاینی بوو داواکەم جەنابی وەزیر ڕوونکردنەوەیەک با زۆر سپاس بەڕێزان پێشەوەی ئەگەر داوا لە فراکسیۆنەکانەکەم ئاگاداریان دامەکانیان بکەنەوە بێ زەحمەت بێنەوە ژوورێ بۆ یەگەر دوای بەڕێ سەرۆکی پەرلەماناتەوە پێویستی بار بابەتێک کرد گفتوگۆی لەسەرکەین مامۆستا عومەر بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی حەڤە تەبعاً ئەمە بە مەرج گیراوە لە بابەتەکانی پرۆگرامی خوێندن سەرکەوتوو بێ خوێندکارەکە بەڵام لە مادەی هەژدە باز لە پرۆژەی ئامادەییەکە لێرەش بە مەرج گیراوە پرۆژەی ئامادەیی هەبێ اینجا بە سەرکەوتوو حسابە بۆیە ئەگەرچی من قسەم لەسەر پرۆژەی ئامادەیی هەیە بەڵام بۆیە پێم وایە ئەبێت پرۆژەی ئامادەییش بە مەرج بگیرێ لە مادەی حەڤە چونکە لێرە بابەتەکانی پرۆگرامی خوێندن لە پێناسەکانە پرۆژەی ئامادەیی ناگرێتەوە زۆر سپاس زۆر سپاس کاکتۆر ئیسماعیل بسم الله الرحمن الرحیم بله رئیسدار سروکی پارلمانی جارکه دی داخوازی خواست دوپات که مفهولی خواندنت اسلامی بیند ناف پروگرام ناف یاسای دا و دیسا جارکه دی بیش مفهم من بس من دراسات اسلامیه نه مدرسه دینیه سرب اوقافه بیا مدرسه دینیه سر اوقاف جدایه او نابتا پاسا و حجات که بشید مادم اوقاف هیا هوجانین الویره هبیدن و جدا هبو بوچی هاتا را کرم بو نازم رتفه پیشگیریا وان بوچونات یم دکتر شیرکو و خوشکا شیرین کو اف دیا خوشکا بدریا زبرتفه مدرسه اسلامی و سپاس بەڕێز جەنابی وەزیر ئەگەر لەماوەی دوو سێ دقەیەکە بتوانی بە کورتی بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە بردومانکردنی ئەو ناوچانەی کە قوتابخانەی لێ دەمەوێت تەوزیح بدەم ئێمە لە وەزارەتی پەروەردە ئیدانەی هەموو بردومانەیەکەین بۆ سەر هەر دامەزراوەیەکی پەروەردەیی ئەوەی کە پەیوەندی بەیەمەوە هەیە ژیانی قوتابیان و خوێندکارانمان لە هەموو شتێ پێ گرنگترێکە و هیواخوازیشین هیچ جۆرە جوڵەیەکی چەکداری لەو ناوچانە نەبێت کە قوتابخانەی لێ نزیکە لەگەڵ بەڕێوەبەراتێک گشتەکانی ژەسا نامەمان گۆڕیوەتەوە گەر پێویستکە لە هەر شوێنێک دەوام ڕابگرین دەسەڵات لە لای بەڕێوەبەری گشتی و پەروەردەی قەزاکانە بۆ ئەو ناوچانەی کە ناوچەی بردومانن دەسەڵاتیان هەیە کە دەوام ڕابگرن سەبارەت بەم مادەیە تێپەڕکردنی خوێندنی قۆناغی ئامادەیی حکمت لەم مادەیەوەیە بۆ دانراوە هیچ کەسێک بڕوانامەیەکی پێ نەدرێ ئەگەر مادەیەکی مابوو دوو مادەی مابوو لە قۆناغی ئامادەیی پێی بچێتە زانکۆ بە هیچ شێوازێک فۆرمێکی قانونیە کە قوتابی خوێندکار دەبێ هەموو بابەتەکانی تەواو کرد بێ دەرچوو بێ اینجا مافی هەیە بڕوانامەی پێ بدرێ ئەوەی پرۆژەی ئامادەیش تەعاروز ناکات چونکە پرۆژەی ئامادەی لەم مادەیەکە بە ئیلزامی نووسراوەتەوە تەنها مادەکە ئەوەیە بابەتی دراساتی ئیسلامی مامۆستا ئیسماعیل زۆر تەئکیدی لێ کاتەوە ئەو 20 ساڵیشە ئەو ئیعدادیانە لە ناو وەزارەتی پەروەردە نەماون ئەوانەی کە بوونەتە بەدیلی ئەو ئیعدادیانە قوتابخانەکانی خوێندنی ئیسلامی بوون قوتابخانەکانی خوێندنی ئیسلامیش سەر بە وەزارەتی ئەوقافن ئەو کەسەشی لەلای ئێمە بێ مامۆسای شەریعە و مامۆسای ئاین و مامۆسای زمانی عەرەبی
لە بەشی زانستی بێ لە بەشی وێژەی بێ توانێت تەقدیمی زانکۆکە لە شەریعە وەرەگیریە لە قسمی عەربی وەرەگیرە و دواتر وەکو مامۆسادا ئامەزرەیانەکرێتەوە نەبێت سپاس. بەڵێ زۆر سپاس مادەی دوای و مادەی 18 فەرمونون. بەڵێ بەڕێز سەرۆکی داوا لە فراکسیۆنەکانەکەم بگەڕێنەوە وەڵی پەرلەمان بێ زەحمەت. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان تەوەری پێنجەم پرۆژەی ئامادەیی مادەی 18 یەکەم ئەرکە خوێندکاری پۆلی یازدەیەمی ئامادەیی زانستی وێژەی پرۆژەیەکی زانستی یان وێژەی یان کۆمەڵایەتی بە ناوی پرۆژەی ئامادەیی ئەنجام بدات. دووەم ئەو خوێندکاری پۆلی یازدەیەمی ئامادەیی زانستی وێژەیی کە پرۆژەکەی ئەنجام نادات یاخود نمرەی خوار لە سەدا 50% لە پرۆژەکە دێنێت بە دەرنەچوو ئەژمار دەکرێت. سێەم دەبێت خوێندکاری پۆلی یازدەیەمی پیشەیی لە جیاتی پرۆژەی ئامادەیی بەشداری لە خولێکی ڕاهێنان لە بوارەکەی خۆی بکات کە لە 14 ڕۆژی پشووی هاوین کەمتر نەبێت. بەڵێ بەڕێزان بۆ مادەی 18 بە ڕێزەگەی گفتوگۆ کات. ڕۆژان خان خاڵی پەیڕەویەکەی وەرگێت فەرم تا ناوەکانە نووسیندێ. فەرموودێ مایکێک ئاشتاخانەکە مایکێک. بەڕێز سەرۆکی پەرلەمانی خۆڵام پەیڕەویە دیف مادە 56 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی سەر پروژە یاسای ژمارە 20 ساڵە 2021 پروژە یاسا سەرپەرستیارانی پروژەی کشتوکاڵیە پشتی دەرچوونە ڕێنمایی ژمارە 283 یا ڕۆژنامەی ڕسمیە واقعە کوردستان gelek xdan nivîsîngehê ev proje jê digiritin gazinde dikin ku ev yasaya zêdetir bû proja bî rast et madde hev de me behsê nivîsîngeha kirî ku ev madde ser nivîsîngeha bêtin cêbecêkirin belê heman yasayê de madde du birge çar de me behsî kirî ku proje bê tehdîdkirinê hecmê projeyê û bes rênmaya de mixabin هیچ تهدیدك بو نویسنگه ناتکرنه و همیشه زان نویسنگه یعنی هم بجنه دکان دو فیسه خدانه دقیقه بس تمام کن اخدی ماده خلافی رو دو بگه اینم پیام خان اگر توین بیادش تگمانی بوی بدو دو سه متر همی دو فیسه یعنی و سرپرستیاره که بودین اندهاتی و دکانه همین نابتن 800,000 بده سرپرستیاره که عجبا وارد بوی بدو دادشونی بکنین زور سپاس ئەو بەڕێزانەیانەوەی گفتوگۆ لەسەر مادەی 18 کەم بریتین لە بەڕێزان بەدرێخان خاتو شیرین ئەمین کاک موسلم کاک جەنان ڕووپاخان کاک موسلم بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە لە مادەی 18 پێوەرێکی تر بۆ هەڵسەنگاندنی قوتابی زیاد کراوە بە پێشکەشکردنی پرۆژەیەکی زانستی لەلایەن قوتابیەوە لە بواری وێژەیی یان زانستی یا کۆمەڵایەتی پێشنیار دەکەم بەشە کۆمەڵایەتەکە لا بدرێت چونکە وازەحە زانستی و وێژەیی چی دەگرێتەوە و دیارە بربەبنای دەرچوونی قوتابی و کەوتنی ئەم پرۆژەیە ئاعتیباری بۆ دەکرێت کە لە 50 کەمتر نمرە بێنێ یا ئەوەتە هەرنەی کە بە کەوتوو هەژمار دەکرێت بەڵام یەک کێشەمان هەیە لێرە ئایا ئەو مامۆستایی کە سەرپەرشتی ئەو پرۆژەیە دەکا چۆن دیاری دەکرێت و چۆن دەتوانێت مامۆستا ئەشرافی سەر ئەم پرۆژەیە بکە و ئایا مامۆستا هیچ ئاعتیبارێکی مادی لەبەر چاوگیراوە دەچکەوە تەکلیفە لەسەر مامۆستاش بەڕاستی و ئایا قوتابی لێرە اختیارە بەوەی کە بتوانێت مامۆستایەکی سەرپەرشتیگار بۆ ئەم پرۆژەیە کە دەوێت پێشکەشی کە هەڵبژێرێ سپاس زۆر سپاس شیرین خان شیرین ئەمین بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی بەرگەی دووهەم لە مادەی 18 بە حکمی ئەوەی کە ئەو خوێندکاری کە پێویست کات بەشداری لەو پرۆژە ئامادەیە بکاتووە معنیە بە چارەنووسی ئەو خوێندکارەوە ئەگەر بە دەرنەچوو ئەژمار بکرێت و لە بەرگەی سێهەمدا باس لە با بڵێن خولێکی ڕاهێنان دەکات منیش هەمان پرسیارم هەیە ئایا ئەو دەورەیە ئەو خولەیە کە پێویست دەکات خوێندکار بەشداری تێدا بکات معنی دەبێت واتە لە ناوەندەکەی خۆیدا لە ناوەندە خوێندنەکەی خۆیدا ئەو خولەی ڕاهێنانە پێویست دەکات بۆی دابین بکرێت یان فێر بکرێت و ڕاهێنانی تێدا بکات یاخود دەرەوەی ئەگەر لە دەرەوەی ناوەندێکی خوێندنە
پێشنیاری ئەوە دەکەم کە ستافێکی تایبەت لە کەسانی شارەزا و پسپۆر دەست نیشان بکرێت وەکو ئەو بابی خول و ڕاهێنانی کرد لە هەموو وانەکانی ترای خۆت فێربوونی زمانەکانی ترا بەداخەوە بە شێوەیەکی هەڕەمەکی هەموو مامۆستایەک مافی ئەوەی هەیە کەوانە بڵێتەوە ڕەنگە بەپی پێویست نەبێت بۆیە ئەو پێشنیارم هەیە. سوپاس. زۆر سپاس. بەدریخان. بەڵێ بەڕێستەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە 18 ڕگەی دووەم کاڵێ و خوێندکاری پۆلی 11 ئامادەی زانستی و وێژەی کە پرۆژەکەی ئەنجام نادات یاخود نمرەی خوار لە 150 لە سەد لە پرۆژەکەدا دێنێت بە دەرنەچوو ئەژمار دەکرێت. من دەڵێم مادام لەوانەکان دەردەچێت هەلێکی تر پێویست نییە هەلێکی تری پێ بدرێ کە مادەم کە لەوانەکانە دەردەچێت هەلێکی تری پێ بدرێ بۆ ئەوەی کە بە کەوتو ئەژمار نەکرێ. وە سەبارەت بە خاڵی سێم لەگەڵ خاڵی دووەمە هەستەکەم تەناقوز هەیە بۆیە پێشنیارەکەم ئەم دوو خاڵات یەگەڵ چێژ بکرێت. زۆر سپاس. کاک جەنان. بڵێ بەرێ سەرۆکی پەرلەمان دەربارەی مادەی 18 سێم بەرای من 14 ڕۆژ کەمە لەبەرەوە لەو 14 ڕۆژەی ممکنە دوو جمعە و دوو پێنجشەم دە ڕۆژ دەبینێت لەو دە ڕۆژەش ممکنە دوو سێ ڕۆژ عوتڵەش وەردەگری. بەرای من یەک مانگ بیتن باشترە حتا تەڵەبەکە سودمەند بی لەو فترەی زیاتر. زۆر سوپاس. ڕووپاکان. بەڕێستەرۆکی پەرلەمان من پشتگیری لە ڕایەتی کاک موسلیم دەکەم. سوپاس. ڕۆژان خان. بەڕێستەرۆکی پەرلەمانی مادە 18 ئەگەر مختصری بێژم ئەس بێژم ئەو 14 ڕۆژە ببن هەیڤەک و ئەف پرۆژەژی ئەمت بینن زۆر جارە ینی نەزان گلەی بچ بتن مهم پرۆژەک ماستەرێ تێت کۆپیکردنێ و تەقدیمکردنێ بوو دەستبەینانە شەهادەک ماستەر یان دکتۆرای بێجە چاوە قوتابیەک بچەتن پرۆژەکە تەقدیم کرد بێژم مادایەک و برگایەکی و دوێ زێدانە تەنها برگاسیە بمینەتن ئەو بکت هەیڤەکەی ڕاهێنان ڕاهێنان بتن و هەرە بێ. زۆر سپاس. بچنە سەر مادەی 19 بەڕێزاندەی. مادەی 19 یەکەم وەزارەت بە هەماهەنگی لەگەڵ وەزارەت مادەی 19 فەرموندەی. مادەی 19 یەکەم وەزارەت بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکانی دیکە و کەرتی تایبەت کار دەکات بوو بەستنەوەی خوێندنی ئامادەیی پێشەیی بە بازاری کار لەلایەک و خوێندنی بالا لەلایەکی دیکە. دوام ئەرکی وەزارەتە گرنگی بە هاندانی کردنەوەی خوێندنگەی پێشەیی حکومی و ناحکومی بدات. بەڵێ بەڕێزان ئەوەی گفتوگۆ لەسەر مادەی 19 بکات. کاک عوسمان کاک کاروان کاک عوسمان فەرموو کاک شێخ زایریش کاک جەنانیش گوڵستان خانیش بیان نووسە. مادەی 19 بەرگەی دووەم ئەرچی وەزارەتە گرنگی بە هاندانی کردنەوەی خوێندنگەی پیشەیی حکومی و ناحکومی بدات. من پێشنیار دەکەم ئەرچی وەزارەتە وەزارەت و ئەنجومەنی وەزارەتە گرنگی بە هاندان ینی ئەنجومەنی وەزارەتیشی بۆ زیاد بکرێت. زۆر سوپاس. بەڵێ سوپاس. کاک شێخ زایر. بەڕێ سەرۆکی پەرلەمان مادەی 19 خاڵی یەکەم وەزارەت بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکانی دیکە. لێرە پێشنیار دەکەم وەزارەتە پەیوەندیدارەکان و دامەزراوە سربەخۆکانیش کە هەماهەنگی بکات بۆەوەی دەرفەتی کار بدۆزێتەوە. زۆر سوپاس. کاک جەنان. تەوە پژیری قسەکانی شێخ زاری دەکەم عینی قسەی. گوڵستان خان گوڵستان سعید. بەڕێستەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 19 بڕگەی یەکەمیان وەزارەت بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکانی دیکە و کەرتی تایبەت و بە پێویستی بازاڕی کار ئەو خوێندنانە بکاتەوە کە پێویستن ئامادەی پیشەی وادە. لە خاڵی دووهەمیانە ئەرکی وەزارەتە کە گرنگی بدا بەکردنەوە نەک هاندان یعنی بەڕای من کردنەوە خۆی ئەرکی خۆیەتی نەک هەن بدا کوێ هەنەدات. بۆیە پێویستە ئەرکی وەزارەتە گرنگی بەکردنەوەی خوێندنگەی پیشەیی حکومی بدات و هانی کەرتی تایبەت بدا بە خوێندنەوەی ناحکومی بە پێویستی بازاڕی کار. بەڕێستەرۆکی پەرلەمان مادەی 19 بڕگەی یەکەم دووبارە ئەمە زەهۆری ئەو
بابەتەیە کە ئێمە دەمانەوێت لەسەری بوەستین کە بەستنەوەی بازاڕی کارە بە ناوەندەکانی معریفی لە هەرێمی کوردستاندا بەڵام ئەمە تەنها بە قسە ناکرێت بۆی من پێشنیاز دەکەم لێرە دەرفەتێکی باشمان لە پێشە بڕگەیەک ئیزافە بکەین بەم شێوە بڵێین قوتابی خوێنکار یاخود فێرخواز جگە لە دوا قۆناغی خوێندن واتە شەشی ئامادەی بۆزم دوانزەی قۆناغی دوانزە دەکات ناچار دەکرێت بۆ وەرگرتنی وانەیەکی فێرکاری واتە بەهرەمەند بوون جوانەکە هەر بابەتێکی فێرکاری بێ بۆی کە بتوانێت ئەمە زمینە سازی بۆ بک بۆی کە بەس بازاری کارەوەی بەستێتەوە هیوادارمەوە بە هەندۆر بگرم بۆی کە ئیسفادە لەوە بکەین کە چۆن بتوانین کەرتی تایبەت بە ناوەندەکانی معریفی بەستنەوە زۆر سپاس زۆر سپاس وەکو لیژنە چتان هەیە وەکو لیژنە فەرمو بەڕێز پەرلەمان دەستخۆشی لە ئەندامانی بەڕێز دەکەم بۆ دەوڵەمەندکردنی ئەم مادەیە ئەوەی کە گرینگە لێرە کە کاکاروان باسی کرد بازاری کار بۆ خۆی لە مەرجە لە بابەتێک لە بابەتەکانی خوێندنی پیشەیی و خوێندنی ئامادەیی مەرجەکە مەشق بکاتن بۆ ماوەی مانگێک یان چاردە ڕۆژ و توێژینەوەیەک پێشکەش بکە ئەگەر ئەو مادەیە دەرنەچێتن کەواتە بە ساقیت حیساب دەبێتن لۆیە ئەوە لێرە دانرایە و لەگەر کەرتی تایبەت هەمەکە هەنگ کرایە لەگەڵ مثلەن کارگە تایبەتەکان هەماهەنگی دەکرێتن کە قوتابیان لەوێ ڕاهێنان بکەن و پرۆژەی توێژینەوە پێشکەش بکەن سپاس مادەی 20 خوێندنەوە فەرمون مادەی 20 خوێنکاری ئامادەیی مافی گۆڕینی بەشەکەی بوو بەشێکی دیکە هەیە ئەگەر مەرجەکانی بەشە نوێیەکەی تێدا بیت و ئامادە بێت بەشەکە لە سەرەتاوە بخێنتەوە مادەی 20 کێوێ گفتوگوی لەسەرکە کاکچیا کاک بەهجەت ڕۆژان شێخ زاهریش کاکچیا فەرموو کاک بەڕێز سەرۆکی پەرلەمانی هەر بکورتی من پێ باشە لەوێرێ ماوەی دیار بکرد دەستپێکا ساڵش حەقەیە بگۆرت ئان نیڤا ساڵیان دومایە ساڵێ یان ساڵەیەکە ئەوە هیچ يعني ماوەک دیار نەکریە قوتابی کەنگی مافەیە دەستپێکا ساڵێ نیڤا ساڵێ ئەگەر ساڵێک بگۆرت یان ساڵا دوێ پێتیڤە دو ماوەی بدە دیارکردنێ مەسەن پشتی چەند تەیبەکە مافەیە زۆر سپاس کاک بەهجەت دکتۆرە مایکەکەت ئەگەر بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت مادە 20 من jî heman têbînî hebû piştgiriya boçûna kakçiyayê dikem و piştiyar dikem vî şêweyê lê bêtin yanî be mercek yek mang ziyatır nebêt li destpêkirdinî salê xwêndin û ew wexteke diyar bîtin ke talebe neku bibîte nîwey salê înca peşeman bibîte û bigerêtewe bû ew salekê nefewtê zor spas ڕۆژان خان بەناوی خی گەورە بەڕە سەرۆکی پەرلەمان من پێشنیارەکەم ئەم مادەیە لێرە لا ببرێت و لەگەڵ بڕگە چوارەمی مادەی شانزەیە دابڕێژرێتەوە و بۆ پشتیوانی ئەو پێشنیاری کاکچیاکەم لەگەڵی دابڕێژرێتەوە سوپاس سپاس کاک شەزار بڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 20 دیارە مەبەست لێرە بەشی پێمابی بەشی وێژەی و زانستیە و لە چ قۆناغی دیاری نەکرێت لە چ قۆناغێک دەبێت بەشەکەی خۆی بگۆڕێت یانی لە سەرەتابی لە کۆتایی بی بۆیە پشگیری کاکچیا و کاک بەهجەتی دەکەم و زۆر سپاس بەڵێ زۆر سپاس مادەی دوایەوە بەڕێزان فەرموندەی مادەی 21 نایەوێت مادەی 21 بەشی چوارەم پەیمانگە پەروەردەیە پیشەیەکان تەوەری یەکەم بنەماکانی خوێندن لە پەیمانگە پەروەردەیە پیشەیەکان مادەی 21 یەکەم قۆناغی خوێندن لە پەیمانگەی پەروەردەیی لە 5 پۆلی خوێندن پێک دێت دوام یەکەم دوای تێپەڕاندنی قۆناغی خوێندنی بنەرەتی لە هەموو بابەتەکانی خوێندن بە سەرکەوتویی خوێندکار مافی هەیە بێ بەرامبەر لە پەیمانگایەکی پەروەردەیی حکومی دەست بە خوێندن بکات ئەگەر مەرجەکانی پەیمانگەی پەروەردەیی پەیوەندداری تێدا بێت و تەمەنیشی لە 20 ساڵ زیاتر نەبێت دوام قوتابی دەتوانێت لەسەر تێچووی خۆی لە پەیمانگایەکی پەروەردەیی ناحکومی بخوێنێت سێەم خوێندکار بە پێی حکومەکانی ئەم یاسایە مافی بەردەوامبوونی خوێندنی لە پەیمانگە پەروەردەیە حکومیەکان هەیە بە مەرجێک تەمەنی لە 28 ساڵ تێپەڕ نەکات سوپاس بەڵێ زۆر سپاس هەر بەڕێزێگەیە لەسەر مادەی 21 گفتوگۆ کات نییە بچنە مادەی دوای کاک شێخزار بێ ماشەڵڵا کاک ڕزگار کاک عوسمان سێدەری کاک عوسمان فەرموو مادەی 21 بڕگەی یەکەم دیارە من بۆیە نەمووی ناخوێنمەوە بە تەفاسیل لەبەرەوە
کاتەکە دیارە کاتەکەمان وا پێویستەکە بەڵام مەسلەی تەمەنەکە کە لێرە نووسیوێتی تەمەنی لە 20 ساڵ کە زیاتر نەبێت من پێشنیار دەکەم بکرێت بە 22 ساڵ. بەڵێ زۆر سوپاس کاک شێخزایەر. بەڕێ سەرۆکی پەرلەمان من پێشنیار دەکەم خاڵی دووەم قوتابی دەتوانێت لەسەر تێچووی خۆی لە پەیمانگایەکی پەروەردەی ناحکومی بخوێنێ ئەو بڕگەیە پێم وا بێ زیادە و لا ببرێت و کاک ڕزگار. بەڕێ سەرۆکی پەرلەمانی کوردستان مادەی 21 بڕگەی دووەم قوتابی دەتوانێت لەسەر تێچووی خۆی لە پەیمانگایەکی پەروەردەی ناحکومی بخوێنێت بەڵام لە مادەی 21 لە بڕگەی یەکەم و لە بڕگەی سێمە تەمەنەکە دیاری کراوە بەڵام حەقوایە لە بڕگەی دووەم ئەوە ینی تەمەن بەبێ ڕچاوی تەمەن ینی ئەوە مین بکرێت دیار نییە ینی ئەگەڵێ توانێ بخوێنێ بەڵام تەمەنی دیاری نەکردەوە. بەڵێ زۆر سوپاس مادەی دوایە و مادەی 22 بخوێنەوە فەرموندەی. وەکو لیشتە؟ وەکو لیشت فەرموو گولستان خان وەکو لیشتە یەک ملاحەزەی بچووک فەرموودەی. برای سروکی پارلمانی سوارت ماده 20 باشکش برادران بسیار که بگورینا باشی زانستیان جویجی دست به سال دم هل بجریتن مانگید اولینه یعنی دست به سال یا سال خواندنه مانگو یکی مانگو دویه از بارم اگر در باز بو نشتن گورینه بکتن الا اگر کویتن ساقط بیتن و ساله دی بو سالا پشت بیت چی باشه دی از بارم همه زاروکته ادزان کنه رینمایی چوانه وزارت یعنی بفرنگی بریار سرد هنده دادن رینمایی درد کردن زور سپاس داشتنا بله بله برزان سپاس ماده 22 فرمونده. برای سروکی پارلمانی توری دوام آمانج بنامکانی خویندن لپیمانگه پرورده یکان ماده 22 یکم آماده کردنی خویندکار بو پیشه یکی دیاری کراو لبازاری کاردا دوام به حس کردنی تواناکانی خویندکار سبارت به گشا کردنی بیرکردنوی زانستی قلبونوی زانستی توانستی تویجینوی و تاقی کردنوی پیاده کردنی پروگرامی خویندن با کارهنانی سرچاوکان و راهاتن لسر شوازه ها و چرخکانی خویندن و تکنولوژیای پیشکوتو سهم بنیاتنانی بناغایی که به حزب و گشه پیدانی کسایتی خویندکار و بجداری کردنی لجیانی کمالایتی و هاندانی بو پیکوژیانی آشتیانه و گشه پیدانی توانست زانستیکانی و با یخ پیدانی تا بتواند سر به خویانه کار بکات توانای هماهنگی لگل کسانی دیگه ده هبت. ماده 22 هر برزگی گفتگوی لسرکات. کاک شێخزایەر و کاکچیا فەرموو کاکچیا. برای سروکی پارلمانی ماده 3 همان اف ماده دوباره تکراره دو ماده بری و دا ماده بیارم ماده 16 بی اف نفسی و دارشنه هاتی هم پی باشه اف ماده بیت لادانه یعنی خلاصیه. سپاس. کاک شێخزایەر. برای سروکی پارلمان ماده 22 خالی یکم آماده کردنی خویندکار بو پیشه‌ای دیاریکراو لە بازاری کاردا. پێم باشە بەو شێوەیە لێ بکرێت ئامادەکردنی خوێندکار بە پەیداکردنی پسپۆڕی لە پیشەیەکی دیاریکراو لە بازاری کاردا زۆر سپاس. بەڵێ دوایەوە مادەی 23 فەرمون بەڕێزان. مادەی 23 وەرگرتنی خوێندکار لە پەیمانگە پەروەردەیە جیاوازەکان بە پێی ڕێنمایی دەبێت کە ئەنجومەنی وەزارەت پێش کوتایمانجی سێی هەر ساڵێک بڕیاری لێ دەدات و وەزیر دەری دەکات. بەڵێ بەڕێزان لەسەر مادەی 23 مادەی دوایە و مادەی 24 بخوێنەوە فەرموون. تەوەری سێم پرۆژەی پەیمانگە مادەی 24 خوێندکاری پۆلی چوارەمی پەیمانگە پەروەردەیەکان دەبێت یەکێک لەم دوو بژاردەیە هەڵبژێرێت. یەکەم پرۆژەیەکی زانستی یان پیشەیی بە ناوی پرۆژەی پەیمانگەی پەروەردەیی ئەنجام بدات. ئەو خوێندکارەی لە پرۆژەکەیدا نمرەی پێویستی بەدەست نەهێنا بە دەرنەچوو هەژمار دەکرێت. دووەم بەشداری لە خولێکی ڕاهێنان کە لە 14 ڕۆژ پشووی هاوین کەمتر نەبێت بکات ئەو خوێندکارەی پابەندی بەشداربوونی تەواو نەبێت بە دەرنەچوو هەژمار دەکرێت. بەڵێ بەڕێزان لەسەر و مادەیە بەڕێزە گەیوێت گفتوگۆ کات کاک کاروان فەرموو کاک شێخزایەریش. بەڕێ سەرۆکی پەرلەمان مادەی 24 کە دوو بڕگەیە بڕگەکان یانی تێدا واتە بژاردەیەکە اختیارێکە لە نێوان تەڵەبەدا. ئایا 14 ڕۆژی پشووی هاوین دەبێتە بەدیل بۆ پرۆژەیەک کاتێککە باس لە پرۆژە دەکەین پرۆژە کۆتاکاری خوێندکارێکە کە لە پەیمانگە ئەنجامی دەدات و ئەمە جوهدی ئەو خوێندکارەیە بۆی کە فێری بۆ لێ بتوانێت بەرزەستەی بکات و بیدا بە مامۆستا بەڕێزەکانی خۆی
بەڵام ئایا گەرەمە نەکات چواردە ڕۆژی پشووی هاوین هەڵبژێرە من لێرە دڵنیاتان دەکەمەوە زۆرینەی زۆری پشووی هاوین هەڵدەبژێرێت چواردە ڕۆژ خولێک دەبینێ بەڵام ئەمە کافی نابێ بۆیە پێشنیاز دەکەم سی ژمارەی چواردە ڕۆژەکە زیاد بکرێت یاخود پرۆژەکە یان بکرێت یەک بڕگە بۆی کە بتوانین خوێنکار بەڕێ سەرۆکی پەرلەمان خاڵی دووەم بەشداری لە خولێکی ڕاهێنا کە چواردە ڕۆژە مش پێشنیار دەکەمەوە چواردە ڕۆژە بکرێتە 30 ڕۆژ بە پشتگیری کاکاروان دەکەم و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس مادەی دوایە بەڕێزان فەرمونون 25. بەێ بەڕێ سەرۆکی پەرلەمان مادەی 25 پێویستە وەزارەت بەهاریکاری وەزارەتی پەیوەندیدارەکانی سەرکارتی تایبەت کار بکات بۆ ئەوەی خوێندن لە پەیمانگە و پەروەردەیەکانی لەگەڵ بازاری کار لەلایەک وە خوێندنی باڵا لەلایەکی تر بگونجێت. بەڵێ بەڕێزان لەسەر مادەیە دوایە مادەی 26 فەرموندەی تەوەری بەشی پێنجەم. بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان بەشی پێنجەم حکومە هاوبەشەکان تەوەری یەکەم بنەمە هاوبەشەکان مادەی 26. یەکەم پێویستە دامەزراوە حکومی و ناحکومیەکان و فەرمانبەرانیان لە پێناو جێبەجێکردنی بنەما و ستانداردەکانی دڵنیایی جۆری و بەدەزهێنانی متمانەی دامەزراوەیی و متمانەی پرۆگرامەکان کار بکەن. دووەم پێویستە هەموو دامەزراوەیەکی حکومی ناوێکی جیاکەرەوەی هەبێت و نابێت دامەزراوە هەمان ناو یان هەمان ناوی لێکدراوی هەبێت کە دامەزراوەیەکی دیکە لە هەمان بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە هەیەی. بەڵێ بەڕێزان لەسەر مادەی 26 کاکچیا فەرموون. برای سەرۆکی پەرلەمانی خاڵەیەکی بەس تەنها مەڤە ژێر چاودێریە وەزارەتە پەروەردە لێ بێتە زەر چونکی ئەگەر ینی ئەف متمانە و دامەزراوی بتەن پێتیوێت جهاتێکە بێت و چاودێریە وان بێتەکردێ پێ باشە ئەگەر یە حکومی بت وەزارەتە پەروەردە ژێر چاودێریە وان بێت و زۆر سپاس. بەڵێ بەڕێزان مادەی دوایە و مادەی 27. مادەی 27 یەکەم پێویستە دامەزراوەکان پلانی ساڵانەیان بوو گەشەپێدانی بەڕێوەچوونی پروسەی پەروەردە و فێرکردن هەبێت. دوام پێویستە سەرجە مامۆستایان پلانی ساڵانە و وەرزانە بوو ئەم بابەتانەی لە ئەستویان دابڕێژن و خشتە و چالاکیە پلان بوو دانراوەکان لە خۆ بگرن و لە هەفتە یەکەمی هەموو وەرزێکی خوێندندا بەسەر قوتابیان و خوێندکاراندا دابەش بکرێن. سێەم دامەزراوەی حکومی پاش وەرگرتنی مۆلەتی وەزارەت دەتوانیت لە پولدا سوود لە دوو مامۆستا وەربگرێت یەکێکیان دەبێت بە مامۆستای سەرەکی و ئەوەی دیکەش دەبێتە مامۆستای هاوکار. کێ ئەوێ لەسەر مادەیە قسە بکە؟ کاکاروان فەرموو. بەڕێ سەرۆکی پەرلەمان پێم وایە ئەم مادەیەشی زۆر گرنگەوە دەستخۆشی لە جەنابی وەزیر و ستافەکەشی و لیژنەی پەروەردەی پەرلەمانیش دەکەم بۆی کە ئەمەیان جێگە کردوتەوە و پێم وایە ئەمە یەکێکە لەو تەریقانەی کە توانێت خوێندکار ڕابهێنێ بۆی کە بە شێوەیەکی شارەزایانە شارەزا بێ لەوەی کە ئایا چی دەخوێنێت مادەکانی چی دەبن چی نابن بەڵام پرسیارێکی مهم هەیە لێرەدا ئەگەر جێبەجێ نەکرا چی دەکرێت بە تایبەتی پلانی پەیمانگەکە خۆی پلانی شوێنەکە خۆی و پلانی مامۆستاکانیش خۆیان ئەگەر ئەمە جێبەجێ نەکرێت ئایا ئیجراتی وەزارەت بەرامبەر ئەمە چی دەبێت و چۆن سڕێکارێک دەکردنە بەر و زۆر سپاس. بەڵێ کاک ژێر زاهر. بەڕێ سەرۆکی پەرلەمان مادە 27 یەکەم پێویستە دامەزراوەکان ئەگەر لێرە مەبەست دامەزراوە پەروەردەیەکانە پێویستە ئاماژە پێ بکرێت دامەزراوە پەروەردەیەکان ئەگەر وەزارەت دامەزراوەکانی تریشە ئەوە شتێکی ترە و زۆر سپاس. بەڵێ دواتر مادەی دوایەوە بخێنەوە. مادەی 28 یەکەم ئەرکی دامەزراوەکانە تێڕوانینیان لەسەر بنەمای ئەوە بێت کە هەر قوتابی و خوێندکارێک ڕێچکەیەکی تایبەت بەخۆی هەیە بۆ فێربوون و داهێنان و پێویستە پرۆسەی خوێندن و توانا و تایبەتمەندی هەر قوتابی و خوێندکارێک وەک تاک بەجیا لە بەرچاو بگیرێت. دوام ئەرکی دامەزراوەکانە پشتیوانی قوتابی و خوێندکار لە ئەستۆ بگرن و کاری بۆ بکەن بە تایبەتیش پشتیوانی ئەو قوتابی و خوێندکارانەی پێویستیان بە هاوکاری زانستی زیاتر هەیە دەبێت ئەو باڵپشتیە لە ساڵانی یەکەمی قۆناغی بنەڕەتیدا چەرتر بێت. سوپاس. بەڵێ زۆر سپاس. کێ قسەی هەیە؟ مادەی دوای ئەومان بۆ.
برای سروک پارلمانی دبیت ماده 29 دبیت دامزراوکان دوسیان سبارت به هر قطابی خویندکارێک هەبێت دوسیەکە هەر لە سەرەتای خوێندنەوە زانیاری سەبارەت بە قوتابی و خوێندکار و چونیەتی هاوکاریکردنی و چونیەتی بەڕێوەچوونی خوێندنی ئەو قوتابی و خوێندکارای تێدا تومار دەکرێت بۆ ئەو مەبەستە وەزارەت دەتوانێت سیستەمی ئەلکترۆنی بەگەر بخات. سپاس. قسەی هەیە؟ کاک بەڵێن، کاک عەلی، کاک کاروان. بەڵێ کاک بەڵێن. بەڕێسەرۆکی پەرلەمان دیارە هەر لە کارنامەی حکوومەتی هەرێمیش مەسەلەی بە ئەلکترۆنیکردنی دامودەستگاکانی دەوڵات یەکێک بۆ لە بەرنامەکان بۆ ئەوەی کە لە کۆتاییە نووسراوە بۆ ئەم مەبەستە وەزارەت دەتوانێت سیستمی ئەلکترۆنی بەگەڕ بخە. من پێم وایە بکرێتە ینی ئەرکێک نەک ئەوەی کە ئەتوانێت یان ناتوانێت پێویستە، یعنی بۆ مەبەستە وەزارەت پێویستە سیستمی ئەلکترۆنی بەگەڕ بخە. زۆر سپاس. سپاس کاک بەڵێن. کاک کاروان. بەڕێسەرۆکی پەرلەمان من لەسەر دوو بابەت قسە دەکەم. یەکەم زانیاری سەبارەت بە قوتابی خوێندکار و چۆنتی هاوکاریکردنی وەکو چی تۆمار دەکرێن، هاوکاری قوتابی وەکو چۆنانی. ئەمە یەکەم. دووەم ئەوەکو کاک بەڵێن شاماژەی پێکرد ئەمە دەبکرێت پێویستە نەک دەکرێت، چکەگەر دەکرێت اختیاریە، بەڵام پێویستە ئیجباریە. و زۆر سپاس. زۆر سپاس. کاک عەلی. قسەکانی من کرا. سپاس. سپاس. پشتیوانی کیەکەی؟ هەردووچیان. شادی خان. بەڵێ بەڕۆ سەرۆکی پەرلەمان بۆم خاڵە من تەنیا یەک پرسیارم هەیە، ئایا ئەو هاوکاریکردنە مەبەست لێی ئەوەیە کە لەم سجلەی قوتابیە هەموو ئەو کێشە و گیر و گرفتانەی کە لایەنی دەرونی کۆمەڵایەتیەوە هەیە بۆ توێژەری دەرونی کۆمەڵایەتی یاخود پەروەردکار ڕەستی کردو و کاری لەسەر کردو دەچێتە فاعیلی خوێندکارەکەەوە، چکە و خاڵێکی زۆر ئیجابیە و پێویستە بکرێت. سپاس. بەڵێ زۆر سپاس. مادەی دوای ئەوە تەوەری دووەم پڕۆگرامەکە پەروەردە ئەگەر ویستان قسە بکەن دەست بەرزکەنەوە دەتانبین. بەڵێ بەڵێ فەرموون کاک. پرۆگرامەکانی خوێندن و هۆوەکانی فێرکردن. مادەی سی وەزارەت تایبەتمەندە بە دانانی پرۆگرامەکان و کتێبەکانی خوێندن، گەشەپێدانی شێوازەکانی وانەگوتنەوە و کەرەستەکان و هۆیەکانی فێربوون بە جۆرێک کە کتێبە بنەڕەتیەکانی فێربوونی زمان و زانستەکان و بیرکاری و مێژوو و جوگرافیا و پەروەردەی ئیسلامی و لە نێو کەوانە پەروەردەی مەسیحی و پەروەردەی ئێزدیاتی بە پێی تایبەتمەندی و هونەر و وەرزش ئەو بابەتانەی کە وەزارەت دوای هەڵسەنگاندنی زانستی بە پێویستی دەزانێت بۆ گەشەپێدانی کارامەیی زانستی و بەهای قوتابیان و خوێندکاران و پێکەوە ژیانی گەلی کوردستان بخوێندرێت. بەڵێ زۆر سپاس. کێ قسەی هەیە لەسەر ئەو مادەیە؟ کاک شاخەوان، کاک جەمال، کاک ڕۆمیۆ. بەڵێ کاک ڕۆمیۆ. شنۆخان. بەڵێ فەرموو کاک ڕۆمیۆ. بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان، وڵا جەنابی وەزیر ئیشارەتێکی دا بە قوتابخانەی تورکمانی بۆ بزانی مەبەستی هەر قوتابخانەی فێرکردنی زمانی پرۆسەی زمانی سریانیشی گرتەوە بۆ هەندێ کەم و کوڕی کە هەیە لەم دوو پرۆسەیە. هیوادارین ئەم کەم و کوڕیانە تەواو بکرێتن، چونکی ئێمە وەکو نەتەوەیەک شانازی بەوە دەکەین کە لە هەرێمی کوردستانە هەر لە ساڵی 1992 ئەم پرۆسەیە بەڕێوە دەچێت و بۆ خەڵکی خۆشمان لە دەرەوە دەڵێن کە نێزیک بە 60 قوتابخانەی جۆرا و جۆرمان هەیە وەکو پەروەردەی سریانی. ئەمە شتێکی باشە، دەستخۆشی لێ دەکەین، بەڵام هیوادارین ئەو کەم و کوڕیانەی کە جەنابی وەزیریش بە شێوەیەک لە شێوەکان ئیشارەتی پێدا هەم لە مامۆستای وانە بێژ و ئەوانی ترا بۆیان جێبەجێ بکرێت و پڕ بکرێت و چاوێکیش بە بەڕاستی بەوانەی کە بەرپرسن لەم پرۆسەیە بۆ ماوەی 30 ساڵە کە من خۆم یەکێکم لە زۆرێک لە فرسەتەکان یاخود لە بۆنەکان باسی ئەو کەم و کوڕیانەم کردووە. چاوخشادنێک پێداچوونێک بەو بەرپرسانە بکرێت کە ئەمە 30 ساڵە لەو کارن، بەڵام کەم و کوڕی ڕۆژ بە دوای ڕۆژ زیاتر دەبێ. ئەمە یەک. دووەم کە باس لەوە دەکات زمان و بیرکاری و مێژوو جوگرافیا و پەروەردەی ئیسلامی و قەوسێک دەکرێتەوە پەروەردەی مەسیحی و پەروەردەی ئێزدیاتی بە پێی تایبەتمەندی. من پێم وایە من ئەو قەوسە بە زیادەی دەبینم.
هەمان وەکو بیرروبۆچوونم هەبوو لە نووسینەوەی دەستوری عێراق کە دەڵێ الشعب العراقي يتكون من قوميتين رئيسيتين باسي كرد وعرب دكا أو خوي لخوي دا تميزيكا بهمان شيء إما من بيم ويا أم قوسانا لعب بريتونو دستا كانت خوش سباس بالي زور سباس كاك شاخوان برای سەرۆکی پەرلەمان لە پرۆگرامەکان و خوێندن و هۆیەکانی فێرکردن مادەی سی یعنی لێرە لە مادەی سی باسی هۆیەکانی فێربوون بە جۆرێک کە کتێبی بنەڕەتیەکانی فێربوونی زمان و زانستەکان و بیرکاری و مێژوو جوگرافیا و پەروەردەی ئیسلامی بابەتی نیشتیمانیەکان لێرە تا ڕادەیەک ینی ڕوون نییە لەکوێ جێکراوەتەوە ئەوەی کە پەیوەندی هەیە بە بابەتی نیشتیمانی و نەتەوەیی ینی ڕوون نییە نازانم ئەگەر لە ناو مێژوو بۆ نمونە جێگە گرابێتەوە ئینا ینی ینی ڕوونتر لەسەر بابەتی نیشتیمانی و نەتەوەیی ینی ئیشارەت و ئاماژەی پێ بکرایە سپاس زۆر سپاس شنۆخان بەڕێز سەرۆکی پەرلەمان پرسیارێکم هەیە لە جەنابی وەزیری پەروەردە باس لە بابەتە سەرەکیەکانەکە هونەر و وەرزشی تایە هونەر و وەرزش خۆی لە ئێستاە بەپێ ئەو پرۆگرامانە ئێستا هەیە دوو بابەتی لاوەکین نمرەدانانیش لەلایەن مامۆستاکانەوە بە شێوەیەکی میزاجیە زۆر جار لە قۆناغەکانی بنەڕەتی بەتایبەتی لە بازنەی یەکەم و دووەم و سێەم استغلالی ئەوە کرێ بۆ بەرزکردنەوەی تێکڕای نمرەی قوتابیەک یان نزمکردنەوەی تێکڕای نمرەی قوتابیەکی تر بۆی یەکێکیان یەکەم بێ ئەوی تر دووەم بێ سێم بێ ئەمە زۆر زۆر استغلال کراوە بە تایبەتی لەم چەند ساڵی دواییە ئایا ئەم دوو بابەتە دوای ئەم دەرچوونی ئەم پرۆژەیە سایە دەبێت بابەتی سەرەکی پێداچوونەوە دەکرێت پرۆگرام گۆڕانکاری بەسەردادێ ئەوەیە پرسیارەکەم تاو دەست خۆش زۆر سپاس کاک جەمال بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بابەت ئاینەکان خوێندنی ئاین لە پرۆگرامی خوێندن دیارە من لەگەڵەوەدا مابرایانی مەسیحی و تروکمان و پێکاتەکانی لە کوردستان هەن من چ مافێکم هەیە ئەوانیش ئەو مافەیان هەبی و لە بۆیان دەستە بەر بکرێ لە هەموو شتەکانیان بەڵام ئەگەر مەبەست ئەوەیە پەروەردەی مەسیحی و ئێزدیاتی و یان ئاینەکانی دیکەش بخرێنە پرۆگرامی خوێندن خوێندکار و ئەوانە برێن هەر فریای ئەوە دەکەون ئاین بخوێنن دەکرێت لە ئەو مەجارێک کە بۆیان ڕەخسایە خوێندنگای تایبەتیان هەیە لەوێ بە ئازادەنەوە هەرچی پەیوەندی بە ئاینی خۆیانەوە هەیە لەوێ دەرێت بۆ بکرێتەوە زۆر سپاس بەڵێ زۆر سپاس بەڕێز وزیری پەروەردە قسەت هەیە بەڵێ فەرموون جەناب بەڕێز سەرۆکی پەرلەمان بە شێوەیەکی گشتی لە مادەی 20ەوە چەند تێبینیەکە بوو بە کورتی وەڵامیانە دەمەوە کاتێک کە قوتابی بێ بە شێبگۆڕێ لە نێوان ئامادەیەکانی پیشەیی زانستی وێژەیی بۆ نموناگە قوتابیەک لە پۆلی دوانزەی زانستی بێوێت لە پۆلی دوانزەی وێژەیی بێ بچێتە بەشی زانستی ئەو قوتابیە ناتوانێت لە دوانزەی زانستی بەردەوام بێت چونکە ئەو قوتابیە لە پۆلی 10 و 11 چیمیا و فیزیا و بایۆلۆجی نەخوێندووە هیچ بنەمایەکی نییە کەوابێ دەبێ بگەڕێتەوەی لە مادەکەدا هاتووە دەبێ بگەڕێتەوە بۆ سەرەتا بەشی زانستی بخوێنێ هەتاوەکو وەگاتەوە قۆناغی دوانزە چونکە پسپۆڕێکان جیاوازە سەبارەت بەوەی کە کاکاروان باسی کرد بزانم بۆ حکومی لە پەیمانگاکان نابێت لە 20 ساڵ زیاتر بێ بەڵام لە ئەهلیەکان مەرجی تەمەندانراوە سەبارەت بەو خاڵەی کە کاکاروان وابزانم هەر ئاماژەی پێدا 14 ڕۆژکەمە فعلا لەوا چێ 14 ڕۆژکەم بێت تێبینیشی دروستە دەکرێت زیاتر بکرێت لەلایەن دیژنەی بەڕێزەوە سەبارەت بەوەی کە هەر کاکاروان پرسیاری کرد دەکرێت چی دەکرێت ئەگەر ئەو پلانی وانەوتنەوانە جێبەجێ نەکات لە مامۆسایانەوە لە ئێستا لە ئەم کابینەیە کە ئێمە دەستمان پێ کردووە یەک دامەزراوە هەڵسەنگاندنی بۆ کرێ قوتابخانەکان تەصنیف کراون بەسەر 4 ئاسە ئاسی 1 و 2 3 و 4 بەرزترینە ئەم ساڵی خوێندنی ڕابردوو بۆ هەموو قوتابخانەکانی کوردستان پۆلێنبەندیمان کردو لەسەر ئەساسی دڵنیایی جۆری دوو مامۆسا هەڵسەنگاندنی بۆ کرێ کە ئەم ساڵ ئەو پرۆسەیە بە تەواوەتی لە قوتابخانەکانی کوردستان هەمووی جێبەجێ کراوە لەبەرەوە هەر مامۆسایەک بۆ نمونە ئێستا ئێمە لە پرۆسی وەرگرتنی ئیشرافین یەکێک لەو خاڵانێک کە لە ناو پرۆسەکە لەسەرەتی ئەوەیە مامۆسا هەڵسەنگانی 2 ساڵی لەسەر یەک چۆن بووە بەپێی ئەوە نمرە وەرەگرێ و ماکانی بۆ دەسەبەرەگرێ باس داوای ئەلکترۆنی کرا کاک علی هەموو بەڕێزان تەشیدیان لەوە کردەوە کاک بەڵێن ئاماژەی پێدا ئێمە ئێستا لە وەزارەتی پەروەردە بۆ جێبەجێکردنی کارنامەی کابینەی نوێم
خاوەنی گەورەترین سیستمی ئەلکترۆنین کە بە سیستمی ئی پەروەردە ناسراوە داتای زیاتر لە 2 ملیۆن ئینسان کە بریتین لە قوتابی و خوێندکار و مامۆستا و فەرمانبەر لەم سیستەمە تۆمار کراوە تەواوی قوتابخانەکانی ئێمە بە دیجیتالی کراوە واتە ئەگەر لە ناو قوتابخانەیەکە کورسیەک و مێزێکیش هەبێ بە دیجیتالی کراوە داتای مامۆستا لە یەکەم ڕۆژی دامەزراندنی و هەتا ئاگاتە ئێستا هەموو شتەکانی حتا ئەگەر ڤاکسینی وەرگرتوێ کارتی ڤاکسینەکەش یاوە پێچکراوە ئێمە لە 25 هەشتەوە دەستمان پێکردووە خاوەنی گەورەترین پلاتفۆرمی دیجیتالین لە ناو وەزارەتی پەروەردە گواستنەوەی قوتابی لە قوتابخانەیە بۆ قوتابخانەیەکی دیکە هەمووی بە دیجیتال یەکرێ وەرجێڕانی بڕوانامەکان بە دیجیتال یەکرێ بۆیە پێم باشە ئەگەر ڕۆژێک لیژنەکانی ژانەندان پەرلەمان پیان خۆش بێمە ئامادەین لە وەزارەت سیستم خۆمان عرضکەین لەبەر ئەوە لەو بابەتە ئێمە دڵنیایی تەواومان هەیە کە هەموو شتەکان بە دیجیتالی ڕوە سەبارەت بەوەی کە چۆن قوتابی هاوکاری یەکرێ ئەوەی کە شادی خان ئاماژەی پێدا خاڵێکی گرنگ بوو ئەوە هەموو قوتابی یەکفایی لێچێ بێ گرفتی دەرونی ئاسی زانستی ئەگەر پێویستی بە پاڵپشتیکردن بوو هاوکاریکردنەکە مەبەست لەوەیە تۆمارەکرێ بابەتەکانی وەرزش و هونەر باوەتی لاوەچینین ئەوانیش باوەتی بنەڕەتین بڕاتان بێ ئێوە سوورەتە عامەکە وا دەبینین بەڵام قوتابی هەیە زۆربەی دەرەجەکانی 100 بۆ بەڵام لە وەرزش هەفتای هێناوە مامۆساکە ئامادە نەبووە 100 بداتی لەبەرەوەی هەڵسەنگاندنی کردو بوو ئەم ساڵی خوێندنیش ئێمە ڕێبەرمان دروست کردو بە قۆناغی 1 تا 6 بۆ هەموو مامۆسایان کامە یەکەمین ساڵە لە وەزارەتی پەروەردە ڕێبەری وەرزشی دروست کرێ و پرۆگرامەکانمان لە پۆلی 7 و 8 و 9 ئێستا داناوە بۆ ساڵی خوێندنی ئایندە ئامادا بێ لەبەرەوە بابەتانە بابەتی گرنگن و گرنگیش تایبەتیان بۆ دادرێنە ناو وەزارەتی پەروەردە زۆر سپاس. بەڵێ مادەی دوای ئەومان بۆ بخوێنەوە زۆر سپاس بە ڕێز وزیری پەروەردە بەڕێز سەرۆکی پەرلەمان تەوەری سێیەم وەرز و کاتەکانی خوێندن لە دامەزراوە حکومیەکاندا مادەی 31 یەکەم هەر ساڵێکی خوێندن لە وەرزی یەکەم و دووەمی خوێندن ئەلێرە غەڵەتەکی ئیملائی هەیە خوێندن پێک دێت و وەرزی یەکەم لە مانجی ئەیلول وەرزی دووەمیش لە مانجی کانونی دووەم دەست پێ دەکات لە دۆخی نائاسایی ئەنجومەنی وەزارەت دەتوانێت بۆ ساڵێکی خوێندن گۆڕانکاری لەو کاتانەدا بکات دووەم هەر ساڵێکی خوێندن بەلایەنی کەم لێرش غەڵەتی ئیملایی هەیە بەلایەنی کەم 170 ڕۆژی خوێندن لە خۆ دەگرێت و هەر هەفتەیەک لایەنی کەم 5 ڕۆژی خوێندن لە خۆ دەگرێت و هەر ڕۆژێکی خوێندن لە 4 کاتژمێر کەمتر نابێت سێەم پشووەکانی دامەزراوە حکومیەکان ئەمانەی خوارەوەیە یەکەم پشووی سەری ساڵی زاینی لە ڕۆژی 30 کانونی یەکەم تا ڕۆژی 2 کانونی دووەم پشووی نیوەی ساڵ کە دوای کۆتایی هاتنی تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی یەکەم لە مانجی کانونی دووەم دەبێت و نابێت پشووەکە لە 1 هەفتە زیاتر بێت سێەم پشووی سەری ساڵی کوردی لە ڕۆژی 19 ئازار تا ڕۆژی 24 ئازار دەست پێ دەبێت چوارەم پشووی هاوین کە ماوەکەی لە 2 مانگ کەمتر نابێت و بەڕەچاوکردنی کاتی تاقیکردنەوەکان و دۆخی ناهەموار دەکرێت بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزارەت گۆڕانکاری تێدا بکرێت پێنجەم پشووی جەژنەکان چوارەم وەزارەت دەتوانێت لە کاتی پێویستدا گۆڕانکاری لە کاتی پشووەکان بکات بە مەرجێک لەگەڵ ئەو پشوانەی لە یاسا بەرکارەکان و بڕیارەکانی پەرلەماندا هاتوون ناکۆک نەبێت بەڵێ بەڕێزان کێ قسەی هەیە لەسەر ئەو مادەیە فەرموون ناویان بنووسە ئەوت کاک سیپان شادی خان کاک شاخەوان شیرین ئەمین شیرین خان عوسمان سێدەری کاک مەلاوەیسی کاک هێویدار کاک چیا کەسێ دکتۆر ئیسماعیل کەیتر بە ڕێزان ئێوێ قسە بکە شەخ زاهر شیرین ئەمین شیرین خان بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 31 بڕگەی دووهەم هەر ساڵێکی خوێندن لایەنی کەم کە 170 ڕۆژی خوێندن لە خۆ دەگرێت و هەر هەفتەیەک لایەنی کەم 5 ڕۆژی خوێندن لە خۆ دەگرێت و هەر ڕۆژێکی خوێندن لە 4 کاتژمێر کەمتر نابێت بەپی ئەم داڕشتنەوەی بێت بە تایبەت کە دەڵێت لە 4 کاتژمێر کەمتر نابێت بۆ ڕۆژێکی خوێندن کەوا بێت سیستەمی سێداوامی نامێنێت ئەمە شتێکی باشە بەڵام پرسیارێکم هەیە بۆ بەڕێز لە وەزیر دەپرسم ئایا ئامادەکاری کراوە بۆ ئەوەی
لە پۆلەکانە کە ژماری قوتابی خوێندکار ڕێژەیەکی زۆری تێدا نەبێت ئەگەر سیستەمی سێداوامی هەڵبگیرێت دەستخۆش. بەڵێ زۆر سوپاس. کاک عوسمان سێدەری. وەڵام مایکەکەت کاک عوسمان فەرموو. مادەی سیویەک بەڵێ بڕگەی دووەم کە باز لە پشووی نیوەی ساڵ دەکات کە لە یەک هەفتە زیاتر نەبێت من پێشنیار دەکەم بکرێت بە 15 ڕۆژ و هەروەها بڕگەی چوارەمیش کە پشووی هاوین کە ماوەکەی لە 2 مانگ کەمتر نەبێت پێشنیار دەکەم بکرێت بە 3 مانگ. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاکێ ویدار. بەرەی سەرۆکی پەرلەمان مادەی 31 دووەم جەنابی وەزیر نووسراوە لە 4 کاتژمێر کەمتر نەبێت ئەی علاکەی چەندە بۆ نمونە لە مەکتەبە ئەهلیەکان حتا سعات 7 سعات خوێندن هەیەتی لەوێ و سێم پشووەکان لە دووەم نووسراوە هەر هەفتەیەک لانی کەم 5 ڕۆژ ئەمە تەحسیل حاصلە 5 ڕۆژەکە لانی کەم ینی احتیمالی هەیە 6 ڕۆژی داوام بکاتن وانە ئەگەر ئەمە تەحسیل حاصل بێتن لە سێم لە پشووەکان پێم باشە یەکەم بەو شێوە بێت پشووی ماتە ئەگەر 2 ڕۆژ بێتن بە پێی دووەمەکە ئەبێت 2 ڕۆژەکە دیاری کرابێتن ئایا پێنجشەم بۆ هەینیە یان هەینی و شەممەیە ئەمەشی تێدا دەست نیشان بکرێتن. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. بەڵێ زۆر سپاس. کاک شێخ زاهر. بەڕێ سەرۆکی پەرلەمان مادە 31 خاڵی چارەم پشووی هاوین کە ماوەکەی لە 2 مانگ کەمتر نەبێت لێرە دیاری نەکرێ ئەی لە چەند زیاتر نەبێت. زۆر سپاس. بەڵێ سپاس. کاک مەلاویسی. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 31 لە خاڵی پشوەکان پشووی سەری ساڵی زانی لە ڕۆژی 30 کانونی یەکەم تا ڕۆژی 2 کانونی دووەم دەست پێ دەکات. ئەوە ساڵانە حکوومەت هێرێمی کوردستان بۆ چەند ساڵێک دەچێت بەرنمەیەکی هەیە لە 25 کانونی یەکەم پشوو دەکاتە پشووی سەری ساڵ و ئەوانە پێم باشە بەروارەکە وەکو خۆی لەبێتەوە کە پێشووتریش لە وەزارەتی پەروەردە لە 25 مانگەوە پشوو بوو ئەوەی تریش هاوڕای کاک عوسمان سێدەریمە کە ماوە 1 هەفتە بۆ قوتابی و بۆ خانەوادەکەی زۆر کەمە زیاد بکرێت و زۆر سپاس. بەڵێ شادی خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ مادەی 31 بڕگەی دووهەمی ئەو 4 کاتژمێرەی کە خوێندکار لە خوێندنگە یاخود قوتابی لە قوتابخانە بەسەری دەبا تەنیا ئەو کاتەیە کە مادەی تیاوەرەگرێ یان بەو پشوانە شەوەیەکە لە نێوانی مادەکانە هەیە چکە گەروا بێت مادەکان زۆر کەمەکاتەوە. خاڵی دووهەم پرسیاری دووهەمم ئەوەیە پشووی سەری ساڵ 2 ڕۆژە بەڵام پشووی نوێی ساڵ کە 1 هەفتە کەمتر نەبێ ئەمە کاتە نووسراوە کەمتر نەبێ واتە دەسەڵات شۆڕەکرێتەوە بۆ قوتابخانە و خوێندنگاکان دیاری بکەن چەند ڕۆژە یان وەزارەت ڕێنمایی دەرەکە هەموو ساڵێک بۆی کە پشووەکە چەند ڕۆژە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەدریە خان. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 31 بڕگەی سێەم پێشنیارەکەم خاڵی یەکەم دووەم سێەم هەتا پێنجەم لا ببرێ لەبەرەوەی لە بڕگەی چوارەما کە دەڵێ وەزارەت دەتوانێت لە کاتی پێویستیدا گۆڕانکاری لە کاتی پیشۆکاندا بکات بە مەرجێک لەگەڵ ئەو پشوانەی کە لە یاسا بەرکارەکاندا و بڕیارەکانی پەرلەماندا هاتوون ناکۆک نەبێت مادام خاڵی چوارەم هاتووە و وەزارەت ڕێنمایی دەرەکات پێشنیارەکەم و 4-5 خاڵە لا ببرێ. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک شاخەوان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 31 خاڵی 2 بەنسبەت پشووی نیوەی ساڵ من هاوڕای کاک عوسمان سێدەری و کاک مەلاوەیسی و شیرین خانم هاوپیشەکانم. سپاس. بەڵێ زۆر سپاس. دکتۆر ئیسماعیل. بەڵێ سەرۆکە پەرلەمانی خاڵە دوێ سێەم بژێت پشووی نیو ساڵ و بزانم ئەو سیستەم هەرنامۆیە سیستەمێمە وەرزیە کورسن مادەم کورسە دەبێتە پشووی وەرزی یەکەم نەی نیوە ساڵێ نزانما ئەگەر نیوە ساڵێ و سەرێ ساڵێ تنێ امتحان بن ئەس نابینم یا گونجای بیتن ئەو مستەلاح و سپاس.
ساڵە نفس قوتابخانە دەست پێ بکەن یا تێبینە دوێجل سەر ڕۆژە شەمبیانە وەکو پێشوو ڕۆژە شەمبیە مە پێ باشە پێشوە فەرمی بێت وەکو جمعەیە چونکی مامۆستا پێشنیارە گەلک مامۆستا داخوازیە مامۆستانە ji ber wezê malbatî û ailî çunkî ew kesê fermanberin tenha rojê cuma zarokê wan defane min pê baş eger şembî hebe ji derfetek bo xêzanî heye her wisa şinaya aborî ve feydekî zor digihên te hikûmeta herêma Kurd bi hezaran mamosta dêl mal bin bi hezaran otomobîla dil sekinî sekinin bi gaz û kehre bû heft tiştê dî hemû de te استفاده کردن با آبوری هرم کردستانه مپی باشه پیشو به تو رسمی جبهت دیار کردن و زور سپاس. بله زور سپاس. مادی دوی آمان با بخونو. بله برای سروکی پارلمان. کاغذات ما وصاشنا بله ببوره. مایکەکەت ئەگەر ئازێت نەبێت لە هەفتەی یەکەمی ئەیلول بنووسرێ بەڕێی من باشترە چکە دوو کۆرسە لە 24 کۆتایی بێتن لە 25 پشت دەست پێ بکە 15 ڕۆژیش بی وەچی پێشان عوتڵەکە عوتڵەی نیوە ساڵێ بەڕاستی عوتڵەی بەهاران زۆر وەزعەکەی تێکدایە خاستن لە سەفی شەشی عەدادی تێکدایە سێ ڕۆژ یا چار ڕۆژ عوتڵەی نەورۆزی بی بەڕێی من باشترە زۆر درێژە ئەوەکان یان تێک دەداتن کورسی دوێمی زۆر تێکدایە بەڕاستی دوایش ئەو ساڵە ئیمتحانی بەکەلۆریای سەفی شەش دەوری یەکەم و دەوری دووەم 20 ڕۆژ بینیان هەبوو یعنی ئەو 20 ڕۆژە تەڵەبەت چەند مراجعەی دیسان دەرسەکان دەکاتەوە بەڕێی من ئەوەکان کورسی یەکەم کە دیارکرا وەرزەکە چەند دەخێنرێ ئیمتحانەکە کەمژیمی کورسی دووەمیش دیار بکرێ مەسەلەن لە کورسی دووەم تاقیکردنەوەکان بەڕێی من لە دەی چار دەست پێ بکاتن یعنی هەتا مان على الأقل 50 ڕۆژ بدرێتە سەفی شەش لە بۆ مراجعەکان چونکە حەفت دەرسە حەفت جاران حەفت ئەگەر هەفتە یەک دەرسی مراجعە بکاتن دەکات 49 ڕۆژ لێ هەموو ساڵێک ئەگەر یەک شکل بیتن مەسەلەن باشترە بەو شکلی بیتن ئێستاوە نییە بەڕاستی هەندێک جارەیە لە تەواو لە بە کۆرۆنای بووە لەبەر ئەو شتانە بووە بەڵام تازە ئێستا کۆرۆنە نەمایە یان تەسبیت بکرێت کورسی یەکەم عوتڵەکانی کورسی یەکەم ئیمتحانەکانی خاستن بە کەلۆرێش ئەو زۆر تێکەڵە تێدایە چاک بێتەوە سوپاسان دەکەم زۆر سپاس ئاشنا خان سەر بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان تەوەری چوارەم ڕاگررتنی خوێندن لە بارودۆخی نەئاساییدا مادەی 32 یەکەم لە بارودۆخی نەئاساییدا وەزیر دەتوانێت دەوامی دامەزراوەکان بۆ ماوەی 7 ڕۆژ ڕابگرێت بە مەرجێک ئەنجومەنی وەزیران لە بڕیارەکە و هۆ ڕێکارەکانی ڕاگررتنەکە ئاگادار بکرێنەوە ئەنجومەنی وەزیران مافی درێژکردنەوەی ماوەکەی بە درێژایی بارودۆخە نەئاساییەکە هەیە دووەم لە بارودۆخی نەئاساییدا بەڕێوەبەری گشتی پەروەردە لە پارێزگا و ئیدارە سربەخۆکان دەتوانێت دەوامی دامەزراوەکان بۆ ماوەی 2 ڕۆژ ڕابگرێت بە مەرجێک وەزیر لە بڕیارەکە و هۆ و ڕێکارەکانی ڕاگررتنەکە ئاگادار بکرێتەوە و وەزیر مافی درێژکردنەوەی ماوەکەی بۆ ماوەی 7 ڕۆژ هەیە سوپاس بەڕێزان کێوێ لە سەر و مادەیە قسە بکە بەڵێ بەڕێزان ئەو بەڕێزانی ئەیانەوێ قسە بکەن کاکاوە دکتۆر ئیسماعیل هەڵەسخان سەرچنارخان مامۆستا عومەر کاکاروان کاکێڤیدار کاک سەروان کاک زکری کاک جەلال بەدریە خان گوڵستان خان بەڵێ کاکاوە بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 32 لە بارودۆخی نەئاسایی وەزیر دەتوانێت بۆ ماوەی 1 هەفتە و ئەنجومەنی وەزیران شەگەر بارودۆخەکە بەردەوام بوو دەتوانێت
درێژی بکاتەوە لێرەدا هیچ کاتێک دیاری نەکراوە بە پێی بارودۆخە ئاساییەکەی بەڵام ئایا ئەو مادەیە ناکۆک نابێت لەگەڵ مادەی سیویە کە دەڵێ لە بڕگەی دووەم هەر ساڵێکی خوێندنانی کەم دەبێت 170 ڕۆژ لێرە ئیجباریە دەبێت 170 ڕۆژ بخوێندرێت لە هەر ساڵێکی خوێندن بەڵام ئەگەر لێرە کاتەکەی درێژ بۆ بارودۆخی ناسایی درێژەی پێدا نەتیجەکەی چۆنە بێ ئەگەر ڕوونکردنەوەی زیاتر بدات جەنابی وەزیر زۆر سپاس. زۆر سپاس. سەرچنار خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم مادەیە خۆی باسی ڕاگرتنی خوێندنەوە لە بارودۆخی نائاساییە بە دوو بڕگەیەکیان وەزیرە بڕگەی دووەمیان بەڕێوەبەری گشتی پەروەردەیە ئەگەر ئێمە بڕگەیەکی تری بۆ زیاکەین چکە بارودۆخەکە نائاساییە بۆی کاروبارەکان بە شێوەیەکی خێراتر بڕوا بڵێم بڕگەی سێەم بەڕێوەبەری پەروەردەی قەزاکان چکە باس نەکراوە مافی ڕاگرتنی دەوامیان هەیە بۆ ماوەی 1 ڕۆژ بە مەرجێک بەڕێوەبەری گشتی پەروەردە لە بەڕێوەبەری گشتی پەروەردە لە بڕیارەکە و هۆکار و ڕێکارەکانی ڕاگرتنەکە ئاگادار بێت چکە حاڵەتێکی بۆ نمونەوەکو ئەمڕۆ ڕۆیە بۆی ڕاستەخۆ بتوانرێت کارڕایی بکرێت لەو بابەتە و سوپاس. بەڵێ زۆر سوپاس سەرچنار خان. کاک سەروان. بە ناوی خدای گەورە و میهرەبان بۆ مادەی 32 لە بارودۆخی نائاساییدا وەزیر دەتوانێت ئەوە ئەگەر بکرێتە ئەنجومەنی وەزارەت باشترە بۆ نمونە جەنابی وەزیر ئەگەر لە جیاتی وەزیر بکرێتە ئەنجومەنی وەزارەت چونکە دەبینی حاڵەتی نەخوازراوە بۆ خودی وەزیریش ڕوودەدات ئەوە وەزیر لە شوێنێکی دوور بوو ئیتساڵ پێوە نەکرا و کوردستانیش تووشی بارودۆخێکی نائاسایی بوو ئەو کاتە چۆن یعنی دەوام هەر دەبی بکرێت بۆ لەبەرەوەی وەزیر لێرە دیە ئەنجومەنی وەزارەتیش خۆی لە مادەی 6 هاتووە کە بە سەرۆکاتی 106 بورە سەرۆکاتی وەزیر و ئەندامەتی بریکاری وەزارەت و بەڕێوەبەرە گشتیەکان و ڕاوێژکارەکانی وەزیرن بۆیە ئەگەر بکرێتە ئەنجومەنی وەزارەت باشترە. زۆر سپاس. بەڵێ سپاس. کاک زکری. بەڕێز سەرۆکی پەرلەمان مۆدە 32 لە بارودۆخێکی نەوەسەویدا وەزیر دەتوانی دەوامی دامەزراوەکان بۆ ماوەی 7 ڕۆژ ڕابگرێت. من پێم باشە ئەو 7 ڕۆژە دیاری نەکات بەبێ پێویست بیت جار هەیە بەلکو پێویستی بە کێمتر بیت بەلکو ڕۆژ هەیە پێویستی بە زیاتر بیت. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک جەلال. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە لە بڕگەی یەکەم هاوڕای قسەکەی کاک سەروانم کە وەزیر بگۆڕدێ بە ئەنجومەنی وەزیران بە ئەنجومەنی وەزارەت هەروەها لە بڕگەی دووەم هاوڕای قسەکانی سەرچنارخانم کە پەروەردەی قەزاکانی بۆ زیادکردی و سوپاس. بەڵێ زۆر سپاس کاک جەلال. بەدرێ خان. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە قسەکانی کاکا و سەرچنارخانەکە منیش پێشنیارەکەم بڕگەی سێم بۆ گوند و قەزاکان زیاد بکرێ. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. هەڵەس خان. بەڕێز سەرۆکا پەرلەمانی سەبارەت مادە 32 ئەخەفتنت من هاتنە گوتنێش لای سەرچنارخان و بەدریا خان. بەڵێ زۆر سپاس. مامۆستا عومەر. ڕێستەرۆکی پەرلەمان بۆ باشتر داڕشتنەوەی مادەکە پێم باشە لە هەردوو بڕگەکە بۆ ماوەیەکە لە 7 ڕۆژ زیاتر نەبێت لە دووەمیشیانە بۆ ماوەیەکە لە 1 ڕۆژ زیاتر نەبێت یعنی لانی زۆرینەی دیارەکەی واتە کەمەکەشی دەسەڵاتەیە و زۆر سپاس. زۆر سپاس. کاکێ ویدار. بەڕێز سەرۆکی پەرلەمان هی من مداخلە نییە لەسەرەوە مادە پرسیارمان کرد لە بەڕێز جەنابی وەزیر لەسەر مادەی پێشەوە لەسەر پشووەکان وەڵامان وەرنەگرت. زۆر سپاس. بەڵێ کاک کاروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان وڵا قسەکانم کرا من لە دەمەوێت لە هەمووی ئیزافێ بکەم ئەم 7 ڕۆژە ئەمە سەراحەتی وەزیرە حەق نەدیاری بکرێت چونکە باری نائاسایی وا هەیە کە پێویست ناکاتەوە ئەم ڕۆژە دانیشتنی بڕیارێک بدەیت یەک جا قەرارێک دەردەکەی بۆ مودەیەکی دیاریکراوە بۆیە 7 ڕۆژەکە لاب برێت 2 ڕۆژەکەش لاب برێ و 7 ڕۆژی درێژکردنەوەی کۆتاییش لاب برێ بەڵام پرسیاری ئەساسی ئەوەیە لە حاڵتێک وەکو کۆڕۆنا بن مانگێک دەفەوتێ 10 ڕۆژ دەفەوتێ چۆن قەرەبوو دەکرێتەوە. سپاس. زۆر سپاس. دکتۆر ئیسماعیل. بەڵێ سەرۆکە پەرلەمانی ئەخفتێت من شلای خوشکە هەلز و بەدریا خان و خوشکە سەرچنار و کەک جەلالی هاتنەکردن پشتگیری ئەوانات بکەم. زۆر سپاس.
گڵستان خان گڵستان باقی برای سروکا پارلمانی سبارت ماده 36 برگا دویم لسر مافی راگرتنا دوام اندامزراوین پروردهی بفرنگی بیتن مافی درشکرنا مافی راگرتنا دوام بدن ریوبر انگشتی و کارگیرین سربخو به حکم هنده پتر بارودو خینا و چه دیگه هن سبارت هر بارودو خاکی نخوازراو بس به آگهداریا جناب وزیری بیتن زور سپاس بەڵێ زۆر سپاس مادەی 32 مان بۆ بخوێنەوە 33 بەڕێز وەزیر دەتەوێت قسە بکەیت بەڵێ فەرموون بەڕێستان زۆر سپاس کاکێ بیدار داوای ڕوونکردنەوەی کرد بەس هێشتا سەری قسەکردن نەهاتبوو بۆیە مادەی سیویەک باز لە ساڵنامەی خوێندنەکە کە لە 170 ڕۆژ کەمتر نەبێ ساڵنامەکە لێرە باز نەکراوە ساڵنامە وردەکاری ساڵنامەکە وەزارەت و ئەنجومەنی وەزارەت لە کۆبوونەوەی خۆی دایانەوە کۆی کە ئەم ساڵ ساڵنامەی خوێندنی بڵاو کردوتەوە کەلیمەی پشووی نیوەی ساڵ تەعاروز ناکە کاک ئیسماعیل لەبەرەوەی دەڵێ خوێندن لە دوو وەرز پێک دێ وەرزی یەکەم وەرزی دووەم پشووی نیوەی ساڵ کە دوای کۆتایی هاتنی تاقیکردنەوەی وەرزی یەکەمە واتە دوو وەرزەکە نیوەیەکەی کۆتایی وەرزی یەکەم دوای ئەبێتە پشووی نیوەی ساڵ لەبەرەوە تەعاروز ناکە سەبارەت بەوە کە ڕۆژەکان چۆن دیاریەکرێت دەڵێ لە 5 ڕۆژ کەمتر نەبێ داوامکردن یعنی ئەکرێ 6 بێ بەڵام نابێت لە 5 ڕۆژ هیچ دامەزراوەیە کەمتر بێ واتە نابێت 4 ڕۆژ بێ ئێستا ئەمە حالیان لە زۆربەی قوتابخانەکان 6 ڕۆژ داوامان هەیە هەندێک قوتابخانەش 5 ڕۆژ داوام هەیە بەس ئەو قوتابخانانەی پرسیارێکرا ئەو قوتابخانانەی کە 5 ڕۆژ داوامیان هەیە هەندێک قوتابخانن کە یەک داوامن و بابەتەکان زیاترە خوێنن لە باتەوەی سعات 12 دقە تەواون سعات 1 تەواون بنمونە واتە وانەکانی ڕۆژی شەمە تەوزی ئەکرێتەوە بەسەر وانەکانی ڕۆژەکانی دیکە بۆ هەر ڕۆژێک لە یەکشەممە تا پێنجشەممە وانەکانی ڕۆژی شەمەی بەسەرادا بەشەکرێت چونکە لە یەکێک لە مادەکان باز لەواکە کە ئێمە بێ بە شەوانەکان ساڵانە لە مانجی پێنج بنێرینەوە بۆ هەندێک ناوەندەکانی خوێن بە جۆری ئەو بە شەوانانە ڕۆژەکانی خوێندنیش دیاریەکرێت سەبارەت بەوەی کە کاروان بوو یان بەڕێزێک بوو فەرمووی کە کاکسیپان بوو مادەیە تەعاروز ناکە ئەگەر ئەنجومەنی وەزیران کاتەکە زیاتر ڕابگرێت لەگەڵ 170 ڕۆژەکە تەعاروز ناکە لەبەرەوەی لە یەکێک لە فەقەرەکان ئاماژە بەوەدا لە حاڵەتی ناساییە ئەنجومەنی وەزارەت مافی هەموارکردنەوەی ساڵنامەی خوێندنی هەیە ئەنجومەنی وەزارەت بەبێ وەزیر ناتوانێت کۆبێتەوە بە ڕێزێک فەرمووی ئەوە بکرێتە ئەنجومەنی وەزارەت ئەنجومەنی وەزارەت ناتوانێت بەبێ وەزیر کۆبێتەوە ئەگەر وەزیر لەوێ نەبێ دەبێ مۆڵەتی کردویار حاڵەتێکی نەخوازراو بێ بە گوێڕێ و پێڕەوەی کە لە ئەنجومەنی وەزیران هەیە دەبێ وەزیرێکی دیکە بە وەکالەت دابنرێ الوەکیل و کەلئەسیل ئەتوانێت جێگەی بگرێتەوە تەوقیعی کا و ڕئاسەی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتیشکە زۆر سپاس بەس ئەوەی کاک جێک لەگەڵ بازنەکانی خوێندن چوارچێوەی پرۆگرامی فێرکردندا بگونجێت بەڵێ کێ قساکە لەسەر ئەو مادەیە کاک چییە فەرموو کاک چی بەرز سەرۆکە پەرلەمانی تەنها یەک بۆ هەر قۆناغێکی خوێندن بۆ ساڵی خوێندن بۆ وەرزی خوێندنی داهاتوو چۆن نەتوو لە هەمان ساڵی لە ئەیار مانگی سەیە خۆ ساڵی داهاتوو ناتوە ینی بۆ وەرزی داهاتوو بێتە بنووسی نە بۆ ساڵی داهاتوو زۆر سپاس بەڵێ زۆر سپاس مادەی 34 مان بۆ بخوێنەوە بەڕێ سەرۆکی پەرلەمان تەوەری شەشەم پێدانی کتێب و پێداویستیەکانی خوێندن مادەی 34 یەکەم ئەرکی وەزارەتە لە سەرەتای ساڵی خوێندندا کتێبەکانی خوێندن بە خۆڕایی بۆ دامەزراوە حکومیەکان دابین بکات بە مەبەستی دابەشکردنیان بەسەر قوتابیان و خوێندکاراندا دوام پێویستە وەزارەت لە سەرەتای ساڵی خوێندندا کتێبەکانی خوێندن بە تێچووی خۆی بۆ ئەو دامەزراوە ناحکومیانەی پروگرامی حکومی بەکاردێنن دابین بکات بە مەبەستی دابەشکردنیان بەسەر قوتابیان و خوێندکاراندا بە خۆڕایی سێەم ئەرکی وەزارەتە بە مەبەستی بەڕێوەچوون و پەرەپێدانی پروسەی خوێندن پێداویستیەکانی قوتابخانە بۆ دامەزراوە حکومیەکان دابین بکات بەڵێ ئەو مادەیەکی قسەی هەیە
بەڵێ خوێنینەوە ناوەکان کاک عەلی ناو بنووسم مامۆستا بوبەکر مامۆستا عومەر بەدرێخان دکتۆر شێرکۆ کاک ئازاد کاک مەلاوەسی کاک سەروان کاک شێخزاهر دکتۆر هەورامان کاک عوسمان سێدەری شیرین خان شیرین ئەمین کاک عەلی حەمەد ساڵح کاک کاوە کێمان نەنووسیوە بەڵێ کاک ئازاد بەنسبەت مادەی 34 بڕگەی یەکەم کە دەلێ پێدانی کتاب لەسەر وەزارەتە دیسان ئەو پرسیارەی لە جەنابی وەزیر دەپرسم مادەم لەسەر وەزارەتە کتابەکانی مەکتەبی تورکمانیش هە لەسەر وەزارەتە پێشنیار دەکەم هەیئەتێکی تەرجمەکە وەزیر جوابی میداوە گوتیەوە تورکمانەکان دەبی خۆیانەوە بکەن بەڵام وەزارەت با هەیئەتێکی ڕسمی تەرجمە دابنێت لە بۆ ئیمتحانات و لە بۆ تەرجمەی هەموو ساڵ ئەو مشکلەیە لە بۆ مەکتەبی تورکمانی هەموو ساڵ هەموو ساڵ کتابمان کەمە و پاژنیوە ساڵێ ڕێکی دەیەخین بە مەلزەمە و بەو شتانە با ئەو ساڵە ئەویشە نهایەتی بێ حەلی بکرێتن سوپاسان دەکەم بەڵێ سوپاس کاک ئازاد کاک شێخزاهر بەڕێ سەرۆکی پەرلەمان مادە 34 خاڵی یەکەم ئەرچی وەزارەت لە سەرەتای ساڵی خوێندن کتێبەکانی خوێندن بە خۆڕای بۆ دامەزراوە حکوومیەکان دامین بکات لە خاڵی دووەمیش بەڕێ سەرۆکی پەرلەمان لە خاڵی دووەمیش پێویستە لەسەر وەزارەت لە سەرەتای ساڵی خوێندن کتێبەکانی خوێندن بۆ تێچووی بە تێچووی خۆی بۆ ئەو دامەزراوە ناحکومیانە پرۆگرامەکانی حکومی بەکاردێنن پێم باشە هەردوو خاڵ بکرێتە یەک چونکە هەر دابینکردنی پێداویستیە بەو شێوەی لێ بکرێت ئەرچی وەزارەت تا لە سەرەتای ساڵی خوێندن کتێبەکانی خوێندن بە خۆڕایی بۆ دامەزراوە حکومیەکان و بۆ دامەزراوە ناحکومیەکان دابین بکات و زۆر سپاس بەڵێ زۆر سپاس کاک عەلی حەمەد ساڵح بەڕێ سەرۆکی پەرلەمان کە ئەڵێن دامەزراوە ناحکومیەکان وادێک کە درێتەوە جەنابی وەزیر قوتابخانە ئەهلیەکانن من مەبەست مامەی قوتابخانە ئەهلیەکان بەم شێوە داڕێژێتەوە کە وەزارەتی پەروەردە چاودێری و سەرپەرشتی پرۆسەی دابینکردنی پەرتووکەکە بۆ قوتابخانە ئەهلیەکان لەسەر حسابی قوتابخانە ئەهلیەکان خۆیان واتە دەست بە کراوە نەبن بەویستی خۆیان لەکوێ تەبع هەرزان کەن چاپێکی باش چاپێکی خراپ کتێبێکی هەرزان یا شتی تر چۆن پێیەکەن واتە پرۆسەکە وەزارەتی پەروەردە سەرپەرشتی و چاودێریکە بەڵام لەسەر ئەرکی خۆیان و پارەکەیان لێ وەربگیرێتەوە بەڵێ زۆر سپاس کاک عوسمان سێدەری بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 34 بڕگەی سێیەم ئەرچی وەزارەتە بە مەبەستی بەڕێوەچوون و پەرەپێدانی پرۆسەی خوێندن پێداویستەکانی قوتابخانە بۆ دامەزراوە حکومیەکان دابین کات من پێشنیار دەکەم ئەرچی وەزارەتە پێش وەرزی خوێندنی بۆ زیاد کات پێش وەرزی خوێندن زۆر سپاس بەڵێ زۆر سپاس دکتۆر هەورامان بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان هەورامان گەچێنەی سەبارەت بە مادەی 34 بڕگەی سێهەم ئەمەی کە کردوێتی ئەرکی وەزارەت کە بۆ بەڕێوەچوون و پەرەپێدانی خوێندن سەرجەم پێداویستیەکان جێبەجێ بکات خۆی ئەمە بەڕاستی وەکو نووسین شتێکی زۆر زۆر باشە بەڵام ئایا لە مەیدانی جێبەجێکردنە بەڕێز جەنابی وەزیر ئەمە جێبەجێ کراوە لە کاتێکا ئێمە تقریبان ئەوە بۆ 2 خولی پەرلەمانی دەڕوات پرۆژە یاسای بودجەمان نییە ئایا لە پرۆژە یاسای بودجە گوژمەیەک تەرخان نەکرای بۆ ئەم بابەتە بە چ میکانیزمێکی تر ئێوە ئەم پێداویستیانە جێبەجێەکەن و ئایا جەنابەت بە پێ ینی بە دوواداچوونی خۆت ڕازی لەو پێداویستیانە کە بۆ قوتابخانەکان و بۆ سەرجەم دامەزراوەکانی تر جێبەجێ کراون سپاس بەڵێ زۆر سپاس کاکتۆر کاکاوە بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من تقریبان
بۆ چوونەکەم نزیکە لە کاک عەلی حەمەساڵح بڕگەی دووەم لە مادەی 34 کە دەڵێ پێویستە وەزارەت لە سەرەتای ساڵی خوێندندا کتێبەکانی خوێندن بە تێچووی خۆی یعنی بۆچی وەزارەت لەسەر تێچووی خۆی لەسەر ئەرچی خۆی کتێب بۆ دامەزراوەی ناحکومی ئامادە بکات یاخود دابین بکە ئەکرێت لەسەر ئەرچیوان بێ بەڵام وەزارەت سەرپەرشتی بکات زۆر سپاس بەڵێ سپاس کاکاوە دکتۆر شێرکۆ بەڕێ سەرۆکی پەرلەمان پشتگیری لە بۆچوونەکەی کاک عەلی و کاکاوە ئەەکەم کە فعلەن وەزارەت بۆ تەحملی کولفەی پەرتووکەکان بکا بۆ ناحکومیەکان دام دەستگانە حکومیەکان هەروەها مەسەلەی دابینکردنی کتێب بڕگەی یەکەم دابینکردنی لە سەرەتای ساڵە ئەمە تەحەدایە کە هەمیشە بەڕۆڵی وەزارەت بۆتەوە کە لە سەرەتای ساڵە ئەوەی پێویستە دابینی بکە بەڵام ئەگەر بیکەین بۆی کە پێش دەستپێکردنی ساڵی خوێندن پێم وایە زۆر باشترە بۆی کە بە یاسا هەمیشە ئامادەکاری پێشوەختە کرابێ پێشەوەی ساڵ دەست پێ بکە هەموو شتێک ئامادە کرابێ نەک لە سەرەتای دەستپێکردنە چونکە دیارە لەوانەیە لەویا ئیشکالێکە بێ پێش دەستپێکردنەکە باشترە بەڵێ زۆر سپاس مامۆستا بوبەکر بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشتگیری قسەکانی کاکاو و کاک عەلی و دکتۆر شێرکۆوەکەم ئەگەر ئەوە هەڵەی ڕێنووس نییە تێچووی خۆیەتی یان تێچووی خۆیان ئەگە تێچووی خۆیانە ئەوە پەیوەندی بە کەرتی تایبەتی ئەگە تێچووی خۆیە ینی بۆ وەزارەت لەسەر حسابی کەرتی گشتی کەرتی حکومی بێت کتێب بۆ کەرتی ناحکومی چاپ کات ینی سەیرە لە ڕاستە زۆر سپاس بەڵێ کاک سەروان زمانەوانی نییە حکمەتێکی تیابێ بۆ مابوو بە ناوی خودای گەورە و مێهرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێمە ناوی هەرێممان ناوە هەرێمی پێکەوە ژیان بۆ ئەوە تەئیدی یان هاوڕای برای بەڕێزم کاک ئازادم بەڕاستی ئەوەی تریش بەنسبەت تێچووی خۆی حکومەت هاوڕای برای بەڕێزم کاک عەلی حەمەساڵحم بۆ ئێمە ترسمان لەوە دەبێت حکومەت بۆچی بە تێچووی خۆی پێداویستی و کتێبەکان بۆ نمونە بۆ ئەوەی قوتابخانەی ناحکومیەوە بکات ئەو کات وای لێ دێت هەموو کتێبە باشەکان بۆ قوتابخانە ناحکومیەکان دەچن ئەوانەی خراپە و کەونیشە بۆ حکومیەکان دەبینێت بۆیە حکومەت بە هیچ جۆرێک تێچووی ئەوەی ناحکومی نەکات خۆیان با چونکە مستەفید ئەوانن بۆ حکومەت تێچووی ئەوان بگرێتە سۆ زۆر سپاس تەئیدی کاک عەلی حەمەساڵح دەکەم بەڵێ کاک مەلاوێس بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 34 تایبەت بە دابینکردنی کتێبی منهەج یەکێکە لەو گرفتانەی کە پێویستە هەڵوەسەی جدی لەسەر بکرێت مەسەلەی خوێندن لەسەر مەرزەمەکان و کورتکردنەوەی بابەتەکانی کتێب لەلایەن کۆمەڵی مامۆستاوە بە تایبەت لە پۆلەکانی 10 و 11 و 12 و بەکارهێنانی زانست و پرۆسەی پەروەردە بۆ بازرگانی پێکردن کارێکی مەترسیدار و نایاساییە و دەرەنجامی ترسەناچی لێرێتەکایەوە پرسیارێکم هەیە لە بەڕێز وەزیری پەروەردە ئایا هیچ بڕیار و ڕێنمایەکی وەزارەتی پەروەردە هەیە بۆ قەدەغەکردنی مەرزەمەکان چونکە ئەگەر وەزارەتی پەروەردە بە جددی کار لەسەر ئەم بابەتەیە نەکات ئەو هەموو خەرجانی وەزارەتی پەروەردە بۆ دابینکردنی کتاب بە فیڕۆ ناچێت و زۆر سپاس و لە هەمان کاتیشدا پشتگیری ڕای برای بەڕێزمان شێخ زایر دەکەین بۆ لێکدانی هەردوو مادەکە زۆر سپاس کتێبەکانی خوێندن بە خۆڕایی بۆ فێرخوازان و قوتابیان دابین بکات و سەبارەت بە بەڕگەی دووهەم پشتگیری لە ڕەئی کاک عەلی و مامۆستا ئەبوبەکر دەکەم زۆر سپاس بە سەرما بە گەرما لە ناو پۆلێکی قوتابخانە فێر بێت هەڵبلەرزێ و فێریش بێت بۆیە دابینکردنی پێداویستیەکانی قوتابخانە ئەبێ یەکێک لە ئەرکە گەورە و گرنگەکانی وەزارەت بێت لە کاتی خۆشیدا مەسەلەن بەداخەوە ئەو ڕۆتین و سیستەمی خەرجی و کڕینەی کە لە حکومەت هەیە قوتابخانە دابین بکەن بەداخەوە بودجەی هەرێمی کوردستان کە ئەبوو قوتابخانە دابین بکەن بەداخەوە بودجەی هەرێمی کوردستان کە ئەبوو زۆرینەی بۆ پەروەردە و فێرکردن بێ بۆ پەروەردە و فێرکردن نییە بۆ کەرتی سەربازیە ئێمە ئەمانە ئەگەر بمانەوێ ئینسان دروستکەین لە وڵاتە پارەمان بۆ پەروەردە تەرخانکەین بۆیە زۆر بە ضروری ئەزانم خاڵێک زیاد بکرێ بە زنجیرەی چوارەم لەسەر وەزارەتی دارایی پێویستە لە ڕێگەی بودجەیەکی تایبەتەوە پێداویستیەکانی قوتابخانە دابین زۆر سپاس بەڵێ سپاس بەدرێ خان
بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتگیری لە قسەکانی کاگالی کاکاوە مامۆستا عومەر کاک عوسمان سێدەری بۆ بڕگەی یەکەم بۆ مامۆستا هەورامان و هەموو بەڕێزانەکەم کە بۆ خاڵی یەکەم هەم بۆ سەرەتای خوێندن پێش سەرەتا و دەستپێک پێداویستیەکان دیاری بکرێ و پێشنیارەکەم خاڵی یەکەم لەگەڵ خاڵی سێمە بکرێتە یەک خاڵ و تێگەڵ چێژ بکرێ لەبەرەوەی هەردووکیان ئەرکی وەزارەتە کە پێویستە هەردووکیان لێکچوون و بکرێ بە یەک. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێز وزیری پەروەردە قسەتان هەیە؟ زۆر سپاس. سەبارەت بۆ تێبینەی کاکچیا لەسەر مادەی 33 کاڵە بۆ ساڵی خوێندنی داهاتوو دیاری بکرێ بە شەوانە بۆ وەرزێک دیاری ناکرێت بۆ ساڵی خوێندن دیاریکرێ ئەوەی لە مانگی 5 یاعلانی بکەیت کە بە شەوانەی ساڵی ئایندە چەنە بە هەردوو وەرزەکەەوە. سەبارەت بە و ئیشکالێک کە دروست بووە لەسەر خاڵی دووهەم لە مادەی 34 پێویستە وەزارەت لە سەرەتای ساڵی خوێندن کتێبەکانی خوێندن فاریزە بە تێچووی خۆی واتە ئەو تێچووی لەسەر کتابەکە حسابە نەک چونکە وەزارەت جیهەیەکی قازانجنەویستە حکوومەتە تیجارەت ناکە کتێبێکی بە 2000 تەواع کردێ بە مەکتەبی ئەهلی بداتەوە بە 4000 بە هەمان تێچووی خۆی کە ئەو کتێبە چەندی تێچووە بەوەندە ئەیداتەوە مەکتەبە ئەهلیەکە بە خۆڕایی نایداتەوە لەبەرەوە ئەگەر سیغەکە وازح نیە یان شتەکە وازح نییە بەس جەنابیان تەوزیحی کرد ئەگەر وازح نیە توانن وازحیکەن بەڵام بۆ قوتابیەکە بۆ خوێنکارەکە بەخۆڕاییە ئەگەر لە مەکتەبی ئەهلیش خوێنێ و بەلاشتانەوە ئاسایی بێخۆ ئێمە دەڵێن لە یەکێک لە مادەکانی پشتەوە دەڵێن کرێی خوێندن ئەمانە دەگرێتە خۆ کتێبیش دەگرێتە خۆی واتە لەناو ئەم قانونە نووسیمانە یەک جار پارە لە منداڵ وەردەگیرە لە قوتابخانە سەبارەت بە کتێبیش سەبارەت بە جلوبەرجیش بەڵام خواردن و گواستنەوە پەیوەندی بە ئێمە نیە بەڵام ئەوەی کە نووسراوە بۆ ئەوەیە پارەیان لێوەرەگیرێ بۆیە وازح بێ بەڕێزێک پرسیاری کرد مامۆستا هەورامان بوو ڕازین لەوەی کە بۆتان داوین کراوە لە قەدەری توانا و ئیمکانیاتی ئەو بودجەیە کە لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستانەیە باش پێداویستی ناوەندەکانی خوێندنی ئەمە زۆرە بۆ ئەم ساڵی خوێندن 20 میلیارد دینار تەرخان کرا و خەرجیش کراوە بۆ نمونە ئەسار ڕۆژانە زیاتر لە 1000 ڕەحلە دەگاتە پارێزگاکان کێشەمان نەبووە لە هیچ محافەزەیەک مەسەن سەبارەت بە ڕەحلە بە وایتبۆرد لە بەردەستیانە هەیە لە دەینۆ پێش دەستپێکردنی خوێندن 5000 موبەریدە گەشتوتە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەکان بەڵام لە شوێنێک گرفتێکە بێ بەڕێوەبەرێک ناچێ وەریگرێ یان تربیەیەکەوە کات نەیتوانیەوە وەری بگرێ وەکو پێویستی ئیسلامیکە ئەم ساڵ بای 20 میلیارد دینار پێداویستی دابین کراوە دە ڕۆژیکە نزیکەی 4-5 لاپتۆپ دەگاتە هەموو ناوەندەکانی خوێندن کە بەکارهێنەری سیستمی دیجیتاڵین پرنتەر بۆ لە 90 قوتابخانەکان پرنتەری نوێ دابین نەکرێ فۆتۆکۆپی نوێ دابین نەکرێ نزیشی 5000 تەنچی ئاوی سەربانمان بۆ هەموو تەربیە گشتیەکان ناردووە ئەمانە پێداویستین حکوومەتی هەرێم کردوونی ڕەزامەندی زیاتر لە 11 میلیارد و 180 میلیۆن دینارمان هەیە بۆ کڕینی نەوتی سپی بۆ ناوەندەکانی خوێندن زیاتر لە 17 میلیارد دینار دراوە بە تەبعی کتێب توان بڵم بەشی هەر زۆری کتێبەکان لە 95 لە 24 هەشتەوە گەشتوتە ناو پەروەردە گشتیەکان لە قەدەری ئەوەی کە توانا و ئیمکانیەتی حکوومەت هەیە جالەوەی کە 46 میلیارد و 524 میلیۆن دینار بۆ تەواوکردنی 60 قوتابخانە و دروستکردنی 11 قوتابخانەی نوێش تەرخان کراوە لەگەڵ نۆژەنکردنەوە لە قەدەری ئەوە ئەمە نزیکەی 100 میلیارد دینارە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە جۆرەی ئەو توانا و ئیمکانیەتی کە هەیەی و داعمی نییە لە بەغداوە لەو حاڵەتی کە خۆتانێ بینن باشە بەڵام پێداویستی ناوەندەکانی خوێندنی ئێمە زیاترێکە ئەوەی کە لەم کابینەیە تا ئێستا داعمی وەزارەتی پەروەردە کراوە سەر و 220 میلیارد دینارە باسی نەفەقاتی یان تعویزاتی مۆزەفین ناکەم باسی ڕەواتب ناکەم باسی بودجەی تەشغیلی وەزارەت مدیریەتی عامەکان ناکەم بەس تەنها بۆ پاڵپشتیکردنی کەرتی پەروەردە لەم کابینەیە زیاتر لە 220 میلیارد خەرج و تەرخان هەردووچیان بەیەکەوە بۆ داعمی کەرتی پەروەردە کراوە پێداویستی زیاترێکە بەڵێ زیاترێکە نۆژەنکردنەوەی زیاترمان پێویستە بینای زیاترمان پێویستە کەلوپەلی زیاترمان پێویستە هەمووی لەگەڵتانە بەڵام ئیمکانەتی حکوومەتی ژەوەی کە توانی بێتی بیکات درێغی نەکردو سەبارەت بە مەلزەمە لە ناو ئەم پرۆژە یاسایە هەیە دەڵێ کتێبەکانی خوێندن پرۆگرامەکانی خوێندن مافی خاوەندارێتیان دەگەڕێتەوە بۆ وەزارەتی پەروەردە هیچ کەسێک مافی کورکردنەوە و پوختکردنەوەیان دەستکاریکردنی بە جۆرێکدا ڕێژراوە کە تعبیرە لەوەی کە مەلزەمە قەدەغێ و هیچ مامۆسایەک ناتوانێت و کارە بکە زۆر سپاس
زۆر سپاس بە ڕێزان ئەندامانی پەرلەمان داوا لە لیژنەی ناوخۆکەین دانیشتنەکەمان هەڵەگرین بۆی لیژنەی ناوخۆ کۆبوونەوەی بە پەلەی خۆی بکا بەرچاوڕوونیمان بداتێ سەبارەت بەوەی ئەمڕۆ بە هۆکاری بۆردومانەکان ڕوویداوە بۆ ئامادەکردنی هەڵوێستی پەرلەمان دوای ڕاوێژ لەگەڵ سەرۆکی پەرلەمانەکە فراکسیۆنەکان بۆیە دانیشتنەکەی ئەمڕۆمان هەڵەگرین سبەینێ سەعات 10 کۆبوونەوەکانمان درێژەی دەبێت.